لە ڕێگەی جیمیەکەمەوە سەرنجتان ڕاکێشم بۆ ئەم مێزە. ئەمە مێزی بەرنامەی لەگەڵ ڕەنجە کە هەموو یەکشەمەیەک لە ماڵەکانتانە بە دیارەوە دانیشن. ئەم مێزە شوێنی گەنگەشەکردن و گفتوگۆکردنی پرس و کێشە جددیەکانی ئەم وڵاتەیە، هەوڵدانێکە بۆ بە سیستماتیکردنی ژیان. لێرەدا بە ئامادەبوونی چەندان میوانی قاڵ، خەڵکی ئەکادیمیا، خەمە گەورەکانی ئەم نیشتیمانە شەوانی یەکشەمە تاوتوێ کرێ و زۆربەی جاریش چارەسەری زۆر لۆجیکی و زۆر سەردەمیانەی بۆ ئەدۆزرێتەوە. لەوەتەی ئەم پرۆگرامەیە کە تەمەنی وا بۆ 20 ساڵە چێبەناو و تایتڵی جیاواز چەندین ڕۆڵ و کاریگەری گەورەی لە کۆمەڵگادا هەبووە لەسەر پرسە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکان. لە کابینەکەی کاک کۆسەد ڕەسوول، لە کابینەکەی کاک بەرەم ساڵح، لە کابینەی یەکگرتووی کاک بەرەم ساڵح و لە کابینەی یەکگرتووی کاک نێچیروان بارزانانی و هەروەها کاک عیماد ئەحمەد و هەروەها کاک مەسرور بارزانیشدا ئەم بەرنامەیە تاوەکو ئێستا عمری درێژ بووەتەوە و زیندووە و لای خەڵکی کوردستان زیندووە. ڕاستی پێتان بڵێم ئەم بەرنامەیە هیچ سەردەمێک نەبووە بەرنمەیەکی بێکێشە بوو بێت. بەوە نابێت کە هەندێک جار لەبەر خاتری شکۆی بینەرەکانم و لەبەر خاتری کوردستان و لەبەر خاتری نیشتیمانەکەم لە ناو پرۆگرامەکەمدا ئاوا چۆکمدا نەداوە. بەڵام بەڕاستی میدیاکاربوون لە هەرێمی کوردستاندا ئەبێ دڵی شێرت هەبێت، چونکە هێشتا کولتوری دیموکراسی لە ناو ئێمەدا چەقی نەبەستەوە، قوڵ نەبووەتەوە، ڕۆ نەچووە. هێشتا بەداخەوە ئێڵم کە دیموکراسی بە کۆمەلگای خێڵەکی ئێمە زۆر نامۆیە، لەگەڵ ئەوەی کە هەوڵ زۆرە بۆ بە مۆدێرنکردنی کۆمەلگای خۆمان لەلایەن ڕۆشنبیرانەوە، بەڵام هێشتا تێگەیشتن لە ڕەخنە لە وڵاتی ئێمەدا نەگەیشتۆتە ئاستی لە ئاستی ئەزانن چیدا لە ئاستی سەردەمی جەهالەت و عەقڵی جەهالەتی عەرەبیدا کە لە موعجەم و لە قاموسی عەرەبی کۆندا نەقد یەکسان بوو بە قەتل، واتە ڕەخنە یەکسان بوو بە کوشتن. ڕاستیتان پێ بڵێم ئێستش لە لۆجیکی سیاسیەکانی کوردستان و حزبە سیاسیەکانی کوردستان تاکوتەرایان لێ دەرچێت لە بیرکردنەوە و لە سروشت و لە مەنتاڵیتەیانە ڕەخنە لای ئەوان یەکسانە بە کوشتن. ڕەخنە وەکو ئەوروپیەکان بە وەسیلەی دروستکردن و بیناکردن نازانن. لە ئەوروپا شەریکەیەک مەلاین دۆلار سەرفەکا بۆی کە خەڵک لەسەر جادا ڕەخنەی لێ بگرێت، چه ئیستبیان بڵاوکاتەوە بەناو ماڵەکانە. بەڵام لێرە ئەکادیمیەکانە هێنی ئەڵێ عیب و عارەکە لێرەدایە، ناژڵە عیب و عارەکەت فەرقی هەیە لە ڕووی ڕێزمانی و ئەڵێ عیب و عارەکی هەمومان لێرەدا، هێشتا ئەمەش قبوڵ ناکرێت. چەند ڕۆژێکە لە هەندێک لە میدیا و سۆشیال میدیادا کە یەکەم جارە قسەی لەسەرەکەم لەبری هەندێک لەو میدیانەی کە قسەیان لەسەر بەرنامەکەم و شکۆی بەرنامەکەم و خۆشم کرد میدیای ڕسمی بوون و بەداخەوە لەو میدیاشەوە بوون کە زمان حاڵ یا تا ڕادێکی زۆر هینی حیزبێکی گەورە و خاوەن مێژووی وەکو پارتی دیموکراتی کوردستانە خودی پێشکەشکاری ئەو بەرنامەیە کە هیچ ناکە من تعریفی بەرنامەکەم بکەم، پێڵەن کرێگرتە، پێڵەن بەرنامەکەی بەکارهێناوە بۆ بەرژەوەندی شخصی، لەگەڵەوەی کە من زۆر دەمێکە لە ئیمتیحانی بینەرەکانم دەرچووم، عمری بەرنامەکەم 20 ساڵە کەس نەیتوانیوە پێم بڵێ پێ و ئاوا خواردانە، بەڵام جارێکی تریش جەخت لەواکەمەوە کە جگە لەو خواهی کە دروستی کردوم لەم سەرگۆی زەویە ئەمەوێ پێتان بڵێم خۆم بە منەتباری هیچ کەسێک لەسەر گۆی زەوی نازانم بە تایبەتی سیاسیەکە و ئەمێ ئەوەش بڵێ کە هەر بزنسمان و هەر سیاسیەک کە من بچم بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم، بەرنامەکەم، شکۆی بینەرەکانم، ئەو مناڵانەی کە سەیرم مەکەن، ئەو خانەنشینانەی کە سەیرم مەکەن، ئەو بێباوکانەی کە متمانەیان پێمە، بچم بۆ دەستکەوتی شخصی خۆم و بۆ پارەی ڕەش و پیس و حرام بەکاری بهێنم، ئەو کەسەی کە من ئاوا بچمە بەردەمی ئەگەر سیاسیە، ئەگەر بزنسمانە، ئەگەر کوردە، ئەگەر عەرەبە، ئەگەر ئینگلیزە، هێشتا لەدایک نەبووە و لەدایکیش نابێت کە من شکۆی بینەرەکانی بۆ هەڕاج بکەم. بگرە من زۆر جار خۆمم لە زۆر مەلەزات و زۆر خۆشی و زۆر پۆست و زۆر پلەپایی سیاسیش بواردووە، خۆمم لێ مەحروم کردووە لەبەر خاتری بینەرەکانم، لەبەر خاتری شکۆی میدیای کوردی. ئەوە مێزی ڕەنج نییە لای سەدان میدیاکاری خاوەن وجدانی ئەم وڵاتە، ئەوە شکۆی بەشێکی گەورەیە، تاریخێکە لە میدیای کوردی. زۆر سەرتان نایەشانم لەبەری ئەم شەو پیاوێکی خۆشەویست
میوانمە بە سپاسەوە داوەتم کردووە بۆ سەر مێزی بەرنامەکەم بۆ گەنگەشەکردنی هەندێک پرسی ڕۆژ ئەویش هەمووتان ئەیناسن ڕۆڵ و کاریگەری زۆرە هەندێکی شەڵەن یەکێکە لەو کەسانەی ئەو تاڵە دەزوویە کە ناهێڵە پەیوەندی نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی ببچڕێت و لە گرێژ نەبچە و هەرچی پێکراوە کردوێتی لەسەر مێزی ئەم بەرنامەیە زۆر جار تۆمەتی بۆ دروست کراوە لە وەزیری تەندروستیە پرسم بۆ دەرمانگرانە بۆ گومرگزیاکەی ئەڵێ لە وەزیری دارایی بپرسە مدیر عامێنم ئەڵێ لە وەزیری دارایی بپرسە ئەڵێم بۆ یەکەمەکان تەعین ناکەن ئەڵێ لە وەزیری دارایی بپرسە ئەڵێم بۆ مەعاشی خانەنشینی پێشمەرگەی یەکێتی دواکەوتووە بۆ پێشمەرگەی شۆڕشی پیرۆزی ئەیلول معاشەکەی بێ بە قوربانی ململانی سیاسی هەندێک ئەڵێن دیسان لە وەزارەتی دارایی بپرسە وەزیری دارایی ئەم جارە هاتووە وەڵامی هەموو پرسیارەکان باتەوە وەڕاستیشتان پێ بڵم بە پێی خۆی هاتووە بۆ بەرنامەکە بفەرمێن یاخوا بەخێر بێی ببوورە من تۆزە کاتی تۆشم گرت بەڵام پێویستم بۆ بووکە ئەو قسانە مسکینانی ڕزمێ دڵشکاو نانە ڕشکار نابێت خۆش بەس ئەلێرە ئاگاو لێ بێدا یاخوا بەخێر بێت ئاگاو سەرچاو یاخوا بەخێر من دیکۆرەکەم زۆر جوانە بەڵام تۆزە تەنگەبەرە زۆر نەچیتە دواوە یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم زۆر زۆر خۆشحاڵم زۆر زۆر سپاس بۆ هاتنێت لەبەروی کە تەوەرم زۆرە لەگەڵت جگە لە خۆت کەسی ترم داوەت نەکردووە دڵخۆشم ببینێنێت تەندروستیت چۆنە باشن زۆر سپاس یاخوا باش بیت حەزەکەم سەرەتا لەوە دەست پێ بکەم لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی پرسینەوت ڕاستی کاگاوات خۆتەزانی بوو بە مای جەدەلێکی گەورە هەم لە کوردستان هەم لە سەراستی ئیقلیمی هەندێک کەس بە گەڕانەوەیکی حەکیمانەی ئەزانن بۆ دەستور هەندێک کەس هەڵێن ڕێکەوتنێکی زۆر عاقڵمەندانە و هۆشمەندانەیە هەندێک کەسی شەڵێن بەڕاستی تەسلیمبوونێکی بە قەید و شەرتە بە فرسەت ێزانم جەنابی وەزیری دارایی کە زۆر جار سەرۆکی وەفدەکان بووی خۆت لێرەی بزانم جەنابتان چۆن شرۆڤەی ئەمە بۆ میلەتەکەتانەکەن سەرەتا پێ خۆشحاڵم بەیەکەوە کۆبینەوە بەلاشمەوە گرنگە ینی ئەوەی کە من ئەیزانم و ئاگام لێتی وەکو خۆی زۆر بە شەفافی من پێشکەشی هەموو خەڵکی هەرێم و خەڵکی کوردستانی بکەم ڕاستیەکەی ڕێکەوتن لەگەڵ عێراق سەرەتاکەی لە دروستبوونی کابینەی نۆ هەمووە دەست پێکە کە هەوڵەکان دەستی پێکرد بۆ ئەوەی ئێمە لەگەڵ عێراق مشکلەکانی خۆمان بکەین بەسفر لە بەرنامەی کابینەکە لە ئەولەویاتی بەرنامەی کابینەکە هاتووە کە ئێمە ئەمانەوێ لەگەڵ عێراق چوین هەرواشمان وت بە یەکەم سەردانمان بۆ بەغا بە حزوری سەرۆکوەزیران و نایبی سەرۆکوەزیران و ئێمە و وەزارتی پێشمەرگە و ئەوی بیرم بێ وەزارتی ناوخۆ و هەیەتێکی گەورە بووین چوینە بەغا لەوێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە زوری هەمومان کە لەگەڵ بەغا دانیشتین قسەمان کرد ئەوەی باس کرد کە عمقی استراتیجی ئێمە بەرەو بەغایە و ئێمە ئامادەین کێشەکانمان چارە سەرکەین و لەگەڵ ئێوەیە و حیوار ببێ بە شوێنی بە وەسیلەی ڕێکەوتن لێەوە دەستی پێکرد و هەتا لە وەختەوە ئێمە ڕامانگەیان و ئەو وەختەش پێم وایە لە ئیعلامیشا بە زۆر بە فراوانی بڵاو بۆ کە ئێمە تارسە کێشەی نەوت ئامادەی ڕێکەوتنمان تایە و هەرە وەختە ئەمە ئەعلانمان کردوتمان ئەگەر ئێوە کێشەی نەوت فایلی نەوت بە مزعافاتەکانی و بە قەرزەکانی بۆوانە وەربگرن ئێمە ئامادەیمان تایە ئەمە ئەو وەختە وەفدی ئێمە و ڕئیسی حکوومەت لە یەکەم دانیشتنی لەگەڵ بەغایەمەی ڕاگەیان لەو کاتەوە ئێمە چەند جارێک ئیتیفاقمان لەگەڵ عێراق کردووە لەسەر بودجە بۆ ساڵی 20 ئیتیفاقمان کردەوە 1920 ئەوە بوو لە ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی لەسەردا دوایی کە بینێرم بۆ پەرلەمان ئەو فترەیە دەست دەکات کێشانەوەی دکتۆر عادل عەبدولمەتیب بەسەرا هات ئیتر بوو بە کاربەڕێکەر و
مافی ئەوەی نەبوو گوایە ئەو پرۆژەیە بنێرێ بۆ ئەو ئیتیفاق و ئەو یعنی پرۆژەی ئەم ڕێکەوتنە ناچاری نەبووە باگراوندیە جا ئێستا بۆ بازەکەم لەوایە دیسان مۆزۆی نەوت و پرۆسەی نەوت و فرۆشتنی نەوت تهدید کرا و کەمێکەی تهدید کرا و ئالەتی تەحملکردن تین کرا جاریش کە بۆ بودجەی 21 کرا ئیتر بە ئەم جارش بۆ بودجەی 23 کرا پێش بودجەی 23 خۆتانزان ئیتیفاقی سیاسی هەیە بۆ تەشکیلی حکومەت ئیطاری ئەمەی کە ئێمە پێڵێن ئیطاری تەنسیقی بۆ ئیطاری تەنسیقی ئێمە ئیتیفاقێکمان کرد لەو ئیتیفاقە لە فەقەرێکیانە لاپەڕە 26 شایەتی وابزانم بەنەس لەسەر ئەوە ڕێکەوتون کە ئێمە هەردوو لە بەم طريقة تعامل لەگەڵنەوە دەکەین هەروەکو خۆی بۆ دەخوێنمەوە إجراء مراجعة شاملة للفترة السابقة بكل ما يتعلق بقطاع النفط والغاز في الإقليم والعلاقة بين وزارة النفط الاتحادي والإقليم والخروج برؤية موافقة للدستور ومقبولة من الطرفين وقابلة للتطبيق لإجراء تسوية للمرحلة السابقة. أما اتفاقك هي طبعا اتفاقك بيش دروزبوني حكومتي شدواي دروزبوني حكومت منهاجي وزاري تقديم كرا ولا منهاجي وزاري جاري كتثبيت كراوته بيج قال ويك لا اتفاقاني بو اتفاق لسر بوجج لفقري كإمت السي مبدأ ما نتوانا بلم تثبيت كرد ولا اتفاقي بوجايا كبيج أم اتفاقي أم قراري محكمة باريس سي مبدأ ما تثبيت كرد ولا سر موضوعي نود أيج مبدأ شراكة وإدارة وتدقيقة وصالي بار كانت الصالي بستودو لصالي بستودو بفي أو اتفاقي بيشوك كردو معنا بو بستويك رقابي مالي هردو لا تدقيقي هم وداهاتي نوتي أمي كردو رقابي مالي هردو لا تدقيقي هم وداهاتي نانوتي شي كردو وهمو أمانة وكو داتا وكو معلومات اعتباري بيكرا ولا لا وزارتي نوتي عراق ولا لا رقابي مالي عراق أساسكي أو سي مبدأ يكون باس كردي إدارة شراكة تدقيق أما أم جارش كهاتوا بو أم اتفاقي كدواي قراري باريس قراري باريس دورو نزيك ربطي بملفي أموي نوتونيا ربطي بخلافة قانوني هي لبيني تركيا والعراق أو خلافة لشان فقري شاب قازانجي تركيا بو لفقري شاب قازانجي عراق قراري محكمة درتوا شتێکی زۆر گرنگیش هیتایە بۆ کورد کە ئەوەیە محکمەی پاریس پرۆسەی نەوت و یا سناعەتی نەوتی کوردی هەرێمی بە شەرعی و بەڕەوازانی ینی توانی بڵی خاڵێکی ئیجابی تەسبیت کردو بۆ کورد کە محکمەی پاریس بووە ئێمە ڕۆحی ئیتیفاقەکەی ئێمە لەسەر کەوەی کە ناومانەوە ئیتیفاقی کاتی لەگەڵ وەزارەتی نەوت و سۆمۆ لە قانونی بودجێ عێراقەوە هاتووە لەبەرەوە يعني اتفاقي باريس بوزيتيفا أرينيا وكرد ئەزانی چۆن پرۆسەی نەوت لە دۆزینەوە لە دەرهێنان لە نەقڵکردن تا سەرپشتی پاپۆرەکە مافیا بە کورد دانی پیاوناڵێ و پرۆسە لاغوبار عليه دەردیارە بڵێ بەڵام لە کوێ خلافەکە دروست دەبێت کە سۆمۆ وەختی خۆی اتفاقی کردو لەگەڵ شەریکەیەکی تورکی کە بەس ئەو دوانە بۆیان هەیە بە موافقەتی سۆمۆ ئەمە بکرێ وەالحاصڵ لەویا خلافەکە لە بینی تورکیا و لە بینی عێراق دروست بووە ئەوەش کێشەیە کە ئیتر کێشەی سیاسی تێکەڵ بۆ لەگەڵ تورکیا هی مالی تێکەڵ بووە هی ئەمنی تێکەڵ بووە هی ئاوی تێکەڵ بووە کێشەیەکی ینی چۆن لەی تاقیداتی کەی تێهەڵکەوت ئەوەی کە ئێمە بڵێ ڕێکەوتنەکە تەواو خۆویستانەیە تەواو خۆویستانەیە و بە قازانجی کوردیشە ئەتوانم من وەکو وەسیقەیەکی تاریخی گرنگ بزانم بۆ کورد چونکە لە بەپی ئەو ئیتیفاقە تثبيتي حقي كرد بفي دستور وكوي لو نصيحات وبفي دستور تثبيتي حقي كردي كردو لسر ملكيتي نوت لهرمي كردستان كأو بيشتر همو أو فتراني بيشو أما مبدأ أو أم برنسيب فرف ذكر بەڵام هێشتا خەڵک قەلەقاڵێ زۆری بەسەرا ڕۆیشت و ئاسوەکەی دیار دیە بەکردار کوا نەوتەکە نەڕۆشتووە خۆی کێشەی محکمەی پاریس بەشێکی ربطي بو علاقي هريم وزارتي نوتي اما وزارتي نوتي فدرالوي بشكل لاي اما
لە 100 سال بەپێی ئیتفاقەکەی کراوە بەپێی ئیتفاقی ئیتاری تەنسیقی جێبەجێ بووە. ئێستا کێشە لە بینی عێراق و تورکیا هەیە وەکو بۆم باسکردی کێشەیەکی ئاڵۆزە لە بەرەوەی وەکو باسم کرد هەم مالیە هەم سیاسیە هەم نەوتە هەم مەزهبیە ئاوە زۆر مەسایی لە هەموو ئەمانە تێکەڵ بووە کە پێشم وایە لە هەموو حاڵەتێکە ئەو کێشەیە دوور و نزیک چارەسەر بێ. عێراق چێتە ژێرباری داواکاریەکانی تورکیاوە؟ ئەو پرسیارە وابزانم نابێ من جوابەکەی بەمەوە جوابەکەی لە عێراق هەردووکیان پێویستیان بە ڕێکەوتنە لەسەر مەوزوعی لەوت. ئەگەر بچێتە ژێربار یان نەچێتە ژێربار کاریگەری لەسەر ناردنی بودجە و بودجەی عێراق و هەرێمی کوردستان نابێ؟ منطق یا مەفروزە وابێت بەڵام ئەوەی کە حکمی عیلاقاتی ئێمە و بەغاکە یا حکمی عیلاقاتی ئێمە و تورکیاکە سیاسەتە جەنابە دەزانی زۆر کێشەی معلق ماوە لە بینی کورد و لە بینی هەرێم و لە بینی بەغا. وەکو کوردێک وەکو وەزیرێک هیچ تۆ ئەو ترسەت هەیە کە خەڵکیش هەیەی هەندێک جار خطوڕێکەکە بە دڵیا کە دیسان ڕێکەوتن تێک بچێتەوە لە تەرەفی هەرێمۆنە ئەی لەوانەوە عێراقی تر ینی هەرچی مە سێ جاری اتفاقمان لەگەڵ عێراق کردو بەم جارەوە بێ سێم جار لایەنی گەشتبینەکە و زیاترەیە لایەنی ڕەشبینەکە و لایەنی گەشتبینەکەم زیاترە چونکە بەڕاستی من لەم فترەیە سێ لە سەرۆکوەزیران سیانیانم من بینیوە دکتۆر عادلم بینیوە کازمیم بینیوە سوودانی جەنابی سوودانیشم بینیوە ئەوەی ئەو جدیەتەی کە لە جەنابی سوودانیایی بینم بەڕاستی لەوانی کایانم بینیوە بەعکسەوە ئەوانە وابوون کە زۆر دۆستی کوردن بەڵام بە پراکتیکەوە دەرنەچوون بەتایبەتی لە فترەی کۆرۆنا لە فترەی کۆرۆنا کە ئیرادی ئەم وڵاتێمە بوو بە سەفر لە وەختیان دۆستەکەی کورد دکتۆر عادل عەبدولبادی بەشە بودجەکەی هەرێمێکی بڕی. فەرمووتان باسی ڕێکەوتنێکی نێوان کۆمپانیاکی تورکی و سۆمۆت کرد ئەوە کەی کراوە و چۆن کراوە؟ کۆمپانیەکە نوازامی ساڵی هەفتە سێ ینی ئیتفاقێکی کۆنە ئەو هینە دەمێکی شەکراوە دەمێکە کراوە بەڵێ ناوەڕۆکەکەی هیچ زانیاریتان هەیە ئەوەی بن بزانم وەزارەت فقط ینی تەنزیمی ئەو عیلاقەیەکە چێ مخەوە لە بەوەی کە ئیجازەی حملکردنی باری باخیرەکان بە کە حەسریان کردووە لەسەر سۆمۆ. بەڵێ بینەرانی بەڕێز ئاگام لێ تاوەکو ئێستا 1200 پرسیارتان بۆ جەنابی وەزیر نووسیوە هەندێکی دووبارەیە دڵنیابە لەگەڵ جەنابی وەزیر سەرەتا تاوتوی پرسیارەکانم کرد خۆشی ئێوێ قسە لەسەر مەسلەی فەرمانبەرانی گرێبەست بکە خۆشی ئێوێ لەسەر خانەنشینی قسە بکە منیش پرسیارم هەیە بۆ زیندانیانی سیاسی هەموو ئەوانە بەرنامەکەم ئەم شەو کراوە ئەبێ و حتا لەسەر ململانەی نێوان ببورن تیمی یەکێتی و حکوومەتی هەرێمی کوردستانیش جەنابی وەزیر قسەی هەیە لەسەر زۆرێک لە تەورەکانی کە ئێستا پلە بەرزکردنەوە پاشەکەوتی موچە ئایا پاشەکەوتی موچە ڕۆژە لە ڕۆژان لە نیەتی حکوومەتە هەیە بگەڕێتەوە لەسەر هەموو ئەمانە قساکە بەڵام ئەوەی کە زۆر شتان بۆ نووسی و مەسلەی 400 ملیارەکەی کە بڕیار بۆ حکوومەتی عێراقی بینێرە بۆ هەرێمی کوردستان ئەو 400 ملیارە گەیشتووە ئێستا 400 ملیار ئێمە ئەمڕۆ کتابمان نردووە ئەمڕۆ ڕقم حسابێکمان کردوێتەوە لە بانقی ڕەشید و ئەبێ لە بانقی ڕافیدێنیش ڕقم حسابێکی کە بکەینەوە پارەکە ئەم جارە دووسەی لەم بانقە بێ دووسەی لەو بانقی بێ و لێوە تەحویلی بە بۆ لای ئێمە هێشتا ئیجراعاتە مەکتەبەکانی باوە بڵێ کتابکاریەکانی خەریکین لە تەواو بوورەیە بەڵام هێشتا بە عەمەلی ئەو پارەیە نەهاتوو نەگەیشتووە یعنی هێشتا ئێمە ئامادە نین یا ئەوان نەخێر ئەوان ینی پرۆسەیەکی نەوەی دروست کردووە ناوێ ناوە قەرز و کە ناوێ ناوە قەرزە بێ لە ڕێگەی بانقی حکوومیەکانەوە بێ و اینجا لێەوە تەحویل کرێ و اینجا بێتە قساتی لە وەزارەتی مالیەوە بۆ بکرێ و ینی پرۆسەیەکی نەوەیەک معقەدە لای خۆیان ئێمە ئەمڕۆ نوێنەری حکوومەتی هەرێممان لە بەغا ڕاستپەرد ڕقم حسابەکەی لە لێچێکیان کردوتەوە سپێنێ ئێوە تەواو بێ بۆ ئیتیفاقە نیهاییەکەی قەرارێک بێتەوە من ئیمزای کەم و
جێبەجێ بێ ئینشەڵڵا. ینی هیچ فەرمایشتێکی تازەتان پێ لەسەرەوەی موچەی نیسان کەیدا بەشەکرێ یا من نامەوێت لەگەڵ کەس ئەمێ بەڕاستی قسەکە بکەم، ینی ئەو پارەی کە بە هەمانە ئێستا بۆ موچە 400 ئەتوانی بڕێ حەزرە 7-8 ملیارێکمان هی مانگی پێشوماوەتەوە، ئەوەش بەتەنیا کافی نییە بۆ موچە. ئەگەر لەم فترەیە بە زووی خۆ بکە ئەو کێشەی سۆمە و عێراق و تورکیا چارەسەر بێ پارەی نەوتوان بۆ بێ چووکە کە پارەی نەوتوان بۆ ئێمە حساب بکە ناقص 500 ملیۆن دۆلارین بۆ موچە. بەڵام لەم حاڵەت هەیە بە پێی ئەو ئیتفاقی ئێمە هەمانە لەگەڵ عێراقا و بە پێی قانونی بودجە و بە پێی هەموو منطقێک لە حاڵەتێکە کە سەبەبی هەناردنی نەوتەکە ئێمە بین لە مەسئولیەتی عێراقا بێ بمان تەمین کات لەسەرەوەش خەریکی ئیشەکەی. زۆر باشە دیارە بینەرانی بەڕێز یەک کێشەی بچکۆلەی دەنگمان هەیە ئەچمە ناوبڕێک و ئەگەڕێمەوە خزمەتتان ببوورە لە ڕاگرتنی. بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت جەنابی وەزیر وتەبێژی حکوومەتی عێراق وتی 200 ملیارە نێرین لەبەر بوونی ئەزمەی کاش لە کاتێکا بەس بە تەنیا لە شوباتی 2022 تا شوباتی 2023 بانکی ناوەندی عێراق زیاتر لە 7 تریلیۆن دیناری چاپ کردووە جگە لەوەی کە 12 تریلیۆن بۆ خۆی سەرف ئەکا. ئایا لاتان پرسیار نەبوو کە مەبەستیان چییە ئەزمەی کاش بۆ 400 ملیار بۆ هەرێمی کوردستان؟ ئەنی ڕاستیەکەی عێراق ئەوەی بە عەرەبی ئەلکەیل و بمکیالەیە ئەڵێن ڕاستەکەی عێراق وا بتەعاملی لەگەڵ هەرێم کردووە لەم چەند ساڵی دواییە، ینی زیاد لە 10 ساڵ زیاتریشە بە معادلەیەکی دەکات. بۆ نمونە لە سەردەمی شەڕی داعشە کورد و خەڵکی کوردستان هاوشانی عێراق شەڕی دژی داعشە کرد، موچەی فەرمانبەرەکانی لای ئێمە بڕی، پارەی موچەی فەرمانبەرانی لەژێر دەستی داعشی لە مووسڵ و لە ئەنبار و لە دیالە و لە کۆ لە غەربی عێراق نارد. پێشمەرگەکانی ئێمە شەهید دەبوون، هیچی بۆ پێشمەرگەکانی ئێمە ناکرد، لە شەڕی داعشە شەهید دەبوون. تا ئەم جارەش ئەم کێشانە چارەسەر کراوە لە قانونی دەستوری لەم قانونی بودجێ عێراق تازەیە یا ئەم پرۆژەی کە هێشتا تەصدیقی دەست نەکراوە ئەو کێشانە هەر هەبوو، ینی ئەو ئیزدیواجیەتە هەبووە بۆچی چووکە کێشەیەکی سیاسی هەیە لە بینی هەرێم و عێراق. ئەم کێشە سیاسیە بەڕەغمی ئەو محاولاتانی کە لایەن هەرێمەوە بەڕەغمی ئەو محاولاتانی کە هەیە لە عناسری خێر لە بەقا وا بڵێم، بەڵام هێشتا نەتوانرەوە تەجاوزی ئەم عێلاقە خراپە بکرێت. بۆچی چووکە خەڵکێکی ینی لە مراکزی سوڵحی قەرار لە عێراق خەڵکێکەیە بڕوای بە فیدرال و بڕوای بە هەرێم و بڕوای بەوانە نییە، بڕوای بە نظامێکی شمولی بە نظامێکی مرکزی بڕوان بە دەستوریش نییە، بڕوایان بە دەستوریش نییە. ئەسڵەن ئێمە لە وفدەکانی فەوزاتە خۆزانیمە زۆر چوین بۆ بەقا لێمان بیستون پەرلەمانتاریانمان بیستوە ئەم دەستورە بۆ عێراق مناسب نییە با بین لە تەنیشتەوە ئێمە شتێکی ڕەدیفی دەستور دروست بکەین. ینی تۆم لا حەزم کە مەسەڵەن لەم دوای محکەمەی فیدرالی کە حکمی لەسەر کورد دەرکرد لەسەر مۆزۆی نەوت و غێری نەوت نەچوو بۆ دەستور، چوو بۆ قانونەکەی سەردەمی باسە ساڵی 1970 قانونی مەرسیخاری سەورێ کە هەموو سەرەواتی عێراقی داناوە بەهی حکومەت و بەهی مرکز کە ئەو عەقدەتە مەرکەزیە شمولیە لەگەڵ ڕۆحی فیدرالیەت و لەگەڵ ئەمە ناگونجێ. بەڵام حقەتێکە بێ هەموو کورد بیزانێ، بەڵام بەداخەوە لە کوردستان لە ناو سراعی سیاسی خۆمانە و لە ناو مزایدات و لە ناو پۆپۆلیستی و لەو هینە ئەو ڕاستی بیر چۆتەوە کە لەگەڵ عێراق خلافەکان ئێستا سەبر بەرەو چارەسەر بنەوە بەسەنە سەر نەوتەوە حەل بوو لەسەر بۆ نمونە سەر بودجە خەریکە حەلەبێ لەسەر پێشمەرگەکانی حەلەبێ. بەڵام ئەنجەمە ئەو هەموو مەشاکلانەی کە ئێمە هەمانە لە شەو ڕۆژێکە یا بە قانونێکی بودجە یا لە 2 ساڵ 3 ساڵە حەلەبێ نەخێر. ئێستا بۆی کێشەی نەوت و بودجە حەل بێت 10 ساڵی بیستووە لە 2013 بۆ ئێستای بیستوە تا هین بێ. لەبەرەوە من خۆم متەفائیلم،
بەڵام چۆن عرب تەفاؤل حەذر بۆچی چونکە تەجروبەکان تەجروبێکی ناخۆش و تاڵن بەڕاستی. ئەجا هەندێک وردەکاریە حەزەکەم لەگەڵ بینەرانە لە چونکە زۆربەی شتی کورد ئێوە جاری کاتی خۆی لە گۆڕان ژوورە تاریکەکانتاندا هێنا تەحویری ژوورە تاریکەکان بیرت دێ ئێستاش ڕەنگەما بن بەڵام ئێستا خۆمان لەبەر ڕووناکی قساکەین وانە وایە تۆش پیاوێکی حەزە لە شەفافیەتە و ڕاست ئەتەوێ ئەوەی کە ئەیزانی بە میلەتی خۆتی بڵێ یان یەکێک لە کێشەکانەوەی کە حکوومەتی خۆمانەڵێ زیاتر لە 1,250,000 موچەخۆرم هەیە حکوومەتی فدراڵیش تاوەکو ئێستا دانی ناوە بە 600,000 فەرمانبەر و موچەخۆر ئەم ژماری ئەوان لە چیەوە هاتووە ئەوەی ئەوان ڕاستە ئەمەی خۆمان ناڕاستەیە چۆنە ئەزانی خۆی ئەوەی کە ئێمە لە قانونی بودجێ 23 تەسبیتمان کردووە 682,000 مۆزەف تەسبیت بوو ئەمە تەسبیت بۆ وەکو میلاک دەسەرین بە دەرەجەی و بە مەرتەبەی و بە کاملی تەبان ئەمە هیچێکە لە ئینجازاتەکانی کە ئەم حکومەتی هەرێمە کردی بۆ یەکەم جار میلاکێکی معتەبەری مەوسوقی هەیە کە لە لای ڕقابەی مالی هەردوو لاوە تەسبیت کراوە تەبان ئەم 682,000 ئەمە تەقاعودی و کەم ئەندام و شەهیدان و ئەوانی لەگەڵانیە ئەوەیە کە مۆزەفی خدمەی مەدەنی پێڵێن ئەمانێ ئەوانی مۆزەفی خدمەی مەدەنی ئەم ڕقەمە لە لای ئێمە تەسبیت بووە ڕقەمی موچەخۆری ئێمە ئێستا لە لای عێراق بە داتا و بەهین تەسبیت بوو یەکێک لەو شتانەی کە زۆر یارمەتی ئێمە یاوە ئەم فترێ بۆی نزیک بنەوە لەم فاوزاتە بایۆمەتری کاریگەری گرنگی هەبووە تا لەم دوایانە ئەم لە عێراق پێوانێک بەڵێ بۆ بە پیاوانەیەک چونکە ئێمە زۆر شتمان پێ ساخ کرد ینی بەوانەی کە فەرمووت ئەچێتەوە 1,250,000 پێم وایە چێتەوە ئەی باشە ئەو ئەگەر بۆ نمونە ئەمەندە هەژمار بکە دوایی ئەم کەسرەی تر ئیشکالی دارایی دروست ناکا بۆ ئێوە ئەگەر هەر کەسرێکە بێ و کوچوون هەرێم پێشتر تحملی بەسوودێتەکەی کردووە کردێتی بەس لە کەسر دەزانی نیواونی و فەرقیە ئەخر ئەوە مۆزەفی فعلیە کە دەوام بکە بۆی بیزانیت هەنی ئەو مۆزەفانەی کە هەیە مەسەرن بۆ نمونە ئەمە پێشمەرگە ئەچێتە سەر وەزارەتی دیفاع و پێشمەرگەی بۆ نمونەتیانە تەقاعودیتیانە ئاەتی اجتماعی و شەهیدانیتیانی و ئەوانێتیانە لەبەرەوە ڕقەمەکە ئێمە کێشەمان لەوە نێو تەسبیت بووە یعنی هەم وەکو میلاک تەسبیت بووە هەم تەخسیس وەکو تەخسیساتیش تەسبیت بوو لە ناوبڕەکە وتە لەسەر مەسلەی ڕێککەوتنەکە و بودجە و ئەوانە قسەی ترت ماوە بۆی من تێکەڵکێشی پرسیارێکی تریەکەم پرۆژەی بودجەی 3 ساڵ واتە 23 بۆ 25 لە پەرلەمانی عێراق بەباشی دەچێتە پێشەوەترێ لە کۆتایی مانگی ئاهێرا پەسە نەکرێت بە پێ ئەو بودجەیە 16 تریلیۆن زیاتر حتا دوێنێ گوێم لە سەرۆکی فراکسیۆنی پارتی بوو باسی هەنێ ڕقەمی ترێکری و ڕەنگە بچینە 19 تریلیۆنیش ئەمە بوژانەوەی ئابووری گەوری وەکو 2012وانە دروست دەکاتەوە ئەزانی با یەکسەر بەهار نەکەوێت ئەژنەوە لە هەژدە شتەیە پەڕەیە چێتە ڕەنگە بچێتە دەوری بیستیش بەڵام ئەمە هەنێ پارەی لێ دەرەچێت کە پێشتر بە نیسبەتی ئێمە وجودی نەبوو مەسەن کولفەی ئینتاجی لێ دەرەچێت مەسەن کولفەی نەقدی نەوتی لێ دەرەچێت کولفەی ئینتاجی لێ دەرەچێت لەوە تەمەقەزم لە 20ەکەیە یان 19ەکەی و کاکەی وتوێتی نزیکی 3 تریلیۆن هی کولفەی ئینتاجی نەوتی لێ دەرەچێت خاتوڤیان فەرموویەوە بەڵێ لیارێک و کەسریشی بە کولفەی نەقل لێ دەرەچێت ئەمانی لێ دەرەچێت ئەو ڕقەمەکەمە بێتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە باوا بڵێم لە حدودی 16 تریلیۆنە ینی ئەوەی کە بە فعلی کە بمێنێتەوە نزیکی 16 تریلیۆن ئەمێنێتەوە خۆی ئەم ڕقەمانە ئەم اتفاقە هەنێک شتی ئیجابی زۆر باشی تایە بۆ کورد یەکێک لەوان تەسبیتی میلاکاتەوەکو باسمان کرد یەکێک لەوانە تەسبیتی ینی هەرچەند مۆزۆی پێشمەرگە زۆر هێشتا بەدڵی خۆمان نییە بەڵام هەنگایەک چۆتە پێشەوە چێتە سە وەزارەتی دیفاع و ئێستا ڕقەمی پێشمەرگە و میلاکیان و دەرەجەیان و ڕوتبیان و هەموو شتێک ئەوانە تەسبیت بۆ کە جاران ئەوانە لە عقدە گرنگەکان بوون لەبینیەوە ئەمە شتێکی زۆر باشە بەڵام بەراورد بە ژمارەی حەشدی شعبی و بودجێ حەشدی شعبی و ژمارەیان کە 261,000 تێپەڕاندووە بەڕاستی کەمە ئەوەی پێشمەرگە ئەوەی پێشمەرگە ئەوەی کە پێم وایە
ئەگەر ڕقەمەکەم لێ هین نەبووێ وازم 138,000 پێ بکەم بۆ ئێمە تەسبیت بوو بەڵام تۆ خۆت زانی لە مفاوزاتە بە 1 جەولە و بە 2 جەولە هەموو شتێک تحقیق ناکەی يعني ئەمە بۆ هەنگاوی یەکەم بەدڵتانە بە نسبەتی ئێمە هەموو ئەوانە مەسەلەن حاڵتێکی کەیتایە کە وەختی خۆی 12,67 دانرا بووە پێ نەفقاتی فعلی بۆ ئێمە ئەم جارە ئێمە ئیسرارمان کرد کە دامان ئەمە پێی قایل نین ئیسرارمان کرد لە مانگەیدا بێ ئیحساب کرێ بە پێی ئیحسا و نسبەتە بێ ڕاست کرێتەوە وەکو بۆم باس کردین خۆی دانوستان ئێمە دوو تەرەفی کەسمان بە هەموو بە تاڵی بخۆمان وەلی دەرناچین باشە ئەو 16 تریلیۆنە زیاترە لەوەی کە لە 2012 ژۆرمانەگرت ئەتوانی بڵێ زیاتر لە چیا زیاترە تعویزاتی مۆزەفین تعویزاتی مۆزەفین بۆ ئەو زمانە ئێمە 5 تریلیۆن باندانا بوو 5 تریلیۆن بۆ دانابووین نەک ئێستا بە دوای ئەوەی کە تەدقیقی میلاکات کرا و ئەو شتانە ڕێک و پێکرا ئێستا ئێمە 9 تریلیۆن باندانا ئەو شانزەیە دوای لێبڕینی نەفقاتی حاکیمە و ئەوانەش بەڵێتە بەڵێ ئەوەی کە گرنگ بێ لە سیفەتە باشەکانی ئەمە اتفاقی ئێمە یەکێکیان ئەوەیە ئەگەر ئەمە بە باشی بەڕێک و پێکی بچێتە پێشەوە کێشەی موچی فەرمانبەرانمان نامێنێ نامێنێت ینی لە 190 نامێنێت 195 نامێنێ ئەو لە 150 بۆ احتیمالاتە سیاسیانە داناوە کە ینی ناتوانانی تەوقعی بکەیت تا بڵێ لە 100 هەر مشکلی بودجەمان نامەنیا بودجەی ئاوەدانکردنەوە و بەرهێنان و ئەوانش ئەتوانین مەبلەغێک تەخسیس بکەین لە حدودی وازان 3 تریلیۆنمان داناوە بۆ بودجەی استثماری ڕقەمێکمان داناوە لە نەفقاتی تەشغیلی بچووکترە واشمان داناوە چونکە بە تەجروبی ئەم چەند ساڵی ئێمە هەمانە قەت نەفقاتی استثماری لە عێراقەوە بە مەزبوطی هاتوو یعنی بژانەوەیکی گەورە ڕوایەت لە هەرێم لە هەموو حاڵەتێکا کە کێشەی موچە نەما تۆ قۆزانی بازارە بوجێتەوە شتی کا بوجێتەوە جا ئەوەی کە ئێمە هەمانە زایدە نە 150 داهاتی ناو خۆشمانێ ئەمانە واکە ینی دەفعێکی باشەیە بە هەرێم بەڕاستی لە هەموو ئاستەکان اینجا باسی مەسلەی ژمارەی دانیشتوانە کرد بەپێی ئامارەکە جەناب و نەچویتەوە سەری وەزارەتی پلاندانانی عێراقی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان 5,883,023 کەسە ئەوە دوانمان لێرێ لە ڕقەمەکە دەکاتە لە 14 دانیشتوانی عێراق بەڵام ئەوان لە 112.67 داناوە لەسەر ئەمە گفتوگۆ لە بینتانە دروست بوو ئەگەر دقت بێ من لە قسەکانمە باسم کرد ئەڵێ من نەفقاتی فعلی لە 12.67 ئێمە دامان ناکە مەرجێکمان داناوە بێ لە مانگی دەی ئەم ساڵە ئەحساب کرێ بۆی ئەوە ڕقەمە ڕاست کردەوە چونکە پێمان وایەوە ئەوە زوڵمێکە لە کورد دەکرێت لەسەرەوە بە پێی ئەو داتایەدەی کە وەزارەتی پلاندانانی عێراق تەقدیمی کردووە ئێمە ئەوە نین ئەجینا خۆمان ئەوەی کە مطالبەمان نەکرد بەڕاستی داوای لە ساحەبەکەی جارانمانە کرد پرسیارێکی ترم نووسیوە هەرچەندە جواب و یامەوە بەڵام ئەمەوێ زیاتر جەختی لەسەرکەمەوە ئەویش ئەوەیە تا ئێستا بەپێی زانیاریەکانتان بە فەرمی عێراق نامە و داواکاری نردووە بۆ تورکیاکە پرۆسەی ناردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە تا ئەمڕۆی من بزانم عێراق لە ئیتصالاتان بەڵام ینی چۆنەڵی کۆنتاکتی مباشری هەر نەبووە یا کتابی مباشریان بۆ نەناردوون مقتەرەحێکی شەیە احتیمالە وەفدێکی مشترەک لە ئێمە و لە عێراق بێکەوە بچێتە تورکیا کەیەوە معلوم نییە محدد نییە بەڕاستی ینی موعیدەکەی تهدید نەکراوە بەڵام قەراری راوە لە مقتەرەحەک پێشنیارەکە ئەمەوێ لەسەر پرسێک هەیە زۆر جار هەرچەنە وڵای شتێکی تر بە بیر ماهات هەر لە میدیا عێراقیەکان پەرلەمانتارێکی عێراقم بینی پێرێشە و باسی ئەوەیە کرد کە هەوڵێک هەیە بۆی کە عێراق نەچێتە ژێرباری داواکاریەکانی تورکیا بۆ ئەو ملیار و کەسرەی کە بە پێی دادگاکەی پاریس بێ تورکیا قەرەبوو بکرێتەوە شتی وایە من معلوماتم نییە بەڵام ئەوەی کە من ینی منطق پێواڵێ ئەم بۆرینەوتە هەم تورکیا پێویستی پێێتی هەم عێراق پێویستی پێێتی عێراق ناتوانێت استیغنای لێ بکات تورکیا ناتوانێت استیغنای لێ بکات بۆچی بەسەری بە نسبەتی عێراق ئەم 400,000 بەرمیلەی ئێمە
500 وأبليو بروا يعني لقانوني موازنة عراق أم 500 تثبيت بوا أم 500 مخرجي كينية لشونيكي هو بروا باشا يعني مسألة وقتها جينا اتفاق هرجة بجيبت باشا كاك ئاوات ئەگەر خوا نەخواستە گرژی دروست ببێتەوە و ڕێکەوتنەکە نەگاتە بواری جێبەجێکردن بەو شێوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیەوێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بی هەیە چۆکدا دەدا ئەزانی نەخێر لە ئەساسا اتفاقێکی متوازنە چۆکدایانی تانی وەکو من لە بیدایەتە بۆ باس کردی ئێستا ئەسانشی بەدائیل مەسەرەن ئەو لەوتەی کە هەمانە لە مەسفاکانی خۆمانە بەکاربێتەوە و ساکە لە جیاتی ئەوی وەکو سناعەتی پترۆکیمیاوی ئەوان دەست پێ بکرێت لە مەسفاکانە وڵدا دەست پێ بکرێ و تەطویر بکرێ و هین بکرێەوە شتێکە ڕەنگە وەختی بوێ ئەگینا پلانی کوردخایان بەڵێ مەسەرەن تەنکەر ڕەنگە کولفەکەی زیاتر بێت توانین لە ڕێگەی تەنکەرەوە بیکەی بەڵام حکومەتی هەرێم ئەم دوو خیارەی لەبەرەوەی ئیتیفاقی لەگەڵ عێراق لەلا گرنگترە استقراری سیاسی بەنسبەت عێراق و کوردستانەوە بەلاوە گرنگترە ئەمەیانی هەڵبژاردووە ئەمریکا و ئەوروپاوانش بۆیان گرنگە عێراق و هەرێم ملتەزم بن هەردوو ئەوەی ئێمە لەیان تێگەیشتون بینیمانن ئەوان استقرارە نێوێ لە عێراق و لە هەرێم باشە اینجا مناقەشەیەکیش هەیە لەسەر موچەی کە سوکاری شەیدان و زیندانیانی سیاسی و ئەوانە ئایا ئێوە ڕازیە بن کە بچێتە سەر بەغا و ڕاستە و خۆ لەوانە وەری بگرن ئەزانی تەخسیسات بۆ موچەی شەهیدان و کە سوکاری شەهیدان و هەموو ئەمانە لە بەشی تعویزاتی مۆزەفین یا لە ئیعاناتی ئیجتیماعی لە بەشی هەرێما تەسبیت کراوە یعنی هیچ بەترسی و کێشێکی لەسەر نییە لە هەر شوێوەری بگرێت لە هەر شوێ ئەزانی هەنێ شت هەیە وەکو هەمێک دروست بووە ئیتر میدیا تەسیری تایە سوشال میدیا خەڵکەکە یعنی ئەو فترە دوور و درێژەی کە لە هەرێم پاشەکەوتی موچە هەبووە بێموچەی هەبووە ڕوبع موچە هەبووە ئەوانە هەبووە یعنی نەوعێک هیلی دروست کردەوە ڕەتفعلی دروست کردەوە یا خۆفی دروست کردەوەی کە بەوا بێ ئەگەر بێتە سەرباری حەقیانەت مەسەڵەن حکومەتی هەرێم لە دوای کۆرۆناوە زوو کەوتەوە سەرپەی خۆی مەسەڵەن بدایەت چەند مانگێک لە سا 21 لە موچە بڕی بەڵام لە مانگی حوتی 21ەوە تا ئەمڕۆ هەموو مانگە موچەکەی نزیکی 24 مانگە لە مانگی حوتەوە تا ئێستا 22 مانگە موچەی بەکاملی یاوە يعني لبنو ترسك لسر بوشي شيء دان ودي أنفال وهي هي شيء لو توجه هنا وكمان ما ترسي لسر نامنه. ویستم ئەو کاتە بەسەر ماتێ پڕی پرسیارێکی تر بکەم لەبری من بەرنامەی دارایی و ئابووری و شت کەمەکەم من محەممەدی شێخ فاتیح نیم ئەجا ویستم باسی ئەوە بپرسم ئەوەش بۆ من باش نەهەر جەناب ڕێزێکی تایبەتی هەیە وەزانم هاتووی شتەکان بۆ خەڵک ڕوون بکەیتەوە و ئەتەوێ شتەکان وەکو خۆی نە خەڵک لە باتیل دڵخۆشکەی نە خەڵک دڵتەنگ بکەی وەنیە ڕاستە و ئیشی حکوومەتیش بەڕاستی ئەوەیە ئایا بەپێی ئەو ئیتیفاقیە بە تەنکەر لەمە بەدوا نەوت ئەڕوا هەروەکو جاران یان تەنکەر بن بڕکرا ئینتاجی حقەکانی وەستاوە نان ئێستا نا ئەگەر ئیتیفاقیەکە سەری نەکرد ئەگەر ئیتیفاقە سەری نەکرد ئەو ساکان لكل حادث حديث يعني سام ما فيش نكيت بەپێی حەدیثەکە ڕەنگە بەکێی بفرۆشن زانشي من متفائلم كاتفاقي بوجاتي بري سرقريت ازايش هو بضروره العراق ئەگەر سەر نەگرێ بە کێ ئیطاری تەنسیقی بەکاملی ئێوە و ئیتیفاقە سەرکەوتوو بێ هەرێمێ و ئیتیفاقە سەرکەوتوو بێ ئەزام نانە فەرمووت ئەگەر سەر نەگرێ بە تەنکەر مەگەر بیفرۆشین ئەو کاتە ئەمە ئەو احتیمالاتانەیە کە پرسیارەکەی جەنابەوە بوو ئەگەر خوا نەکردە ئەمە سەری نەکرد بۆ خوا نەکردە من ئەم دوو احتیمالەم بەس کرد لای ئێمە خوا کردوێتی تەواو بوو الحەمدولله لە ماوەی 5 مانگە حکوومەتەکەی سۆدانی زیاتر لە 500,000 کەسی دامەزرانووە لە ساڵی 2021 تاوەکو ئێستا زیاتر لە 830,000 کەس دامەزرانراون ئەمە جگەلەوەی کە 100,000 کارمەندی گرێبەستی کردوتە فەرمانبەر چیەکەن بۆ کارمەندانی گرێبەستی خۆمان ئەزانی دوو ئێمە جارێکەم شت ئێستا ئەنجومەنی ڕاژەوەمان دروست کردو لە حکومەتی هەرێم ئەنجومەنی ڕاژە متابعی ئەم
دامەزران و دروستکردن و تازە زیادکردنی میلاکاتواناکە بۆ گرێبەستەکان ئێمە دانیشتوین کۆبوونەوەمان کردووە خەریکیشین لەگەڵ ئەنجومەنی ڕاژە تەنسیقەکەین بۆ ئەوەی بزانین ئەوەی کە ممکنە بکرێ هەنێ حاڵەت هەیە ئێمە لە مناقەشاتی مەجلیسی پەرلەمانی عێراقە دەربازێ بێ یا دەرباز نابێ ئێمە داوای ڕقەمێکمان کردو بۆ ئەوەی کە بتوانین ڕقەمێک تعین کەین ئەم ڕقەمەمان داوا کردو لە عێراق بەڵام ڕقەمەکە من ناتوانم بۆ باسکەم چونکە ینی ینی نازانم لەسەر چ ڕقەمێک استقرارەکەین یا ئیتیفاقەکەین باردوو لامان ئەستوانی بە تەقریبی پێم بڵێ چەند هەزار ئێمە داوای 15,000 میلاکمان کردووە تێگەی چەنی سەرەگریە چەنی سەرناگرێ من ناتوانم ڕقەمی نهایی بێمە لە سەدەوەیەوە ئەمە مەسەر محاولەیەکی کەی محاولەیە کە ئێمە کردومانە بەلاشمانەوە گرنگە چونکە گرێبەست بە نەتیجە ئێستا بە عملی مۆزەفی حکومەتە بەڵام لە ڕێی حقوق و ئیمتیازات و دڵنیایی مۆزەفی گرێبەست لەناو هەرێم ینی نەوعێک ئاڵۆز و تێکەڵی تایە بە ئاسانی معالەجە ناکرێت مەسەلەن کە تۆ قرارێگەی ئەبێ قرارێکی جیاوازێ بێ بۆ سەحاب قرارێکی جیاوازێ بۆ بەلەدێ قرارێکی جیاوازێ بۆ کرکاری زراعی و گرێبەستی زراعی لە باقی وەزارەتەکانە ینی خصوصیاتەکان فەرقی هەیە مەسەن کە تۆ سا بۆ نمونە بە میسال کە تۆ قرارێگەڵی گرێبەستەکان کە مەدایبی لە بەلەدێ گرێبەستەکانی ئەو تایەتی عمری 65 ساڵە یەکسە قانون شوونی ناکە خەرقینا بەڵام ڕەنگە نسبەی حەدی عەلا بۆ نمونە نا زۆرن طبیعەتی مەسەن عەقدی بەلەدێ فەسلیە تۆ فەسلی چۆنەکەی بەدایمی لەگەڵ ئەوەی کە مەسەلەن ئێمە هەمانە گرێبەستە 10 ساڵە چۆن یەک معاملەیانەکەیت ڕاستە بەس خۆی کێشەی وەرحاصل کێشەی زۆر بەڵام ساڵ گرێبەست بوو بەدایمی ئەوە نەما ئەوە زانی چۆنە خۆی بەڕاستی ئەم حکومەتی هەرێمە لەم کابینانەی بەرەو پێشەوە بەرەو بەدواوە ئەوەی من پێم گەیشتە 2014 بۆ 8 بزانم لە ژێر حسارە ئەمە 350,000 کەسمان تعین کردووە حسارمان لەسەر بوو وای لێ هاتووە عێراق بە ئاسانی بیلاکی تازە لێمە قبوڵ ناکات چونکە بەپێی ڕێژەی دانیشتوان نسبەتی دامەزراوی ئێمە زۆرە تێگەی بەڵام لە ناو ئەنجومەنی وەزیران ئەتوانم قسە بێنەوە عەتف بە شێوەیەکی گشتی عەتف لەسەر مۆزۆی گرێبەست و وانەبێژ و ئەوانە هەیە کە مشکلەکان هەوڵ بێرە چارەسەر بکرێن باشە بەس من باوەڕم پێ بکە لە پەیجەکەم شەعردانم سەدان گرێبەست نامم بۆ نووسێڵە هەر کاتێ وەزیری دارایی و مقابلە کرد وەزیرەکانی تریش ها با بزانێ زۆر زانن هەر کەسە چێ بۆ لانەڵێ بە قورئان ناردوومانە بۆ کاگاوات و بزانێ وەڵڵای کاگاوات ئەزانە ئەنجا ئێستا قسەیەکی خۆشە پێیە بۆیان ئەزانی قسەی خۆش لەسەر باخەڵی و گیرفانی پڕاکرێ ئێستا وەزعی معاشات بە تەقریبی یعنی لێیان تەعینە کرێ بەس ڕێژەکە نازانی ئەزانی چۆن سیرکە نیەتەکە هەیە ئەوەی من حاڵی بوو لە ئەنجومەنی وەزیران نیەتەکە هەیە یەک شت هەیە وەزارەتی دارایی کێشەی موچە ئێستا بۆ بە کێشەیەکی مرکزی لە وەزارەتی دارایی بە تاقیتەنیا دەرچووە ئێستا مشکلی موچە لە هەرێم مشکلی هەموو مەجلیسی وزەرایە یعنی من بۆ نمونە ئێستا لەژێر شاشەکە ڕوودا و بنووسە وەزیری دارایی نیەت هەیە بۆ بە هەمیشەیکردنی گرێبەستەکان نیەت هەیە بۆ چارەسەرکردنی بە کێشەیە چونکە بە نەتیجە لە هەموو حاڵێکە کێشەی حکومەتە حکومەت دەبێ معالەجەی بکات چۆن معالەجە ئەیوانە بێژەکان ئەینەن شتە چکەوانە بێژەکان حقیقەتێکن واقعەکە هەیە زەرورن پێویستی پێیانە ژمارەیەکی گەورن تێگەی پێویستی پێیانە ئێمە هەفتەی پێشوو لەگەڵ وەزارەتی لەگەڵ وەزارەتی پەروەردە لەسەر مۆزوعی وانە بێژەکان کۆبوونەوەمان کردووە لیژان لە هەردوو لا دوژدەمان دروست کردووە گەشت نەچیە ئێستا قسە بۆ چاوەڕوانی نەتیجەی دوژنەکانەکەی بۆمان بێتەوە واش لە ئەنجومەنی وەزیران و ڕاستپێراوین کە نهایەت هەردوو وەزارەت ئەوەی کە دەرەنجامی ئیلوژنەکانیان بۆ بەرزکردن وایە بدێت یەکەمەکان خۆی قرارێکمان هەیە بە تەسەرسول دەستکرا بە دامەزرانیان ئەو تەسەرسولی کە پێشمە پێم وایە هەر بەردەوام ئەگەر وەزعەکە چاک ببێ کەس نامێنێ لە یەکەمەکان دانەمەزرابێ خۆی دەستی پێکردووە یعنی لەو بێ ئیمکانێتە دەستی پێکردو من لەو بڕوایم کەم بە وزۆی بجێ عێراق جێبەجێ بێ کێشەکانی زۆربیان هەر زۆر ئاسانترە بێ کاکە ئاوات بەرنمەیەکم کرد لە سلێمانی قەت لە دڵم دەرناچێ بۆ پێشمەرگەکانی شۆڕشی
ئەیلول و بۆ پێشمەرگە کۆنەکانی هەواڵی خۆت و بۆ بەرگری شارستانی و ئەوانە یەکێکیان هەستا وتی من ئەبێ 50,000 بخەمە سەر خانەنشینیەکەم ئینجایەک بەرمیل نەوتەکە خۆتەزانی کەمترینی ڕێژەی خانەنشینی لای خۆمان 220,000 لە بەغدا 400 بۆ 500,000 ئەمە یەکێک لە سەردەمی ڕەوانشاد نەوشیروان مستەفایشە لە گەرمەی بانگەشتانە ئێوە زۆر تەرکیستان لەسەرم چین و توێژانە بووە نەبوو ئێستا بۆ ئەمانە کە جاران گۆرانیەک هەبووی وت کوڕی کوردی وەزیرە بۆ گۆڕانخوازەکان کە ئەو پلانیان هەبووە کە ئێستا گۆڕانخوازێک وەزیری پارەکەی کووردا هیچیان بۆ ئۆکەی ئەزانی ئەم قەرارانە قەراری وەزیری مالیە نێبەتەریە ئەخرەزانم بەس ئەوەی من بزانم کاک مەسرور خاتری تۆی زۆر لە هەم وەزیرەکان لە کاک مەسرور ڕئیسی وزەرایە و مەسئولیەتی هەموو هەرێمەکە ڕاستەوخۆ لە ئەستۆی ئەوە و هەموو پێشمەرگە و غێری پێشمەرگە هەمووی هاوڵاتی و میلەتی خۆیەتی و تێگەی ئەوەی من بزانم عەتفی زۆر زۆری لەسەر پێشمەرگەیە بەڵام ئێستا من پێ بڵێم ئەتوانین مەسەرەن بۆ 50,000 تەقاعود یا 30,000 تەقاعود دووسەکەی بۆ کرێ بە 400 ئەوە ئەگەر بە ئیتیفاق لەگەڵ عێراق نەبێ هەرێم بە تاقی تەنیا پێی ناکرێ ئێمە بە حەزی من بێت لەو دڵنیایان بە حەزی مەجلیسی وزەرا بێت وەڵی حەزەکەین پێشمەرگە لە ڕیزی پێشەوە بێ لە هەموو ئیمتیازاتەکانی کێ بەس ئەمە یعنی شتێک هەرچەندە وەکووتم تۆ خۆت پێشمەرگی ڕۆژە ڕەشەکانیان فالیش یعنی پرسیارەکەم بە مزایدە وەرمەگرە بەڵام وڵی کاگاوات لە هیچ شوێنێکی دنیای شانیە زەلامێک تەقاعود ببێ هاو نیشتیمانی نیشتیمانێک بێ وڵاتێک بێ معاشەکەی بەرمی لە نەوت نەکە ئەزانی ئێمە بم بۆرەوە قسەیەکەم ئێمە مزایداکەین بەسەر یەکترێ بەخوا من سەری واقع تۆ حاڵی حەزر لە سایی مەکشوفی قسە بکەم لە سایی گەندەڵی و مەحسوبێت و حیزبایەتی کردن و ڕێژەی موچەخۆری تۆ گەیشتە ملیۆنێک و 250,000 باشە تۆ بە ئەرزی برای خۆم بکەم مەسەرەن تایەتی بە یەک کتاب 60,000 کەس 62,000 کەس تەقاعود بوو لە 14 بۆ 18 350,000 کەس تاعین بووە ئەم حکومەتە تۆ هەر بارێک کردو ئێستا گەیشتە مەرحەلەیەک ئەو مەرحەلەیە کە ئیمکانێتی وڵاتەکە تەمینیەوە ناکە ئەجینا پێم بڵێ حەقاڵم لە 100% حەقە ئێمە لەم وەفدانی کە چوونێتە بەغا لەگەڵ عێراق لە مفاوزاتی عین و ئەشتوانم بڵێم مەبدەئیەن قسەیەک کراوە کە لەو بڕوایم لە تۆزە جەوەکەی بینی عێراق و هەرێم هادئێتر بێتەوە سەر بگرێ ئێمە پێمانتون نەبێ معاملەی هاوتەمان بکەن لەگەڵ هەموو هاوڵاتیانی عێراقە پێشمەرگەکانی ئێمەش وەکو حەشدی شعبی وەکو عەسکەر معاملە بکەن تەقاعودەکانمان وەکو لایەوە بکەن چونکە فەرقی موچە لە هەر لە نسبەتێک لەناو تەقاعودی پێشمەرگایان نییە یعنی لە باقی تەقاعودەکانی ناو وڵاتی ئەمە و لەناو هەرێمەیە فەرق و جیاوازی هەیە لە بینی مامۆستاکانمان لە بینی مۆزەفەکانمان لە بینی پۆلیسەکانمان با بڵێن ئەم 16 تریلیۆنە کە فەرمووت ئینشاڵڵا لایەوە بڕاوەتەوە کە دێ زۆرێک لەم دەردانەمان چارەسەرەکە ئەیکات زای چۆن لە پێش هەموو شتێکەوە مەسەرەن زەخت لەسەر بودجەی گشتی کەمەکات و تا ڕادێک ئێستا ئێمە لە ساسە داهاتی ناو خۆمان بۆ نمونە چێ بۆ موچە لەو حاڵەتای لە ساپەنجایمان بۆ بێنێتەوە هەنی ئەم لە ساپەنجای ئەتوانێت ڕێگابان چاکە ئەتوانێت هەزار بجوڵێنێتەوە داهاتی ناوخۆش ئەگەر تەداولی پارە دروست بکرێ ئەمان دروست بکرێ استقرار دروست بکرێەوە بەرهێنان باوەڕم پێ بکە ئەو ساپەنجایی کە ئێستا ساپەنجایە لەمە بەدوا بە پێ ڕێکەوتنەکە ڕەنگە بەقەدر لە ساساکەی ئێستەی لێ بکەی توانی زیایی بە قسێکی خۆشیشی بۆ بکەم ئێستا حکوومەتی هەرێم بەو سیستمێکمانداناوە سیستمی کە FMS سیستمی لە ڕێگەی سیستمی ئەلکترۆنی و با بڵێین کۆنتترۆلی خەرجیەکان کراوە ئێمە وامان کردو خەرجی ناپێویست بەڕادەیە کە نامان تەخوارەوە تەسەوەر ناکەی بەو پارە
زۆری کە کەم بۆتەوە بەو کەمەی کە خەرج دەکەین خزمەتمان زۆر زیاتر پێشکەش کردو لەوە پێشێ ئەگەر ئەو زروفە بێتە پێشەوەی اتفاقی بودجەکە سەر بگرێ و بێتەوە لەو بڕوایم ئەو لە سا پەنجای داهاتی ناخۆکە ماوانە زۆر لە جاران زیاتر خزمەتی پێکەین. بەس حەز ناکەی یعنی حکوومەتتان ئەوەنە تەرشیق و ڕەشیق کردووە خەریکە بەدخۆراکە بێ یعنی زۆر گرتووی ئەزانکی ئەو لەوێت بە هاتبوو شتێک هاتوو بۆ موچە ئەو لەوێت بە موچێ پێشم وایە کەس لەسەرمە مناقەشە ناکە کە ئەبێ موچە بێت. ڕاستەوڵە باشە شتێکی تر هەیە ئەمیست لەگەڵ تا باسی بکەم ئەویش ئەوەیە بەڕاستی ئالیەت و میکانیزمی وەرگرتنی موچە لە وڵاتی ئێمەدا زۆر دواکەوتوانە خۆت بینیوتە کە یعنی خانە نشینین لە ژێر سێبەرێکی درەختا و ڕابکە هەتاو با لە تەپڵی سەری و یعنی ئێستا سەردەمی هۆشمەندی زیرەکە و سەردەمی ڤیزە کارت و آیپی و نەمانی کاشە بۆ ئەمە پلانتان چییە؟ ئێمە دەستمان پێکردو ڕەنگە بیست بێت ئێستا لە سلێمانی قاعدێکمان بۆ تەمزیاکردنی موچەی خانەنشین داناوە کە ئەو سەرێشە و مردن و هینەی کە جاران هەبوو ئەزێتە زۆری کە جاران هەبوو ئێستا لە بەشی هەرە زۆریبان نێشتووە لە هەولێری تەجروبێکمان تاقی کردەوە کە بە ئەلەکترۆنی و دەرگەی کارتەوە موچە تەوزیاکەین ئێستا لە ئەنجومەنی وەزیران خەریکی بەرنامەیەکن لەوە تەوقیع وا تەوەقوعەکەین لە ئەم ساڵات تەواو بێ یا لە خراپترین حاڵەتە لە کابینەی دەیەمە 100% جێبەجێ بێ ئێستا خەریکن بەرنامە ڕێزی بۆکەن بۆی هەمووی بێ بە ئەلەکترۆنی طبعاً ئەمە کێشەیەکی کەشمان هەیە لەگەڵ یا کێشەکانی وڵاتی ئێمە تەراکمی گەندەڵی و هین بووە لە ینی بوارێکی ژیان نییە مەشاکلی نەبێ یەکێ لە مشکلە گەورەکانی ئێمە ئەم ئیشەیە کە تۆڵی بە بانقەکرێ ئێمە نەوە قسوور بانقبانەیە لە هەرێم یەک بانقبانی سفەتی بانقی تیابێ تەنها یەک بانقیشە نیەتەوە بانقی تیابێ مەرسی ئیدارەیە هەبێ بۆ بانقە بێ مەرسی ئیدارەیە هەبێ بە ڕەسمالی هەبێ بێ ڕەبحی هەبێ تێکەی بانکمان نییە لە پەرلەمان هەمانە بەبێ ئەوەی هیچ جامێکی مەسەرەن لە بانقی مرکزی لە غێری بانقی مرکزی هیچ نەوە پشتیوانێکی عراقی ژوایە نەخێر ئێستا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە هەنگاوی یەکەم ئێمە جارێ ئاعتیمادەکەی بۆ پیاکەین ینی لەگەڵ عێراق ڕێکەوتوین کێمە فەرعێکی بانقی مرکزی تێرە بە ناوی بانقی نیشتیبان بانقی نیشتیبان بە تەنسیق لەگەڵ وەزارەتی دارایی ئیعادەی تەهیلی هەموو بانقەکانەکە ئەمە جیاوازی چییە بێ لەگەڵ لقی هەولێری بانکی لقی هەولێری بانکی ناوەندی و بانکە بازرگانیەکانی تر ئەم دوو بانقەتوانی بڵێ دوو بانقی حکومی بێمواسەفات وەکو پێم وتی نەمە دەسی ئیدارەیە هەیە نە ڕەسمالی چونکە بانق معاملەی شەریکەی بەبێ ڕەسمان ناتوانێت بێ بە بانق بەبێ متمانە لە بانقی مرکزی یا لە بانقێکی دایکانە با بڵێن ناتوانێت ئەو متمانەیە وەرگری ئەمە تەندروستە دوو بانقی هەرێم لە هەرێم نەخێر لەسەر ئەمەش دەبینیتە لە قانونە یەک بانقە هەنی لە قانونە ئەوەی کە قانونی وەزارەتی دارایی و هین تەصدیق کراوە لە 2010 یەک بانقە ناوی بانقی بازرگانەکان ئەمەش بەرهەمی ململانەیە بەدڵنیایی بەرهەمی ململانە باشە بانکەکانی حکوومەت لە عێراق زۆر قەرزیان خۆ داگات لێ حتا ئێستا گەشتەوەی بۆ سندوقی بۆ مەشارعی بۆ پرۆژەی وەبەرهێنانی گەورە بۆ پرۆژەی بچووک بۆ پرۆژەی مامناوەند قەرزی گەورە گچکە قەرزی عقاراتیان ئەی لێرە لە دوای ئەم ڕێکەوتنە ئەم پرۆسێسە دەست پێکات ئەگەر ئێستا ئەخیر شت بۆ بانقی نیشتیمان کتابێکی مەرسی وزەرا ماوە کە لە ئەمانەی مەرسی وزەرایە پێم وایە ئەویش خەریکی تەواو بوونە لە لای هەرێمەوە بانقەکە تەشکیل بووە ڕەسمانەکەی 250 ملیاری بۆ دانراوە پارەی کاشی بۆ تهدید کراوە ئەخیر ئیجازەکەی ماوە ینی ئیجازەکەی وەرگری ئەو پرۆسەی تەهیری بانقەکان و تەرشیق و ئاعتیماد پێیانیان دروستە پێ ئەو وەختەش سیر کە ئێستا من بۆم باس کردوتی بەمانە هیچ سفەتی بانقیەتیان یەک بانق وەختێک دەتوانێت قەرز باکە ڕەسماتی هەبێ ئێکە ڕەسمانی بۆچی بهینە عەرە بەڵێ فاقد و شەیء لا یعطی ئێستا هەندێک بنووکیش لە کوردستان تازە دروست بووە بە جێگەی ئومێدی خەڵک یعنی بانکە ئەهلیەکانیش ئەو تێبینێ و لەسەری هەیە هەر خۆی بانکە بازرگانیەکان ئەم قسەت بۆ هەموو بانکەکانە طبعا
ئەو تا بانقی ئەهلی دروست بێ و تا ینی بانک لە وڵاتەکە هەبێ و حرەکەتی مالی و ئەو سیستمی بانقی لە وڵاتەکە دروست بێ و ڕەبط بێ بە بانکانی دنیاوە هەمووی قازانجە بانکە دیجیتاڵیەکانی کە ئەکرێتەوە ئەوانە واتەوەقعەکەین ڕەنگە ساڵ نەبە بانکانی خۆشمان بکەین بە دیجیتال ڕەنگە ساڵ نەبا بێت یعنی ئەم پاشاگەردی بانکیە لە کوردستان قوبوڵ ناکرێتتر ئەتوانی لە حسابکەی لە هەنگاوەکانی هەنگاو گرنگەکانی چاکسازی بە ئیتیجاهی شەفافێت و بە ئیتیجاهی ئەمانە یەکیان چاکردی بانکانە کاگاوات لەو شتانەی کە بۆم دێ و بۆشت نووسراوە ئەوە دەرێنەرەکەشم پێمەڵە تخوا یەک دەقە کاگاوات من زۆر حەزم لە قاوەیە تۆ جوانیت برادەران ئەتوان بەبێ زەحمەت دوو قاوەمان بۆ بنێرن دەبەرەوەی بەخوا من زۆرم پێ و کەمیم دەرخستەوە هێشتا باسی سلێمانیم هەر لەگەڵ نەکردووی هێشتا باسی پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرنامەی کاری گۆڕانیش بوو ئەمانەمووی ماوە لەگەڵ مەمەنیتەوە بێتاقەت بووی تا تااقەتمە حاضر ئێدە باشە من لە خزمەتتام اینجا ئەوە بەڵەندەرەکان بەڵەندەر بەڕاستی پشتیشکا لەم قەیرادارایی زۆریان چاویان لە زاری بەڕێستا قسەیەکی خێر پێ بووان ئەمڕۆ نە بۆچی هەموو ژیانی خەڵکو و چە و هاوڵاتی و تعین و هەمووی علاقی بە ئیمکانیەتەوەی ئیمکانیتی حکوومەتی هەرێم آخر من تۆ زوو بیرتەچێ من ئێستا وا قسە و لەگەڵەکەم کە تۆ 16 تریلیۆنە پێ 16 تریلیۆنی پێ مەسەن قەرزی باس سیارەکانم بۆ ئەمڕۆ لێک مێرەوە سیرکە ئەمەی کە من بۆ باسەکەم من قسە ڕاستەکە پێڵم ئەزم نە ئاخر تۆ هەر زوو بیرتەچێ وازانی ئەمڕۆڵم من بۆ کاگاواتی وەزیری دوای ڕێکەوتنەکە ئەڵم کە 16 تریلیۆنتان سیرکە 16 تریلیۆن سلام عليك تريليونك هي جيبوا معاش هلا السلام عليك هل السلام عليك أي لا عليك السلام سنيرة لا عليك السلام أوصاك يتو تشني أتشيبو نفقاتي رأس مالي تشني أتشيبو نفقاتي حاكمة تشني أتشيل بو استثمار تيجي ما تو تقديرات ما رنا أقرب خوي برا العراق وماني حدودي 600 مليار وين ما بيت آخر أزانم بس سيرك أخو قەیناکە تۆ پیاوێکی پیاوانەی بەڵام خۆ بەڕاستی یەکشت پێ بڵام ئەمە پیاوەتی نییە حکوومەت لەگەڵیانەی کە هەز ناکەیەوە حکوومەتێکی قەرزکێرن برا ئەوە قەرزی خۆیانە لاتان دارم سەدی سەد خۆ منم جارێ لەگەڵ خۆمە قسەمان ناڕوە بەرەوەڵا قسەمانە ڕات چۆن قسەمان ناڕوە ئەزانی چی ئەمە لەو قورسانەیە کە هاتۆتە سەر شانی حکوومەتی هەرێم ئەو زروفەی کە پارە نەبووە دەستیان بردووە بۆ هەموو پارەی ناوبانق لا على تەعین لەو فتری پێشوە هەمویان تەوقعیان نەکردووە ئەم کێشێت توو لە خایێنێ لەبەرەوە دەستیان بردووە بۆ پارەی تەوفیر دەستیان بردووە بۆ پارەی شەریکات دەستیان بردووە بۆ هەموو نەوع پارەیە کە هەبوو بێ کاشەکەیان بردووە تەوقعیان کردو 2 مانگ 3 مانگ 4 مانگ حەل بێ باشە بەڵام هەمووی بەیەکەوە مێنەوە بەس خۆ پێم بڵێ ئەقساتێ واجبە لەسەر واجبە سیرکە واجبە لەسەر حکوومەت ئەبێ ئەمانە باتەوە قەرزە واجبە من ئەزانی بەتەمام ئەزانی چی من نامێ پێ بڵێم ئەم 16 تریلیۆنە تۆ حساب بکەی هەموو مانگێک لە عێراقەوە بە کاملی تەقسیمی کە مەسەن من تریلیۆنێک و 200 یا 300 یا 400 میلیۆنێت ئەمە ئەبێ بنەوە ئەگرە خەیاڵ بۆچی چونکە لەلایەک 12.67 پێڵێ باشە لەلایەک ئەوباتە سەر نەفقاتی ئیستیسماری بە جۆرەی چی بۆ سەرفەکە بە جۆرەی چەند محافەزەکەی عێراق لەوێت چەند ئینجاز بۆ بەپێ ئەوە بۆ سەرفەکە تێگەی لەبەرەوە ئێمە بە ڕقم 16ەکەمان هەیە نزیکی 3 تریلیۆنی بێ بە نەفقاتی ئیستیسماری باشە ئەم نەفقاتی ئیستیسماری چەندی بێت باشە ئەکرێ مەسەن ئێمە سیرکە من خۆم لەگەڵ بازرگانەکان دانیشتم و زۆر متعاتیفیشم لەگەڵ کەیسەکان بەڵام چارەسەرەکە خۆیان لە من باشتر ئەزانن ینی ئەزانن گرفتیان لەکوێیە ئەزان بەس بەخوا ئێستا ئومێدێکیان هەیە لە دوای ڕێکەوتنەکە ئەزانی بەڵام هەموو چین و توێژەکان ساڵی یەکەمی پێ بڵێ ئەمە تاقیقە بێ ڕەنگە زیارەوی تیا بێ بە حەزی من بێ باوەڕێ بێ ئەمڕۆ هەمویان بیتەوە
بۆچی بنوای سێرەکەم کە تۆ ئەمانە پارەکەیان وەرگتەوە ئەم پارێشە تۆ ناو وڵات ئەبێ بە خزمەتگوزاری ئەبێ بە ئەعمار ئەبێ بە پێشکەوتن هەمووی نا بەس هەر ڕێژەیەکی نسبیش بێ بۆیان دیاری ناکرێ با بێن ئینەکە دەرچێت بچین لە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران تەقییمێ بکەین زانین ئێمە لەوە چیمان پێکرێت پێ من لە جاتی ئەنجومەنی وەزیران ئەو قرارە بەم کە قرارەکە لای من نییە ناقەشەیەکەن خۆی دا ئەساسە قەراری مەجلیسی وزەرایەکەمەوە دیاتەوە لە ناخی خۆتانە وەکو حکوومەتی یاریمی کوردستان هەرچەندە وابزانام جەنابەت ئەوە تەزبیت کرد کە پارەی پاشەکەوتکرا و قەرزە بەڵێ وایە پێشووترەوە نەبوو کردتان بە قەرز لە بابی ئەماناتە دانرا بوو یەکێک لە ینی لە فەزلە گەورەکان بۆم حکوومەت ئاگەڕێتەوە ئەوەیە کە ئەمەی کرد بە قەرز لەسەر حکوومەت تەسبیتی کرد سەر لەسەر خۆی کردەوە بە قەرز بەس لەسەر خۆی کردەوە بە قەرز طبعا قەرزی بێنەوە نییە یا هەر ڕۆژێ وەرێگرنەوە هەرە بێ وەرگیرێتەوە هەرە بێ وەرگیرێتەوە یعنی ئەمە چەند کۆن بێ قابلی فەوتادیە وەکو پێشوو بووە ئەمانە دوای 10 ساڵ ئەبێتەوە بە حکوومەت سفرە بێتەوە تێگەی لەبەرەوە ئەتوانم بڵێم حکوومەت یاریێمە ڕێستێکی زۆر سەرڕاستانە و جوامێرانەی هەبوو زۆر لە قازانجی خەڵکەوە ئەمەی کرد بە ماڵ نەیت نهات خۆی لە مەسئولیتە بدزێتەوە بابەتێکی تر هەبوو حتا وەبزانم ئەمریکاش تەدەخولیتیاکرێویش مەسەلەی بە قاچاغبردن و تاڕوبی دۆلار بوو هەرێمی کوردستان و شوو دەواازەکانی ئێرەش تا ڕادێک تۆمەتبار کران و سۆدانیش لە دیدارێکی ڕووداودا تا ڕادێک ئاماژەی بەوە کرد قوربانی دەسەبم ئیشی تۆش نەبوو سپاس کاگاوەجان بژیت ئایا هەرێمی کوردستان دەواازەی بە قاچاغبردننی دۆلار بوو یا ئیتیهامەکراین زانی تۆ کەلیمەی بە قاچاغبردنەکە بەکارێنا یعنی بەبێ علمی حکوومەت و بەبێ علمی قانون و بەبێ ئەوانە کراوە ئەوەی ئێمە لە وەزارتی مالیە لەو ڕۆژەوە کە ئێمە ئیتفاقمان لەگەڵ عێراقیش و لەگەڵ بانقی مرکزی عێراقیە مەسەرن تا مەوزوعی بانقی نیشتیمان تەواو بێ هەتا ئیجازەی سەرافەش ناهێنێمە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو مەسەلەیە بکەین ینی هەتا دوکانی گۆڕینەوە و تحویلی دۆلار و ئەوانەشمان لەم کابینە ئێمە بۆ کەسمان نەکردو بۆچی بۆ ئەوی کۆنتترۆلی ئەو بکەینەوە مەجای تا بە قاچاغبردنی دۆلار و هینە لە لای ئێمە پێڕەو نەکرێ بەڵام لە هەموو وڵاتێکە قاچاقچی هەیە باشە بەس عێراق ینی چەند فەرم قاوەکە بخۆرەوە من قسەکەم درێژەکەمەوە عێراق چەندین دەواازەی فەرمی و نافەرمی هەیە چەند هێندەی هەرێمی کوردستان بۆ ئەبێ لەم سنوورە دیاری کراوەی هەرێمی کوردستان کە زۆر کەمە بەراورد بە عێراق ئەم هەموو قاچاغبردن و شتە لای ئێمە هەبێت ئەزانی کەلعادە هەموو شتێک لای خۆمان مبالغەی پێوەکرێن لە عێراق هەر بانقی گەورەی داسرا و لەسەر مستەوای عالم پێنج بانق داخرا و بلاکلیست کرا لەسەر چی لەسەر قاچاقچێتی تۆ لە حەزم کە 5 بانق چەند کەسی گەورەی ناو بانقی مرکزی و یا لە ناو حکوومەتیە لە خەڵکە متەنەفیزەکان لەسەر پارەی بردننی پارەی زەریبە و لەسەر چی و لەسەر چی ئەمانە محاسبە بکراوە ینی ئەوانەی لە تەقاریری ئەخبار و باسەکەی زیاد لە 100 ملیار دۆلار لە عێراق و چۆتە دەرەوە تێگەی من ئەمە بۆ ناڵم لە لای ئێمە شامی شەریفە طبعا لای ئێمەش خەڵکی هەیە نەفس نزم بوو یاساشکێن ئەمن بابەتشتانە بکە بەڵام وەکو حکوومەتی هەرێم وەکو شتێکی مرکزی حکوومەتی هەرێم لەو کارە بێبەریە وتت لە 2013 و تا 2018 350,000 کەس دامەزران و خانشین کران ئەتوان ئەمە بسەلمێنن چونکە ئەوەترێ 30,000 زۆرترین دامەزاندنیش لە کابینێ حەوتا بووە ئەزانی چۆن خۆی کابینە بە کابینە کردوێتی هەموو کابینەکان کردوێت بەڵام تۆ ئەوەی کە هەیە بە نەتیجە هاوڵاتی ئەم وڵاتێ و دامەزراوە یانیەوە هەر قسەیە مەرج نییە نەسەلمێن ئەزانی چۆن بە نەتیجە تۆ عەدەدی موچەخۆرەکانێ بە خاننشینەوە گەیشتۆ 1,200,000 و 200 ئەو کەسری کە جەناب بووت یعنی ئەمە واقعەکە سەلمێنراوە یا 30,000 نەسەلمێنراوە چۆن ئەمە
والحاصل إصابة بس نتيجة 30,000 نعم بس تقاعد بوونە کە 62,000 بێ کتاب باشە باسی مەسلەی قاچاغبردننی دۆلارمان کرد کەستان دەستگیر کردووە لە هەرێمی کوردستان کە یاری بەم بابەتە کردووە یا کەسانێک کە ئەوە ئیشی بە تایبەتی ئیشی ئاسایشە کەس گیراوە من معلوماتم نییە بەڕاستی بەڵام ئەوەی کە من ئاگادار بم ئاسایش حرەکەتی دۆلار و حواڵە بە وردی کۆنتترۆلیان کردبوو ئاگیان لێبوو بە ئاشکرا و بەهی کرد لەو بڕایانیم بەڵام ئەوەی برەزانم و دڵنیاشم ئاسایش بە دقت مراقەبیانەکە جا لەسەر ئەو هینە زۆر مقنع نەبوو بۆم ئەمەی 350,000ەکە زیاتر بە ئەڵەن بە لە جیاتی دانان بووە يعني کەسێک لە زانی تۆ تعددت الأسباب والموت واحد ئیتر بە لە جگەدانان بوو بێ بە تاعینکردن بوو بێ بە هەرچیەک بوو بێ بە نەتیجە ئێستا ئەو موچە خۆرە باشە حەزەکەی ئیسراحەتێکی دوای ئەمەوێ لەسەر کاری وەزارەتی دارایی و چاکسازیەکانی کابینەی نۆیەم قسە بکەین و بینەرانی بەڕێز بەڕاستی بۆ من فرسەتە بۆ خۆتان نەزان میوانەکەم لە چەند لایەنێکەوە بۆ من گرنگە یەک وەزیری داراییە دوو زۆربەی کات سەرۆکی وەفدەکان بووە بۆ مەسەلەی ڕێکەوتنی لەسەر بودجە بۆ تەشەنوجە دارایی و نەختینەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان و سەر بە پارتی وەکێتیژ نییە ئەزان مەبەستم چییە؟ یەکسەری هیوادارم مەبەستمەوە نییە پارتی وەکێتی خراپن و یەکسەری هەڵمەچن مەبەستم ئەوەیە بەردەوام ئەم ماوەیە مێشکمان پڕ بوو لەسەر ئەزمەی دارایی لە سلێمانی حکوومەتەڵێ دەسەخرێتە داهات ناگەڕێتەوە دەسەخرێتە پارەی بانقەکانەوە سلێمانی شەڵێ حکوومەت قەیران سلێمانی قەیرانی دارایی بۆ سلێمانی دروست کردووە حەساری لەسەر سلێمانی داناوە قەیرانی دارایی و نەختینەی بۆ سلێمانی دروست کردووە وەکو غەریب سەیری سلێمانیەکە بە بەشێکی غەریب لە خۆی ئەزانێت ئەجا کاگاوات هەم وەزیری داراییە هەم کە ئەڵەم نەیەکێتیە نەپارتیە ئەمەوێت دوای ئەم ناوبڕە لە زاری ئەمانەوە بزانم ئەم قەیرانەی شاری سلێمانی پەیوەستە بە چیەوە ئەگەڕێمەوە بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت کاگاوات ئەو بابەتانی کە هەتاوەکو ئێستا لەگەڵم مناقەشە کردووی کەمتر جەوهەری ئەدا و کاری وەزارەتەکەی خۆت بووە ئەمێ ئەم جارەیان تۆزە ڕاشکاوتر گفتوگۆت لەگەڵ بکەم بۆ نمونە ڕەئیەک هەیە هەندێک جار لۆجیکیشان پێیاڵەن وەزارەتی دارایی جگە لە قاسەیەک هیچی تر نییە ئەگەر پارە هەبوو خەرج دەکرێت ئەگەر نەبوو نییە ئایا وەزارەتی دارایی عێراقیش هەروایە ئایا ئەوانیش دوو لە ڕووی جەنابەت دوو لە ڕووی وەزارەتەکەت وەکو زەرنەقوتە دەمیان کردوێتەوە تەنیا بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان کە پارەی تێکرد هەیە و کە پارەی تێکرد نییە یا وەزارەتی دارایی و فاینانس زۆر جار پارە خوڵقێنە پارە هێنە جوڵە سازە خۆی ڕاستەکەی هەموو وەزارەتێکی مالیە ئەتوانی بڵێ ئەو سیفتەی تایە و تیاشیانە هەمیشە وەزارەتی مالیە لە مەسادیرەکانی داهاتەوە ئەگەر نەوتە ئەگەر زەریبەیە ئەگەر لە باقی وەزارەتەکانەوە پارەی بوێت پارەکە چێتە ڕقم حسابێکەوە ڕقم حسابەکە من پێ دەڵم واشەوانێ بۆچی پێ دەڵم ڕقم حسابەکە لە بانقایە پارەکەی وەزارەتی مالیە چێتە سەری
کە وەزارەتی مالیە تعاملەکە تا نەنیشتووە وەکو بازرگانێک قاسەکەی خۆی بکاتەوە لێوە تەوزیعیکە. وەزارەتی دارایی زیاتر تەنزیمی حرەکەتی مالیەکە لە ڕووی شکریات و لە ڕووی ڕۆتین و ڕێی قانون و لە ڕێگەی ڕێنمایی و ئەمانەوە جێبەجێەکە. وەکو تریش وەزارەتی مالیە عێراقیش ئاینەنیشەکات. وەزارەتی مالیە عێراق بێ لە بانقی مرکزی و پارەکەی بێتە بەردەست. پارەکەی بانقی مرکزی لەکوێوە چێت مەسەن لە فرۆشتینەوەتەوە بۆ نمونە چێتە سەری. بەڵام ئەگە مقارنەکە وابێ وەزارەتی مالی ئێمە وەکو وەزارەتی مالی عێراق نەخێت. بۆ وەزارەتی مالی عێراق لە حکوومەتێکە احتیاطی نەقدیەکەی لە 100 ملیار تێپەڕی. حکوومەتی هەرێم احتیاطی نەقدی هەیە نیەتی. ئەو احتیاطی نەقدی کە هەیەی حکوومەتە یا هی بانقە ناتوانانی پێی بڵێ بڵێ وەزارەتی مالی. چونکە بانق ئەوەی سیاسەتی مالی پێڕەوەکە بانقی مرکزیە. ینی مؤسسەیەکی ترە. وەکو تریش وەزارەتی مالی هەرێمیش لە وەزارەتی نەوتۆ پارەی بۆیە لە باقی وەزارەتەکانەوە پارەی بۆیە چێت سەر ڕقم حسابەکەی لەگەڵ بەغایە ئەوەیە کە ئێمە لە هەرێمنە احتیاطی نەقدیمانێن احتیاطی ئاڵتونمانێ. باشە بە ڕاشکاوی لە 4 ساڵی ڕابردوودا دیدگاتان بۆ دارایی و ئابووری کوردستان چی بووە؟ ئەوە 10 ساڵە ئەم وڵاتە بەبێ بودجە ئەڕوا بەڕێوە لە کاتێکە ئێوەی گۆڕانخوازان کە عوزوەیەکی کاریگەری گۆڕان بووی هەتاوەکو لە قۆناغی نهێنیە بوون ئەم دروشمانە خەڵک زۆر ڕووی تێکردن بۆی کە جێبەجێ بکەن. بۆ نمونە ئەگەر خەرجیتان زۆرتر بوو لە داهات چۆن کورتێنان پڕەکەنەوە. خۆیمە وڵاتی خۆمان نییە بچین قەرز بکەین. ئایا قەواڵەی دارایی بفرۆشین یا پارەی زیاتر چاپ بکەین؟ بم بوورە قسەیەکەم ئەم قسانە زیاتر لە کوردستان قسەی نەزەرین. ئێمە لە کوردستان محکومی ئەم ظروفە سیاسی و اقتصادی و مالی کە هین. لە کوردستان ئێمە لە ساڵی 2013 حسار لەسەر ئێرە هەیە. وەکو وەزارەتی دارایی لەم 4 ساڵێک هەیە حەزەکەم بزانی هەموو ساڵێک کە موعدی دانانی بودجە بۆ وەزارەتی دارایی ئیجراعاتەکەی کە لەسەر لە ئەستۆری وەزارەتی مالیە جێبەجێ کردو. کێ کەم تەرخەم بووە؟ مەسەلەی کەم تەرخەم نییە. مەسەلەی ئەو ڕێگرە منطقیانەی کە دروست بووە. وەکو چی؟ بۆ نمونە مەزەرێکی گرنگی داهاتی ئێمە عێراق. قەت ناتوانێت دڵنیابی عێراق چی داهاتی چی بۆ نێرێ. مەزدەرێکی کە داهاتی ئێمە مەسەلەن بۆ نمونە نەوت بوو. نەوتی ئێمە وەکو نەوتی عێراق نییە ڕقەمێکی بۆ دابنیت. تێگەی بۆ نموناڵی من نەوتە فرۆشم بەوەنە. ناتوانانی بکەی بۆچی چووکە تۆ چوتە ناو زمانی منزومەی بودجەی عێراق و لە زمانی منزومەی بودجەی عێراقە عێراق بۆ نمونە 60 دانابوو نەوتی تۆ بە 60 نافرۆشرا بەڵام عێراق لەسەر تۆ بە 60 حسابێ کرد. لەبەرەوە سعری حەقیقی نەوتی تۆ بە حیاتی لە ناو قانونی بودجەکەی تۆ دەرناکە. بێجگە لەوەش بەشێکی گەودەی ئاعتیمادی تۆ لەسەر داهاتی ناوخۆی داهاتی ناوخۆش ئەویش هەر ناتوانانی قەراری دەبێت ئەمڕۆ ئەم مانگە چەندم بووێت ئەو مانگەی کە چەندم بووێت ئەم مانگە سیازە بەدەرە ئەو مانگەیان جەژنە ئەو مانگەیان ئەوەیە ئەو مانگەیان لەبەرەوە هەنێک کێشەی منطقی هەیە لەبەردەبیەوە. کاگاوات پرسیارێکی ترت لێ بکەم مەسەلەن ئەو کاتی کە تۆ هاوڕەکانە بە چیای سەگرمە و گەرمیانەوە بوون لە ناو زەیتونەکانە خۆتان شاردبووە لە ترسی تۆپ و تارە و ڕاوە دوونانی بەعسی خەڵک لەم هەولێرە کوڕەکەی ئەعدامە کرا لە سلێمانی کوڕەکەی گول لە بارانە کرا ئەیوو بە قوربانی خاکی کوردستان و سربەخۆی کوردستان و بە قوربانی ڕۆحی پێشمەرگە بەژن زراوەکانمان بێ. چی وای کرد کە ئەم میلەتە بەش کاکە نیوەی کاکە ڕبعێکی کاکە لە 100 دەی کە بەخوا ڕەنگە لە 175 بێ چی وای کرد کە بڵێ با پارەی کوردستان و نەوتی کوردستان لە بەردەستی بەغایە بە لە بەردەستی کورد خۆیانە بێ بۆ کورد گەیشتەوە باوەڕە؟ ینی سەبەبی ئەوڵ و ئەخیری فەساد ینی بەبێ تەرەدوت دەرسمان لێ وەرگرتووە هەر بەردەوامێن. من خۆم ناتوانم بڵێم دەرسمان لێ وەرگرتو. بۆچی؟ چونکە کە من سراعاتی سیاسی و خلافاتی سیاسیە بینم مستەوایەکی نزوجی سیاسی بەنسبە بۆ کورد لە لای من حاضر نییە. من چاوەڕوانیەوە مەکرد لەم هەموو تەرجوبە ناخۆشی کە هەیە کوردی پیاتێ پڕیەوە ئێستا
نخبەی سیاسی کورد زۆر زۆر لەمەی ئێستا هەیە پێشکەوتوتر بێت. سەیریکە من ئەم نوع پرسیارانم جا- بۆزە پێیان خۆش نییە بە ئەم جا پرسیارە تۆ بە قسەکە بۆ تەواوکەم. ئەمە بەشێکی کە ئەو خطابە سیاسی کە ئێستا لە ناو میدیا و لە سۆسیال میدیا و لە هەمووی ئەڕوە باشە تۆ بڕۆ مەفاهیمی نیشتیمانی و نەتەوەی واز دێنەوە تێگەی هەمووی تەرکیزی کردو سەر ژیانی ڕۆژانە کە تەرکیزەوە سەر ژیانی ڕۆژانە ئەسڵی کێشەکانی خۆی کە کێشەی نەتەوەی هەیە کێشەی نیشتیمانی هەیە کێشەی ئەرزی هەیە ئەمانە لە لای لە سانەوی شانەماوە بۆچی لە بابی مزایدەی سیاسی و لە بابی پۆپۆلیستی و لەمانەیە وای لێ هاتووە بە هەموو قیمەتێک تۆ مقابلەکەی خۆ دەشکێنی. پرسیارێکی تر سەرۆک بارزانی و سەرۆک تاڵەبانی و کاگنەوە شیروان نەهیان لە شەڕی ناوخۆ کرد لە دوای ئیتیفاقی واشنگتن و معقولە ئێستا ئێمە دابنیشین بە دیار شەڕی کوڕەکانیانەوە ئێستا ئەگەر ئێستا ئەردۆگان ئابێ یا ئایەتوڵڵا سیستانی بانگیان بکە هەردووکیان ناچن ئەی پرسیارێک لە جەناب دەکەم وەکو وەزیرێکی کورد معقولە ئاوا بایکۆتی یەکتر بکەن ئەمە خۆیان باجەکەیە دەن یا کورد باجەکەیەدا. من ڕێی خۆم بە سەریحی وتووە لە لای هەردوو لاوتووە من خۆم بە ئێمەش ئەزانێکی ڕێی من وایە کە تەبایی پێش هەموو شتێک یەکڕێزی پێش هەموو شتێک چونکە یەکڕێز نەبیت ئێستا مەسەن ئەم حکوومەتە شعاری یا بەرنامەی چاکسازی هەڵگرتووە بە یەکگرتووی نەبی ناتوانانی چاکسازی بکەی ئەچی لە عێراق مفاوزاتەکە یەکگرتوو نەبی ئەو مەکاسیبانی کە دەست دەکەوێت وەکو خۆی دەسێ ناکە چونکە تۆ لە مووقفی قوتەوە ناچیت بە زایفیەکی تێ بەردەستیوە یعنی بەداخەوە بەعزەجارێ من خۆم لەمایە ڕەشبینە بم تێگەی بۆشم نادۆزرێتە بۆم حەل ناکرێ ئەم سەبەبە چییە ئەم هەموو تەرجوبەیە ینی سەر لە تەمەنی ئێمە حساب کە لە ساڵی 76 حساب بکەی بۆ ئێستا چەند ساڵە تێگەی لەم چەند ساڵ ئێمە تەرجوبەمان وەرنەگرت لە دوای ڕاپەڕینەوە لە 92 مە حکوومەتمان دروست کردووە حکوومەت تا ئەمڕۆ ئێستا ئەم حکوومەتەیە کە لە مستەوای تمۆحی من و تۆیە نەخێت من هەموو کاکە گەورەکانی وڵاتم بینیوە کاک مەسرور ڕازی نییە کاک مەسعود ڕازی نییە کاک بافڵە ڕازی نییە کاک قوبادە ڕازی نییە کاکەکانی یەکگرتو و کاکەکانی گۆڕان کاکەکانی کەس ڕازی نییە کەس هەمووی لە زەدی فەساد قساکە هەمووی بۆ یەکڕێزی قساکە لەسەرەکەیتە سەر ئەفعال بەداخۆکەمە. باشە بابینەوە سەر وەزارەتەکەی خۆت تا ئێستا چیت کردووە لە وەزارەتی دارایی بۆ کۆنتڕۆڵکردنی داهات کە لێی نیگەرانی ئەی چیتان کردووە بۆ زیادکردنی داهاتی ناوخۆ ساڵی 2021 داهاتی مانگانەیان ساڵانە چەند بوو 2022 بوو بە چەند ئێستا چەندە؟ ئێمە ئیشمان کردو بۆ زیادکردنی داهات و بە فعلیش کردومان سەرباری ئەو مەشاکیلە سیاسیانەی کە هەیە ئەداری تورکیا و غێری تورکیا و ئێران و مەشاکلی لەگەڵ عێراق و منافەسەی گومرگەکانی سنووری سلەیمانی و منافەسەی ئەو منافەسانەی کە هەیە بە شێوەیەکی گشتی لەسەر دەواازەکان بەسەرەوانە ئێمە ئیشمان کردو و توانی ئیشمانە داهات طبعا قەزم بە تاقیتیان لە وەزارەتی مالیە نیە وەکو حکوومەت ئێمە توانیمانە داهات زیاکەین. باش ئێمە لە داهاتی ئێمە لە نیهایەتی 2019 3 تریلیۆن و 800 کەسرێک بوو لە 22 گەشتوتە 4 تریلیۆن و 787 ینی نزیکی 1 تریلیۆن لە مەسافەی 3 ساڵە زیایی کردو 2 ساڵ و نیو 3 ساڵە ئێمە توانیمانە داهات زیاکەین و یەکێک لەو سەبانی کە ئێمە توانیمانە 22 مانگ موچە بین بە بەردەوامی بە کامیلی بین هی چییە سەبەبێکی گرنگی ئەوەی کە ئێمە داهاتی ناوخۆمان زیا کردو. باشە بەس داهاتی ناوخۆش کە زیامان کردووە ینی هەوڵمان ناوە کۆنتترۆلی دەواازەکان بکەین تا ڕادەیەکی باش دەواازەکانمان کۆنتترۆل کردو گومرگەکانمان کۆنتترۆل کردو ئێستا هەموو دەواازەکانی ئێمە لە ڕێگەی کامێراوە ڕفتە بە بەڕێوەری گشتی ئەگامان لە هەموو حرەکەتەکەی 24 ساعتە حرەکەتی هەردوو دی لەم دیوە چێتە و دیلۆ دیوە چێتەوە دی داهاتەکان کۆنتترۆل بە یەکسەر چێتە سەر ڕقم حساب و ڕقم حسابێتە لەسەر حسابی وەزارەتی دارایی
مەسەرەن دایرەیەکمان دروستکرد ناوی چاودێری گومەریە کە پێشتر نەبووە تەفعیلمان کردو دروستمان کردوەوە تەنزیمی زەریبەمان کردووە ینی دەستکاری زەریبەمان نەکردووە بە نسبەت یا بە هیچ نەوەیەک بەڵام ئالێتی وەرگرتنی زەریبەمان چاک کردووە هی ڕەسممان چاک کردووە طبعاً وڵاتەکەی ئێمە ئەگەر بەباشی کۆنتترۆل کرێ بۆ ئەسراتەکانی کۆمپیوتەرایز بکرێ بە دیجیتال بکرێ بەشێک لەم ڕۆتین و ئەمانە عیلاج بکرێ طبعاً لەگەڵ ئەوە حەجمی فەساد کەمە بێت حەجمی بە هەدەردان کەمە بێت حەجمی مخالفەی قانونی ئەمانە کەمە بێت داهاتی ناوخۆ زۆر بەرزە بێتەوە توانی داهاتی ناوخۆ ساکە وای لێ بێت نەبی بە يعني اقتصادێکی ڕێعی نەبی فقط لەسەر یەک مەصدەر بێت کە نەوتە بۆ نمونە جەوهری مەسەلەکە ئەبێ لەوە دەرچیت ئەمە بەڕاستی خەباتیەوێت ینی چاکسازی خەباتە کاروانێک کاکەوێتە ڕێ تێگەی ئەم کاروانە بەداخەوە لە کوردستان دژمنی زۆرە باشە ئێوە ئەندامی ئەنجومەنی نەوت و غازن ئاگاتان لە خەرجی کۆمپانیا نەوتیەکان هەیە خەرجی کۆمپانیا نەوتەکان بۆ سێغەی کە لە ڕێگەی دیلۆیتەوە هەموو مانگێک تەدقیقە کرێ و ساڵی پاریش هەمووی ڕقابەی مالی خۆمان و عێراقیش تەدقیقی کردووە ئەو داتا معلوماتانێک کە ئێستا هەیە و لە بەردەستی عێراق و لە بەردەستی هەموو لایەکە داهاتی نەوت لای ئێوەیە ئێوە هەر ئاگاتان لەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکانتان ناتێ ئێمە سامانە سروشتەکان ئەم شتانەی لێ دەرەکە باقیاتەکەی نێرە بۆ ئێمە کە لە حدودی 446 شتێکی وایەتی کۆستری کەفەری ئەو پارەی سەرف کراوە بۆ دۆزینەوە ئەمە ماگانە لی ئێرێتەوە بە شەریکات کولفەی ئینتاجی لێ دەرەکات عقودی خەدەمات پارەی ئەوانەی لێ دەرەکە ئەو قەرزانەی لەسەری کراوە ئەوانەی لێ ڕات کولفەی نەقلی لێ دەرەکات کاش فرۆشتان کۆمپانیێکی دەڵاڵی ئەی فرۆش وەختی خۆی کابراایکی پاکستانی بوو دوایی کابرای پاکستانی دوورخرایەوە کۆمپانیە گەسا ئەو ئیشاکە ینی ئەم پارانەی لێڕواوە ئێمەێتەوە ماگانە ئێمە بە صافی 500 میلیۆن دلارێتە ئێمە تەبان پێشەم کابینێ ئەم پارانە بەم شکڵە بە هیچ نەوەیەک ناتوتە وەزارەتی مالی ینی ناتوتە وەزارەتی مالیە ئەو 500 میلیۆنی دەمێنێتەوە بە صافی ئەو پارەی کە ئەمایە بۆ بووچە مەسەرەن لە سەردەمای کاگاشتێ ئێمە مانگی وابوو 150مان بۆ هات 200مان بۆ هات کەمترمان بۆ هات زیاترمان بۆ هات ئێستا مانگایە تا ئەم کێشەیە هەموو مانگەگەمە 500 میلیۆنمان بۆ باشە وەکو ئەندامێکی ئەنجومەنی نەوت و غاز لە ڕقەمەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان ڕازیت ینی ئەزانی ئیشەکە ئیشی ڕقابەی مالیە ئیشی ئێمە نیە کە ڕقابەی مالی ڕازی بێ و کە دیلۆیت داتاکانی ئەلان کە عێراق پێ ڕازی بێ و سەمۆ پێ ڕازی بێ ینی هیچ هینێکی نامێنێ من پێ بڵێ ڕاستە لەگەڵی میا لەگەڵی نیم باشە تا ئێستا چیت کردووە لە وەزارەتی دارایی بۆ کۆنتترۆلکردنی داهات ئاگات لە هەموو جمو جۆڵی ناوچە سنووریەکان هەیە ئەزانی من بۆم باس کردی وتم ئێمە جارێ ئەو عقدانی کە هەبوو لە مەرزەکان ئێمە مراجعی هەمووی کراوەتەوە ئەنجومەنی وەزیرانەوە جاریش کە وەزارەتی مالیە عقدی تازایان بۆ کردەوە کە هەمووی حسەی وەزارەتی مالیە زیاکراوە وەکو بۆشم باس کردی لە ڕێگەی سیستمی کامێرا و لەوانەوە ئێمە ئاگاداری لە حرەکەت دەکەین تەمان ئێمە حرەکەکەت ئاگالەیە ڕقەمەکانیش ئەو حرەکەتەکە لە ڕێگەی بەڕێوەبەری گشتی گوبرگەوە ئێمە کۆنتترۆل لە ئێمە بۆچی طبعاً ئێمە دایرێکمان بەڕێوەبەراتێکمانی بەڕێوەبەرەتی گشتی گومرجی پێڵێن بەڕێوەبەراتی گشتی ئەگەر هەر مخالفەیەک هەر شتێک تەجاوزێک لە شوێنێک بینێ بە ئێماڵێ ئێمە عادەتەن تەدەخولەکەین و ئیجراعاتیشمان کردووە ئەگەر مخالفەمان مدیرمان لا بردووە مدیری دەروازەمان گۆڕی وە خەڵکمان ناوە بە محکەمە ینی چەند کەیس خەڵکمان بەڤەرتی لۆگرتووی ئەومانە بە محکەمە خەڵکمان نەقڵ کردووە وەلحەسڵ ئەو ئیجراعاتانی کە پێویستیش بکراوە باشە ڕۆژانە بازرگانان قساکەن لە ڕوودا و خۆتی بینی ئەڵێن ئەو ڕێوشێنانەی لە دەواازەکانی باشماخ و پەرستخانە گیرێنە بەر زۆر زیاترن لە دەواازەکانی دیکە
ئەم قسەیە بازرگانانی ڕۆژهەڵاتی کوردستانیش هەروەهاڵن ڕاستە و لە هەمان کاتدا بۆچی ئەم جیاوازی یعنی دەواازە سنووریەکانی سنووری سلێمانی و دهۆک و هەولێر وەک یەک لە کۆنتترۆلیەوەدان ئێمە لە ئەگەر ڕسم بێ هەمووی وەکو یەک ڕسم دانرا ئەگەر بۆ نمونە ڕسمی کۆڵەتی کۆنتترۆڵە ئەگەر هی قەپانە ئەگەر هی تاقیمە عادەتەن هەمووی وەکو یەک وایە ئەگەر لە شوێنێک مخالەفە هەبێ ئێمە شتێکی مەلبوسمان پێ نەگەیشت و چکە گەر شتی وا مەلبوس هەبێ مەجراتی لەسەرەکەین بە دڵنیایی ینی لەو ئالێتەوە گلەیت ئەزای چی ئێمە ڕازی نین لە دەواازێ معاملەیەکە بێ لە دەواازەیەکی کە معاملەیەکی ترابێ لێرە شتێک زیابێ لێ شتێکی لە فترێکە لەو پێش هەنێ مخالەفات لای کۆڵەتی کۆنتترۆل هەبوو بۆ نمونە بازرگانەکان لەگەڵ منی شاباسییان کردەوە بۆ میسال سێوی هێناوە بۆ میسال ئەمە سێوی سوورە فەحسێکی لێ سەگەمایان زەردەسێکی لێ سەگەمایان سەوزێکی سەنگ ئێمە ئەوانەمان نەهێشتەوەیمان تەوحید کرد بەڵام ئێستش جیاوازی هەیە بۆ نمونە هەندێک لە کۆمپانیەکان نووسیویانە ئەڵێ بۆ نمونە ئێستا گومرگ لە ئیبراهیم خەلیل بە دۆلارە لە فڕۆکەخانەی هەولێر بە دۆلارە ڕاستە بەڵام لە سلێمانی وانە ڕاستە ئەزانی وەکو ئرسێکی لێ هاتووە وەکو عرفێکی فاسدی لێ هاتووە ئاخرقینا بە سلێمانی بە قرارەکەتەوە پەیوەست بوو ئیبراهیم خەلیل پەیوەست نەبوو اینجا تۆ دۆلارەکەشە تەحدید کردەوە بە 130 جەنابەت وانە سیرکە بە قانون بێ هەمووی عێراقی بێ بە قانون بێ ئەگەر لایەک جێبەجێ نەکرد بێ ڕاستە قازانجی حکوومەتە دۆلارەکە قازانجی حکوومەتە بەڵام وەکو قانون نییە ئەوێ ڕاستکرێتەوە ئێستا ئەوەی سلێمانی غەڵەتەیەوەی ئیبراهیم خەلیل مەبەست سلێمانی پەروەردخان تعلیماتێکمانەیە وەرگرتنی ڕسم بە دیناری عێراقی شتێکی تر لەسەر فەرمانبەران بەسەر ماتێپەڕیەوە تا ئێستا 110,000 فەرمانبەر و موچەخۆر لە سلێمانی موچەی مانگی سیان وەرنەگرتووە 11 ملیار دینار کورتێنان هەیە لە موچەی سلێمانی ئەمە بۆ هەنێ ئەسبابی ذاتی هەیە هەنێ ئەسبابی مۆزوعی بابەتەکان چین و خودیەکان بابەتەکان سلێمانی یەک حدودی هەیە لەگەڵ ئێران ئەمانی کە سێ حدودیان هەیە شارەکانی تر سەبەبێکی تریان تیجارەتی سین لەگەڵ ئێران و ترانزیێتەکەی کە هاهات لەژێر زەختی حساری ئەمریکا کەمتر بۆ تۆ بێتی جای ئێران ناچێتە بەندەر عەباس و لێەوە بێتەوە یەکسەر چێتەوە قەسر و لەوم قەسرەوە یێتەوە ناو عێراق ئەمە کاریگەریی ڕاستەوە خۆی سەبەبێکی تر مەرزەکانی عێراق نزیکن لە مەرزەکانی هەرێمەوە لە پەرێزخان و مەرزی منزریە 20 دقایان بین لە لای ئێمە ڕسم بەپی ئەوەی عێراق دایناوە بە مەزبوطی وەرەگیری کۆنتترۆلەکە بە مەجای قاچاقچێتێکە زۆر تقریبا لە پەرێزخان هەر نەمانێشتوە لەوێ بەڕڵایە لەکوێ بەڕڵایە لە منزیرێ بەرەو خوال جارێکی شەلو برادرای لە سەدرەکان بۆ ئێمەی باس کرد وتی لای ئێوە ئەگە گلەیتان لە حیزب بێت لە لای ئێمە گەیشتە عشار لەلایەوە کێشە ئەوەش خۆی منافەسێکی بۆ ئەمە دروست کردووە اینجا زروفی ذاتی شێ بەڕاستی زروفی ذاتی لەوانەی کە هەیە بۆ نمونە لە 100% ناتوانم بڵێم هەموو مەرزەکان کۆنتترۆل ئێستا ناتوانم پێ بڵێم پەرێزخان لە 100% کۆنتترۆل بەڵام ڕەنگە مەسەلەن ئێستا باشماغات بێتە لە 80 90 تێگەی بەڵام لە 100% ئەویش کاریگەریەکی تری لەسەر زروفی ذاتی لەسەر زروفی ذاتی تعاملی مەفرەزەک هین لەوێ لجانی قایم قامێت هەیە لجانی تەندروستی هەیە زراعە ئەمانە زەختیان زۆر من ئەمە قسانی کە بۆ دەکەم قسەی بازرگانەکان بەس خۆیان لەحظە گەر تەشریف فەرمووی بۆ زانیاری خۆم بۆ بینەرەکانیشم چه مەرزێ لەلایەن وەزارەتی داراییەوە لە 100% کۆنتترۆڵە
چه دەواازێکی نێودوڵەتی کوێ لە ١هشتا کوێ هیچ کۆنتترۆل نیە ئەزانی چی ئەو ئێمە ئەوەی کە من پێ دەڵێم ئێستا خۆی بۆ خۆی ئەگەر ئێمە وامان لێ هات بێ لە مەرزەکانی ئێمە کە بەرەڵا بوون هاتوێتێنە لەسەر دەسانەوە کۆنتترۆل بێ ینی خۆی بۆ خۆی ئینجازێکی گەوری لەبەرەوە پێویست بە دروستکردنی حساسیات و ناوی بڕوانەکەم پێویستکا بوو ناوهێنانە ئەوەی کە گرنگ بێ ینی ئەو معاملێش کە هەنێک لەوانە کە هەیە مەسەن زیارڕەویت وەزیفەکەی خۆیەکە بەڵام نابێت زیارڕەوی بکە تێگەی ئەتوانم بڵێم لەو فتری پێشەوە کە منە چوومە سلێمانی کاربەدەستانی سلێمانی بۆ بەنسبەوە هاوکار بوون زۆر هەنێکمان لەو شتانە ڕاست کردەوە ینی هەن ئیجراتمان کرد بە یەکەوە کە ئێمە توانیمان داهاتی بە فەرۆزخان زیاکەی ئێستا ئێمە داهاتی فەرۆزخانمان زیایی کردو نەکەمینێ کردو بەشێکی کەشیان لەوانەی هەر باز ظروفی موزوعی بۆ باس بکەم ترانزیتێکی زۆر لە باشماخەوە هات ئەو ترانزیتەر لە 150 تقریبان گواستراوەتەوە ئێران مەرزی حاجۆمرانی کردەوە بە ترانزیت لە 150 لەبەر دووری مەسافە و ئەوانە نەقل بۆ هەیە ئەم کێشانە هەیە وەحاصل ئەم کێشانەوەی کردو کە زۆرتر لەواتە پەروەسخانە بەدڵ بێ پەیوەندی بەوە هەیە کە مدیرەکەی گۆڕانە نەخێر مدیری گۆمرگی باشماخی ژوور گۆڕانە علاقەی بۆ نییە طبیعەتی جوغرافیەکەی طبیعەتی بیئەسیاسیەکەی التیزاماتەکەی کە هەیە دەرەجەی هاوکاریکردنی دەسەڵات لەوێ لەگەڵ ئێمە ینی هەموو ئەوانە تەحکومەکە چووکە ینی بەڕاستی من جوودی ئەو برادرانی سلەیمانی ناتوانم بە نادیدە بگرم ینی لەگەڵ ئێمە هاوکاریان کردووە بە حقت لەو ئەو فتری کەم نەچوومە سلێمانی کاک بافڵ لە سەر من هات بۆ سەرخەت کاقوبەر لەگەڵ ئێمە هات بۆ سەرخەت کاریگەریشان هەبوو جەنابی وەزیر لەوەتی وەزارەتی دارایی هەیە باج لای پارتی و گۆمرگ لای یەکێتیە کێشەکانی وەزارەتەکەت بە دیاریکراوی زیاتر لە کام باڵی وەزارەتەکەتە باج یان گۆمرگ ئایا چیشتان کردو بۆی داهاتی گۆمرگ زیاب بکەن ئەزانی ئێمە بۆ نمونە ئەتوانم بڵم یەکێ لەو شتانی کە کردمان لە مۆزۆی گۆمرگا قۆرغکاریمان نێشت یعنی ئێستا قۆرغکاریمان ئەتوانم بڵم لە 180 هێشتووە تێگەی هەنە ئیجراعات هەبوو جاران پێویستیە کرد بە ئاسایش ئێستا تا ڕادێک ئەوانە هەنێ موافقەتی ئاسایشێ پێ ئەوانەشمان واز لێهێناوە لەسەر مۆزوعی زەریبە وەکو من لە پێشتریش باسم کردێ مە ئالێتی وەرگرتنی زەریبەمان دەستکاری کردووە هەر بۆ خۆشیش میسارێک بووین بۆ زۆر باسیەوەکەن وەزارەتی دارایی زەریبەی زیا کرد و وای کرد و وای کرد طبعا ئەسڵ ئەساسی نیە چونکە هیچ کەسێک نیە هیچ دەسەڵاتێک لەم حکوومەتیانە بتوانێت دەستکاری زەریبە بکە بە بێقانون وەزیری تەندروستی لەو شوێنەی جەناب تا دانیشتە بووتم دەرمان بۆ ئاگران بووە وتی وەزارەتی دارایی لای ئەوانە مەسەلەی ڕسومات و گومرگ خۆ من زام نەکردم ئەزای ڕسمی گۆمرگی جارێ تعریفە لەسەر دەرمان وەزارەتی دارایی داینانێ یەک هینا عێراق دایانێ نەک وەزارەتی دارایی نیە هەر ئێمە نین عێراق دایانێ هەرچی ڕسمی ئێمە هەیە هەرچی ڕسمی گومرگی هەیە بە پێی تعریفەکەی عێراقەکرێ بۆ علمی جەنابە من لاشم سێرەکە دکتۆر وا قسەی کردبێ ئەوەی کە لەسەر زەریبە بنەر مفارقات ئێمە لە 180 زەریبە لە 1000 گەورە باش دەرهەسەکەی لە 180 لە 120 لە 2 ملیۆن کەس دەرسەکەی ئەمەی کە کاسبکار و وەری کاسبکارەوە بۆچی چووکە بەشی زۆری بەشی مەسەرەن هیچیان بۆ نووسی بوومە بوو کوڕەکان مەسەرەن لەسەر زەریبە کۆمپانیامان هەیە 20 ملیارد دینا زەریبەیەوە دایرەی زەریبەمان هەیە 100,000 پیشەوەری تایە 20 ملیاریەوە تا تۆ بزانە لەکە چۆن مبالغەی زۆر لەسەر مۆزوعی باجەکری بەسەرم باج وە باسەکەن زیاد کراوە مەسەن پیشەوەرمان هەیە مەشمولە کە لیجانەکانە چەند مەشمولە مەسەن 10 ساڵە باجی نەیەوە کە کۆ بێتەوە لە باجەکان زیاکرد
تۆ ناشتوانی عفویکی ئێمە کردومانە بە سیاسەتی وەزارەتی مالیە لە مۆزوعی باجە بۆی خەڵک فێری باژدار و تەرجیعیکەن باج بە لەو ڕۆژەوەی ئێمە باشەرتمان کردو هەر کەسێک غەرامەی باجی هاتبێتە سەر ئێمە عەفومان کردو تر گەورە باشدەر بێ پیشەوەر بێ هەر کەسێک بێ ئەڵەن لەگەڵ گەورە بازدەر حکوومەت دڵی باشترە لە نەخێر نەخێر ئێمە لەسەر زەریبەی عەرەسە زۆرترین تەسهیلاتمان بۆ خەڵک کردووە لەسەر ئەو زەریبانی کە تەراکمی کردووە هی 5 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵ لەوانەیە پێشی ئەوەی کە غەرامەی هاتووەتە سەر عادەتەن بە مطلقی هەر کەسێک هاتبێ عەفومان کرد بەس جەنابی وەزیر من وەڵامەکەم دەست نەکەوانی موچیان وەرنەگرتووە کەی وەریاگرن و بۆ وەریان ئەمە داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆ لەو سنوورە دابەزی داهاتی ناوخۆ ئەسبابەکانێتی کرد مثلا آخر بە پێی ئەم لۆجیکە ببوورە آخر 90 ملیار زۆرە بە پێی ئەم منطقەت کە دادناوە لەسەر سلێمانی ئەو 9 ملیارە ڕازنیە چۆن ڕازن ئەو 9 ملیارە طبعا ئەو کاکەی باقی ناوەندی هەرێم سلێمانی هەنێک لە خۆمەوە نەمێناوە ئەرزی برایەوەی خۆم بکەم ئێمە میزانی مراجعەمانەیە میزانی مراجعی ئێمە ڕقمێک بێ ماڵێ ئەوەی ئەو لە شەفافیتەوە لە ئەرزەکە شتێکی تر لە لای ئێمە ئەو مانگانە لەم 3 مانگایە لە معدەلە 100 ملیاری هەیە لە معدەلە داهاتی ناخۆ 100 ملیاری هەیە عادەتەن لە بینی لە ساعت 12-15 چەکە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەو ڕقمەیە بە پێی میزانی مراجعی ئێمە داتاکانی ئەو کە تەقدیمی کردووە لە سایتەکەی لێ خۆیان لە شەفافیت باشە هەموو وەحدە حسابەکانی تیانە لەبەرەوە ئەو ڕقەمانی کە ئەو تەقدیمەکە بچووکترە لە لای ئێمە کاتە 80 ئەوەنە ملیار لە لای ئەو کردوێتە 60 شتێک یا 70 شتێک مانگە 4 ملیارەکە جا تۆ سیرکە بە پێی حساباتی لای ئێمە و ئەو خۆشی تەقدیمی کردووە ئێمە بە پێی میزانی براجع طبعا من داواکەم برا گەورەکانی ئەو سنوورە کاک بافڵ و کەگەن لوژەی تاقیقی لەسەر مەدروستکە لەسەر قسەی کە بنیکەم ئەو لەسەر و 85 ملیاری هەیە لەسەر کێ دروستی کەم لەسەر باقی ناوەندی هەرێم چونکە ئەم ئەرقامانەی ئێمە فەرقی هەیە من پێم وایە جاری کە کێشەیەک هەیە لە ئیدارەی سیولە لەوێ قەراری مەرکەزی حکوومەتی ئێمە هەموو داهاتێک ئەچێ بۆ بووچە ئەگەر مایە بەشتی ترەچی ئەگەر عەجزی هەبێ اینجا سیرکە ئەگەر عەجزی هەبێت تاوان بە دڵنیایی عەجزی هەیە بۆچی چونکە ئەو 15 ملیاریشی لەسەر بەڵام ئێمە لە مانگی حوتەوە کە ئەو کاکەیە باشترەتی کردووە ئێستا کاک ماکوان کەمتر بە ئێواڵێ یا زیاتر ئەوەی کە غەڵەتێکی کردووە یعنی بەخڵایە چووە لە چییە ئەو ئاعتیمای لەسەر سایتی شەفافیتەیە پێیجەکەی خۆیان کە شەفافیتە ئێمە بێکەوە ئەی خۆت ئاعتیماد لەسەری نیە لە 100% نەخێر بۆچی هەموو وەحدە حسابەکان داتاکانی بە دەقیقی و بە مەزبوطی لە وەختی خۆیان داخڵ ناکە لەبەرەوە فەرقێک دروستە بێت جا من هینەکە بۆ ڕاستکەمەوە لە لای ئێمە لە وەزارەتی مالیە بۆ موچە 85 با بڵێن 85 باشە ئەو لەم 85 بێ 73 بە بنێرێ بۆ موچە لە داهاتی ناو ئەو ئەبێ خەرجی تری لێ کرد بێ پێش ئەوەی موچەکە تاواکە لەو فترەی پێشوا کە ئێمە لە مانگی حەوت من بە دەر لە ڕێنمایەکان 15 ملیۆن دلار بکە بە دینار ئەوە نەمان بۆ تامی کردو دوای ئەوە جاریکە 20 نەمان بۆ تامی کردو اینجا جارێک کە 4 ملیاری بە زیاد بۆ ڕۆشتووە نەمانێشتەوە شیری وەربگیرێتەوە کە بەش هەموو هەردامە جارێککە لەسەر نەوتی سلێمانی مەکتەبەکانی سلێمانی 4 ملیار هاوکارمان کردو بۆ ئەم مانگەی پێشوو 4 ملیاری کەمە پێش ئەوەی 21 ملیار درەنگ هات لە پارەی نەوت ئێمە 3 ڕۆژ پێشەوەی بگە 4 ڕۆژ پێشەوەی بگە ئێمە 4 ملیارمان بۆ تامی کرد ئەگەر ئەمانە کۆکەیتەوە تەقسیم ئەوەی بکەی ئەبێ ئەو عەرزە بۆ تەختیەکە ڕاستە هێشتا هەر احتیاجاتی تری هەیە ینی اینجا نەسری هەیە اینجا ئەوەی هەیە اینجاوەی ئەوەی کە ئیعلانی کاڵێ وەڵام من مزەکەرە ما بۆ وەزارەتی مالیە
جارێ خۆی کە قساکاڵێ ئیداری سلێمانی یعنی دوو باخەڵ بۆچی دوو خۆی باخ وانە بۆچی دوو بانقی بۆ دوو باخەڵە بۆ دوو بانقی ناوەندی هەرێمە لەبەری دوو باخەڵە ئەم دوو باخەڵە نە وەزارەتی دارایی دروستی کردووە نە وەزارەتی داراییش ڕاست دەکرێتەوە ئەزانی وەکو چی وایە وەکو بە داوا لە ئاوات کە بڵێن ئاوات هێزەکانی هەفتا بۆچی یەک ناقیتەوە بە هێزەکانی هەفتاوەشە بە ئاوات یەک ناقرێتەوە یا بە وەزیری دارایی بڵێن بۆچی ئاسایش یەک ئاسایش دوو ئاسایش بۆ دوو دەستگای زانیاری و پاراستنی بۆ یەکێنی کە بەم ناڵێ مزەکرەکەم ماوەتیە ئەوەی لە تااقەتی وەزارەتی مالیە بە بۆ سلێمانی ئەمەیەکە کردوێتی ئەوی کان کێشەی سیاسیە ئەم کێشە سیاسی جەناب ئاگارێتی تێکەڵ بۆ بە کێشەی ئەمنی کێشەی شخصی هەموو ینی کێشەیەکی سیاسی کاگاوات هەموو بەعدێکی تازە بۆ بینەرانیش ئاڵۆزە بەڕێوەبەری پێشوت یاوە بەدادگا بەڵێ ڕاستە لەم بەڕێوەبەرە ڕازینیت هی پێشوو بۆ لە دادگایە و ئەمە بۆ لێ ڕازینیت ئەزانی لەسەر لەبەر چی لێ ڕازینی بەتەبان من فەرمانبەری ئێوە نییەوەنا ئەزانی چۆن فەرمانبەری بابەت معلوماتی وەکو خۆی چونکە لە تەسەرفاتی ئەم دوایی زۆر متاسیرم ئێمە دەعممان کرد بۆ ئەوەی سیستمێکی تازە دروستکە بەداخەوە عکسەکەی کرد ڕۆتینێکی زۆر بیرۆکراسێتێکی زۆر ناو ئەگیرهابی سێر لە ناو بانقەکانە ئەو بازرگان و خەڵکانی کەڕوتیەکەنی ئێرهابێکی زۆر باشە ناو ئەگ مەغروریەت هەر لە 20 مانگە 3 مخالفەی کردو بەس لە 20 مانگ چین تۆ باسی لەناو سوالەکانی لە من کرد باسی موچەی ئەیلول و پێشبەرگە کرد بەڵێ ئەوتیان جەنابتان نەخێر جەنابمان نەبوو جەنابترا خۆ من نەبوو جەنابیان بوو جەنابیان یەکەم شت وەزارەتی ئیعلانی کردو ڕۆژی 20 مانگ کە عارفەیە بێ دەوام بکرێت ئەو بانقی مەڵکەنی و بانقەکەی تری تەبلیغ کردووە دەوام بکەن تەبلیغی کردوون موچەی ئەلول بێن باشە شەو درەنگ مریەم خانی مدیرە ئامی ئاسایش هین خانەنشینی ئێستا ببوورە تەلەفۆنی بۆم بکرد وتی کاک ماکوان شتێکی وای کردو باقی ناوەندی هەرێم شتێکی وای کردو من تەلەفۆنم کرد بۆ کاقوبات بۆیە حەزەکەم وا بە تەفسیلی جەرمەوە بۆی حەزەکەم گویان لێم بێ تێبگەن کە ئاواد نییە ئاواد نەبووە کە ئەوم دەست دەکەوت تەلەفۆنم لەگەڵ ژواقان کرد تەکلیفم لێکەوتم بە کاقوبات بڵێ ئەمە ئەبێ بە فعل و ڕەت فعل ئەو دادەیە بە منی وتووە مەریەفخان بە منی وتووە ئەگەر ئەوان بچی لای ئێمە سەرف نەکەین بەشی لای ئەوێ سەرف ناکەین یعنی لە گەرمیان و سلێمانی بوو یەکەم جار دوای پەڕێەوە بە هەولێر ئەزانی چۆن لە ئەساسە ئەم ئەو ڕۆژە داوامی بانخان پێی نەکردوون اینجا دوای ئەو پێوتون موچەکە سەرف نەکەن کە بووە بە بانقەکە پارەی تیا بوو لەبەر تۆ ئەرزەکەم کە بوو بە هەڵا یەکسەر لە دەوری بەری ساعت 11 کتابێکی کردو بۆ تەمویلی ئەم دوو بانقە خۆی مەفروسە کتابی تەمیل لە ڕۆژی دەوام بکرا نەک لە عارفە بکرێ تێگەی کە بوو بە هەڵا ئەمەی کرد غەڵەتی کەشی ئەگەر بە غەڵەت نازان من لای من غەڵەتە کە تۆ بڵێ ئیدارە چۆن داواکەی لە تەرەفێکی ترەوە هین بێ اینجا هاتۆ سەر تەلەڤیزۆن ئەوە وازدەوە بێنە وەزارەتی دارایی هیچی بۆ نەکردو بەڵام بێنە بەرچای خۆی ئەڵێ ئەوە کە کێشەکە گەیشتە پێشبەرەکانی ئەیلول موشکیلەکان حەل کرد یەکەواتە بە پارەی چوو بێ بۆ سلێمانی کە تۆ پارە نەبوو ڕۆژی پێشووتر پێوتون مەیکە ئەی 400 ملیۆن یا 600 ملیۆن چۆن نارد خەرجیکەنی چ ڕقەمەکەن هەر ڕقەمەکە نردبێت چۆن نات بۆ دروستکردنی سایتی شەفافیت پێشووتر جەنابی کاقوبات پرسی پێ کرد بۆی ڕاوێژی پێکرد لەگەڵ کەسێکمان کردو من نەتوانێت سوپاسیش ینی لەوانەیە وەکو من بۆم باس کردی ئەمانە هاوکار بوون بەڕاستی کاقوبات لە مۆزۆی شەفافیتە لە مۆزۆی هەنێشاتە تا لە مۆزۆی محاسبەکردنی مدیرعامی پێشووشە هاوکار بوو تۆ ئەگەر ئەوان نەبن چۆن محاسبێ متمانەت بە ژمارەکان هەیە وەکو وەزیری دارایی کە لە سایتی ڕوونکاریەکە واتە شەفافیەتەکە هەیە وەکو پێ دەڵێم لەبەر ئیهمالی باوا بڵێم بە تەواوەتی ئەم سیستمە دانەبەزیوە بۆ هەموو وحدە حسابەکەن لەبەرەوە معلوماتەکانی کەیەتی
دقيق نییە ئێستاژ مەسەر من لەو شتانی کە خەفەتی پێخۆم جیلێکی تازە دروست بۆ بەداخەوە ئەم جیلە اعتباراتی سیاسی و اجتماعی و ئەمانە لێک نایەتەوە مەسەن لێک نایەتەوە ئێستا حاڵی حاضر بینی پارتی وکێتی خراپە تۆ ئەم مووقیفەوە هەیە قابلی ئەم بینە تێگەی ینی مەسەرەن تۆ بەشێک لەمانە ناتوانین بی بە ڕەفیقی تۆ مەسەن لەسەر مووقیفە خەڵکی وایتیایە بە گەیشتوتە سەر مستەوای قسەی شەخسی بە من بڵێ بەجەنابەت بەڵێ سەبەب تۆ جار تاکی دێ بکەم زانە ئەو کوڕەی ئەم هەموو چاکەی ئەو فتری پێشوو لەگەڵا کرد من تەحەداکەم کاک ڕنجلەم بەرنامەی تۆ ئەو سنوورە محافظی سلێمانی و کاکەڤاڵی لە دکتۆر هەڤاڵی دەرکە ئێستا تەلەفۆن کە بۆ سێ ئیدارەکەی تری بزانە بینی بدو لەگەڵەوە چۆن کاگازات لەو ڕازیە لە وەزارەتی دارایی هەرسێکیانی شێتینی لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕاپەڕین ئێستا لەم بەرنامە تەلەفۆنیان بۆ بکە بڵێ بەیتان کە وەزارەتی دارایی چۆن خۆ من کە لەوەی کەم بەینتان لەسەر پێڵەن ڕۆبەڕوو ئەزانی چی داوا بڵێم سوپاسی تۆ کەن سوپاسی بۆچی چونکە من خۆ من نەبوو هەڤاڕێکم نەبوو ئەم سێکاکەی تریەکەم من بۆ میلەتی خۆم یەکەم من بۆ سلێمانیەکەم بۆ جەنابی وەزیر فەرمووت سایتی شەفافیەتت پێ باشە ئەگەر پێت باشە بۆ هەموو کوردستان سایتێکی شەفاف دروست ئەسڵان ئێستا ئێمە خەریکین داهاتی ناوخۆ و نەوتی هەموو کوردستان لەگەڵ هەموو ئەنجومەنی وەزیران خەریکین ئەم سیستمە یا سیستمێکی لەمە بتەتەورتر تعمیم بێ ینی خۆی من لە هەریمانەمە نییە بەڵام ئەوەی کە ئێمە لێی نیگەرانی نابێت کەسێک بتوانێ مقدراتی منطقەیەک بەو طریقەیە تەلاعبی پێ بکە نابێت تێگەی بە چه حەقی مەسەرەن قەرارێکی دەرکردووە کە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانە چووە موچەی داناوە تا 500 تەوزیعەکەن لە 500 بەرەو جوور بیخەنە دوای جێژن پرسە بە چێ کرد موافقەتی چێ وەرگرت داوامی داخست داوام بە ئەمری وەزارەت بەردەوامە تۆ چۆن ڕاگرت تۆ چۆن موچەی ئێلو لە ڕاگرت ئەی باشە چی قازانجە کرد ئەم لا لێرە ئەویان ڕاگرت تۆ چ قازانجە ماکەی ئێ بە من ناچاریش بوو بیکاتەوە بۆ لەبەرەوە ئەو برادرانە بێن لوجەی تاقیق لەسەرمە دروستکەن ئێمە وەکو وەزارەتی مالیە دروستمان کردووە خۆزگە بە هاتنایە بێکۆ بیکی لەسەر دکتۆر ماکۆن لەسەر چێ مافی یا بەخۆی موچە ڕابگرێ من چونکە من دڵنیام لەو سنوورە من لەگەڵ کاک بافر و کاک قوبادیش قسەم کردووە لەم لاش دڵنیام هەمووی زدی موچە بڕینە هەمووی تێکەی لەو لاش هەمووی ئەو کاکانە زدی موچە بڕینن ئەی تۆ چۆن دەکرد موچە بکرێتە سیادی لە هەرێمی کوردستان بە حەزی من بێ بە حەزی من بێ هەموو داها دەبێت لە وەزارەتی دارایی بێ ئەخر بەس هەموو بڕیار دروستکەری ئەزانین چی من جوز ئەەکەم لە بڕیار جوزئەکەی خۆت جوزئەکەی من لایەنگری ئەوەم موچە سیادی بێ لایەنگری ئەوەم هەموو ئەسبابی تەوەتور کە لە علاقاتی سیاسیە هەمووی لا ببرێ یەک ریزی ببێ بە ئامانجی سەرەکی بە نیسبەتی هەمووبانەوە بە حەزی من بێ ئەمە باشە ئێستا سیرکە ئەمە بەوە نابێ یەکێک حەق با بەخۆی قسە بە من بڵێ ڕخنەم لێگری ڕخناگەمە خەمە سەرسەرم بەڵام قسەم پێ بڵێ قسەکە مەرجووە جنێوم پێ بڵێ جنێوکە مەرجووە نابێ کەس ئەم مافە با بەخۆی کە دانیش بەدەما هات تۆ من ئاگام لێ بوو لە سۆشیال میدیا و بیدایەتی قسەکە متەئەسیر بووی وابێ نابێ ینی ئینسانەوە حەق با بەخۆی ئەو بێ بە محکەمە و حەکەم و حکم لەسەر تۆ بە لەسەر ئەو ئەسبابانەی کە خەڵکی پێ و خراپە بێ باوە لەمەگەن دەستپیسی و داوێنپیسی و دەمپیسیە چی وهەیە لەسەرمانە میسەلمنەوە محکەمە و قانون هەیە جەنابەت لە ڕووی دەستپاکیەوە هیچ گلەیت لە کاک دکتۆر ماکوان نییە بەس لە ڕووی ئەدای ئیداریەوە دەخێت لە ڕووی ئەدای ئیداریەوە من لێ ڕازی نیم بە تاواتی من خوانەخواستە ناتوانم لەسەر دەستپیسی قسە بکەم ینی من تا ئەم مەشاکلانەی نەبوو من وەکو برازا مەعاملەم لەگەڵا کردووە کێشەوی شەخسیم لەگەڵیان نییە بەڵام بەڕێوەبردنەکەی و ئیدارەکەی و معاملەی لەگەڵ خەڵکی زۆر لێی ناڕازیم دوایەوە زۆری لێ ناڕازیم ئێمە وەکو وەزارەتی مالیە ئەم هەموو ئاسانکاریمان بۆ کردوێتە بەردەست ئەڵێ ئەمیان واو ئەویان وا وەڵا وەزارەتی دارایی ڕیاکشنی نەبوو ئەی تۆ
15 و 29 و 34 و 4 و 4 ئەمە ڕیاکشن نەبێ ڕیاکشن چۆنە باش ئەم وتی ڕیاکشنی نییە خۆکە عەبدوڕەحمان نەی و ڕیاکشنی هەیە ئەوتان بۆ ڕحمان محکەمە تەلاوە بیتیان ینی پێم ناخۆشەوە قسێ بکەم ئەتوانم ئەوەنە بڵێم یاساشکێنی کردو یاساشکێنی کردووە بە ئەمرێکی کاک قوباد و کاک مەسرور لوژنەیەک لە هەردوو وەزارەتی ئێمە ناخۆ دروست بوو تەسبیتی کردو چی کردو لەسەر زەوی ئێوە منیان بەمە محکەمە تێگەی ئێستاش چارەسەری کێشەکانی سلێمانی بەشێکی جەنابی کاک قوبادی شکانوە چۆن فەرمانی کاک مەسرور و کاک قوبادی شکانوە هەرچی تعلیماتی ئێمە جێبەجێ نەکردو دەستی ئەنی ئێستا کارێکی کردووە یەکێ لە موسیبەتەکانی سلێمانی ئەوەیە لە باقای سلێمانی کاژ نەماوە بۆ هەمووی سەرف کراوە بە چەکی بێ ڕەسید چەکی تعهود هەمووی یعنی ئەزانکی بە زمانە کوردیەکەی خۆمان دەستی تێخراوە براوە چەکێگیە تعهودە مەفروزە سەرف نەکرێ سەرفەکرێ بێ بە پارە کێ ئۆکەی یاویتری کەس چۆن کردن یا بەبێ فەرمانی تۆ پارە سەرفەکرێ لە سلێمانی کراوە تەواو بخۆ پارە نەماوە تافە ئێستا کێشەکەی لە سلێمانی هەولێر و ئەوانە ئەم شتە نییە نەخێ لە هەولێر نییە لە هەولێر سیولەیەک ماوە لە ناو بانکەکانە ڕاستە بانکەکە خەرزارە ڕاستە پاشە کەوتی موچەی لەسەرهی مقاولێنی لەسەرهی دەرمانی لەسرە بەڵام بۆ حرەکەتی ڕۆژانە پارێتی هەیە ئەم حرەکەتی ڕۆژانە لە سلێمانی نەماوە ئەمە بە فەرمانی کێ ئەم شتان ناکرێ ئەوەی من لی تێگەشتوم بەشێکی زۆری سەر بخۆێ سەر بەخۆیە بەشێکی کاگاوت هەست ناکەی تۆش بە فەقیرەکانەوێری من بەوا وێرم کە دلیلە مادیەکانیەتە بەدەستم حەزەکە هەر کەسێک بێ کە عەبدوڕەحمان ئەتوانێ ئەم هەموو پارەیە سەرفکە ئەویان جوابێکە ئەبێ لوژنەی تاحقیق بیاتەوە با محکەمە جواب بکەی باتەوە الأصل في الإنسان البراءة ئێستا خەڵکی سلێمانی چی بکە ئێستا کەسوکاری خۆ چی بکە کێشەی سلێمانی بەشێکی ئەزای چۆن حەلە بێ یعنی ئەوەی من بیرم نەکردم بەشێکی خوا بکات لەم مانگەیە قانونی بودجە تێپەڕێ مشکلەکە حەلە بێ ئەزانم خوا لە سڵتان مەحموو گەورەتە بەس بەخوا بکا وڵات ئەمە یەک سیرکە ئەمە یەک یەکێکی کەیان ئەو پارە زۆرەی کە ڕەنگە 30 کەس 20 کەس ئەم پارەیان کردو تەلاویان بەم پارەوە کردو کێشەی سلێمانی 100 ملیاریە 150 ملیار پارەی بۆ بێنی بخێتەوە ناو بانکەکە دەورانەکە دروستە بە کێشەکەی دابێت چونکە لە بانکی ناوەندی هەرێم سلێمانی لە محەسلێنی هەیە بۆ دەوەرانی پارەکە بانگی پێویستی بە 20 ملیارە یعنی ئەوی چوو تێکەنەوە بیهێنەوە یعنی هەناتی بکەن ئەو پێم وایە کاقوپاد و کاک بافڵە بێ خۆیان تەدەخل بکەن گرنگ ئەوەیە وەڵامەکەت بۆ پرسیاری جا تۆ عەرزەکەم فەرموو ئەمە ڕێگەیەکە باشە ڕێگەیەکی کە کۆمەڵی خەڵک لە سلێمانی دەوڵەمەند بوون بە پارەی سلێمانی بە ئەرزی سلێمانی بە مەشاریعی سلێمانی بوون بە ملیاردێر ئەوەی من ئێستا بینم بێ نزیکی 350 ملیار دینار لای ئەم دوعا کەسانی هەوڵ بە نیوەی بێنەوە ئەو مشکلی سلێمانی حەلە بێ یا خۆیان ینی هەستی نیشتمان فەرەوەرەکان باید بە بەرز بێ کە تۆ دەوڵەمەند بووی ئەرز وەرگرتەوە بەلاش پارە وەرگرتووە پرۆژە وەرگرتووە ئەوە لە زەمیرێ هەبێ قەرزەکەی کە لا تەبیجیانەوە 350 ملیار ئەوەی کە بە قەرزی ئاسانکاری پێڵن بەشێکیشی بۆ تەریقی ماهارەجاکرێ ینی ئەگەر ئەو حلولانەیە کە تەمان هەربێ بکرێ هەربێ بکرێ ینی من نازانم یەکێک خەڵکی سلێمانی بێ و لەو شارەیە پەروەردە بێت چۆن زەمیری قبوڵەکە خەڵکەکە معاناتی هەبێ و ئەو بۆ نمونە 70 ملیار 100 ملیاری خەڵکی سلێمانی لابێ چۆن ئەی بۆ لەمانە وەرناگیرێتەوە ئەی بۆ خەڵکەیە وەکو لەپی دەست پاکە بۆی دروستەکرێ خەڵکیشەیە ئاوایلایەتی و کەس چۆن ئەمانە باوەڕێ بێ ینی ئاستی مەحسوبیەت و مەنسوبیەت و گەندەڵی لەم منەوە ئەم عاملانەیە ینی وەسف ناکرێ وەسف ناکرێ فرۆژەکەی ئیراوەتی پیرۆزی بێ ئەرزەکەی بە بەلاش دراوەتی پیرۆزی بێ ئەرزەکە ئیتفاق کراوە حکومەت بە پارە لە خەڵکی کڕیوتەوە یان نەتێ بە بەلاش دوای هاتووە سەر قەرزیشان ناوەتی زەمانی قەرزەکەی ئەرزە بەراشەکەی ئەمە هەر لە سلێمانی هەیە نەخێل لێرەش هەیە بەڵام
ڕەنگە نسبەتی پارەکان لێرە زیاتر بێت لەوێ کەمتر بێ بە نەتیجە وەرحازر قەرزی ئاسانکاری ئەمە طبعا ئیجراعاتی وەرگرتنەوەی ئەم قەرزە بۆ وەزارەتی دارایی بۆ ئەمە پرۆسەیەکی قانونیە یعنی ئەم پرۆسە قانونی هین نییە کارێکی ئاسان نییە ئێستا ئێمە دەرکەو ئەوە ئەرزەکەیان کردو بەهین بە زەمان کە وەختێ سەیرەکەی ئەرزەکەش خەزرایە تێگەیشتی خەزرا چۆن تەعامل دەکرێت چۆن تان کرد بە زەمانی قەرز لەواتە زۆر ماندوو بی دوانە ئەزانی ئینسان طبعا بۆ من مەشاکلی هەموو کوردستان وەکو یەکوە ینی خوا نەخواستە مشکلیە لە هەر شوێنێکە بێ بۆ من عینەشتە بۆ سلێمانی ڕەنگە بۆ من ئێش و ئازاری زیاتر بێ من خۆم خەڵکی سلێمانیم هەموو کەس و کارم ڕەفیقم پێشبەرگەکانی ڕەفیقم هەموو لەوێن و علاقاتێکی تاریخی کۆنمان هەیە لە ناو سلێمانیا و حسابکە هەموو قەدیمەکانی سلێمانیمە هەر خزمی یەکتری لە سلێمانی ملیاردێرە باس کرد هی دینار دروست بووایی دۆلار وەڵی هەردووکی هەیە لە سلێمانی بەڵام من بەداتا پێ بڵم نانا بەهۆی ئەوە ئەڵم بەهۆی ئەوە ئەتوانم بڵێم ملیۆنێری گەورە بە دۆلار دروست بووە بە دووری نازانمیان تا گەشت بێتە ملیاریش بەڵام من بەڕاستی معلوماتم نییە جا لەم نوع معاناتانی کە هەیەی وەزارەتی مالیەکە تۆ وەکو ئاەتەکەی لێ ولا تحملنا ربنا لا تحملنا ما لا طاقة لنا به هەر یەکێک لەو براتەری وەزارەتەکان یا ئەم بەرادەری بانقی ناوەندی هەرێم شتێک داوا لە وەزارەتی مالیەکە کە خۆی سوورزانێ دەسەڵاتی وەزارەتی دارایی نییە مەسەرەن لەسەر مۆزوعی دەرمان قسە کرد یا لەسەر مۆزوعی مەشاریات قساکەی ئەمانە نایەتە وەزارەتی دارایی بەخوا من نەموت بەخوا لەو بەرنامە وتیان تۆ عەرزەکەم ئەمە تەخسیساتی لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ کرێ ئەچێتە وەزارەتی پلاندانان تەسەلسولی بۆ دادرێ باشە ئیعازەیە بۆ وەزارەتی مالیە جێبەجێ باشە هەرێ ئیشکال هەیە وەزارەتی مالیە ئەمە معنای ئەوە نییە وەزارەتی مالیە قەزم لەوە نییە وەزارەتی مالیە پێرفێکتە و هیچ مەشاکلی نییە وەزارەتی مالیە بەشێکە لەم مەنزومەی حکومەی کە لێ هەیە زانم بەس تێگەی ئێمە توانیمانە چی بکەین توانیمانە بەشێکی زۆر لە ڕۆتین کەم بکەینەوە بۆ هۆی هەم نزیک 6 تعلیماتمان ئێمە چا کردو 6 تعلیمات بەخوا بۆ چاکردن ڕەنگە هێشتا 2-3 کەما بێ چاکی لەگەڵیشە ئەو سیستمی کە FMS-ەکەی کە ئێمە بە سیستمی ئۆنلایناوە بن ئەویش بەشێکی باشی ڕۆتین نابێت لەگەڵ ئەوشە بێ ئیمکانیەتی لەگەڵ منزومەی بەڕێوەبرنی وڵاتەکە بە ڕێگەی قوانین و تعلیماتەوە کێشە دروستەکە ینی بەشێکی ناڵێم مۆزەفەکانی ئێمە هەموو تەواو مەزبوطن عیبیان نییە بەڵام مۆزەفەکانی ئێمە ئەوەی واجبە جێبەجێیەکەن ئەوەی بەدڵە نیە ناتوانانی بیگۆڕی کردومان ئێمە لە ئاستی بەڕێوەبەری گشتیشان لە ئاستی بەڕێوەبەری گشتی کردمانەوە لە ئاستی تریشا کردومان پرسیاری سایتی شەفافێتم لێ کردی جەنابی وەزیر سایتی شەفافێتی پێشەفافە بەو داتایانەی کە واضح و معلومە بەڵێ بەڵام وەکو پێم وتی معلوماتەکانی دقیق نیە 100%. کێشەی تەکنیکی و هەیە لەگەڵیان نەک شەفافێت ئەزانی چەند وحدەی حسابی هەیە لەو سنوورە بۆ نمونە ئەگەر 1000 دانە بێ 1000 دانە ڕەبری بێمەوە هەمووی ڕەبت نییە پێم وانێ هەمووی ڕەبت بێ ئەبێ هەمووشی لە مەوعیدەکەی خۆیان داتاکانی تەسجیل کە کێشەی بردننی داهات هەیە کێشەی داخڵ نەکردنی داهات کۆ نەکردنەوە ئەمە جوزئیاتە باش کۆ ناکرێتەوە ئەبرێ هەزانی چی هێشتا سیستمەکە بە تەواوەتی لەسەر هەموو وحدە حسابەکان دانەبەزیوە کەم تەرخەمی بانقی ناوەندی هەرێمیتی ئەو قسە یەکێتی پشتڕاست دەکەیتەوە کاڵێ سلێمانی حەساری خراوەتە سەر لەلایەن هەولێرەوە لە لای وەزارەتی دارایی حەساری نەخراوەتە سەر ئەی لە هیچ وەزارەتی داراییەوە سێکەوە لای وەزارەتی داراییەوە پارەی موچەی بۆیە 265 ملیاری بۆچێت باقیاتەکەی داهاتی ناوخۆیەتی هەمووی لە لای خۆیەتی 1 دینار لە هینەوە بە بنێرێ بۆ زیاد لە حەقی خۆی بێجگە لەوەی سیادی 15 ملیارە نییە لە مقابلی 15 ملیارەکەش لە هەولێر 25 ملیار هەیە بەڵام وەکو پێم وتی ئەوە
لە زمانی دوو گیرفانێکەوە ئەمە هەیە داهاتی سلێمانی بەشی سلێمانیە کات ئەمڕۆدا ئەی چارە چییە؟ چارە ئەو سێ اختیارەیە یا ئیتیفاقی سیاسی چارەسەرکردنی کێشە سیاسیەکە هەر بۆ ینی پێش ئەم ئەوەی کام مشکلانەوە تۆق بێتەوە پرۆژێکیانە کۆبوونەوەکمان کرد بە حزوری کاک مەسرور و کاک قوبادیش ئەم مەوازیانە تەڕح کرا مەبدەئیەن قاوەیەکمان بۆ بنێرن مەبدەئیەن کاک مەسروری موافقەتی کرد کاک مەسرور لە سەرچی موافقەتی لەسەر ئەوەی کە هەموو داهات بێ بەیەک و بووچە بێ بە سیادی و مەبدەئیەن کاک مەسروریش موافقەتی کرد هەتا کڵێشێکیشمان نووسیەوە کە چۆن لە ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی دەرچێت ئەم نازام چیە سیاسیانەی ئەم زەمانە چۆن تەدەخولیان تیا کرد تێکیان ئەمە مشکلەکان ناوخۆیە یا دڕکێکی مەموزینەکمانە ئەزانی چی بۆ نەگبەتی زەمانە دەرچی بابوزین دای بە حاضر ناوخۆیە طبعا بینی کاک مەسرور و کاک قوباد تیمی یەکێتی و تیمی حکومەت ئەزانی چۆن ئەم لێرە تەسریحەکەیە ئیشێکەیە ئەو لێرە تەسریحەکەیە قسەیەک تێگایە سا بۆ نمونە ئەمەی ئەیلول مقابلەکە یەکسەر بوو بە پێشمەگە دیێری ئەمانە خۆ تەڵتیفی ئەجوان ناکات تێکیە پێ دوایە قەت کەسیان قازانجیان لە تێکچوونا هەیە بەدڵنی هەی هەموو مناسبەتێک من هەر کامێکیانم بینیوە بە ینی حەماسی تایە بۆ یەکڕیزی بەڵام بەداخەوە ینی کەس قازانجی لە ناکۆچی و ململانیان نییە ئەبەت پلە بەرزکردنەوەی فەرمانبەران زۆر نووسراوە ئەبێتە قەرز کە دواکەوتووە کە نادرێت ئەزان چی علاقی بە وەزی حسارەوەکەوەیە ئەم قانونی بودجەکە تێپەڕێ ئەتوانم بڵێم لە سەدا 67 ئەوەش هەلە بێت جەنابی وەزیر دەبین چەند ڕۆژێکە ڕێگەی بار هەڵگرەکان بۆ سلێمانی ڕاوەستاوە ینی گیراوە ئایا پێشووتر ئەمە نەبووە ئەمە گەیشتۆتە دوو ئیدارەیە تەواو یا ماوێتی من بڕواناکەمەوە ئەو دوو برادرانە ئەو دوو لایەنە هیچیان ئاگیان لێبێ ئەزانی لەمەوە سیاسی نییە من قەناعەت ناکەم چونکە بەم دیوە هەر زەرەرە بۆ دیوە هەر زەرەر بە هەردوو دیوەکە زەرەرە بەڵام کێشەی جادە و ڕێگەوبان و خراببوونی ڕێگەوبان کێشێکی واقعەیە ینی ناتوانانی بڵێ نییە ئەخر سماقۆڵیش و کلکە سماقیش پێکەوە گیراوە هەمووی ئەزانی چی خۆم کێشەکە لەسەر چیە لەسەرەوەی ئەم بار هەڵگرانە چ موسیبەتێکیان قوڵقانەوە ینی بەڕاستی جادەکان خۆیان خراپن ئەوانیش ناحەقیان لێ ئەو لەکوێ بڕۆن چ لەکوێ هات چووک خەڵک حەقی نییە ڕەخنە لە وەزیرەکەی ئێوە بگرێت کە وەزارەتی ئاودانکردنەوە حەزەکەی وەزیرەکەی ئێمە نەبێ با وەزیری ئاوادانکردنەوەی ئەمریکا بێ کە پارەی پێ نەبێت چیەکە بۆیە باسی جەنابی کاکداناکەمەگین خۆشمێ و برادریشمە بەس ینی مەبەست ئەو گۆڕانە کاکە یان دالانیە جەنابتی پارە و پێ نەبێت چیەکەی پارە بۆ تەخسی نەکەن چیەکەی و پارەکەش نییە ینی خۆ بۆ نمونە ئەگەر پارە لە وەزارەتی دارایی هەبێ بۆی تەخسیسکە وەزارەتی دارایی بۆ دانای ناکات چون نایکە من بۆ هەموو کورد بۆ هەموو وەزیرەکانێکە باشە ئێستا لەوانەیە خەڵک پێت بڵێ لێت بپرسە من هەولێر دڵ و ڕۆحمە چاومە پایتەختەکەمە شانازی پێوەکەم دهۆک لە دڵەوە خۆشمە لەبەر خۆشەویستی دۆک تەنانەت بە کرمانجی قساکەم بە دینی قساکەم و خۆشم بە خەڵکی هەموو کوردستان ئەزانم ڕۆحێتی منیش ئەناسیت خۆت یعنی وەکو خزم وەکو برادریش بەڵام بۆ هەیە ڕێکخوا ڕێگای دهۆک و زاخۆ و هەولێر بەراورد دەکرێت بە ڕێگای سلێمانی کاگاوات گەرمیان بە هەمان شێوە کێ مقەسیرە چی مقەسیرە سەبەب چییە یعنی ئەمە مافی هاو نیشتیمانیەکی ئەم وڵاتەیە بزانێ مافی خەڵکی هەولێر و دهۆکە کە سلێمانیان خۆشەیە خەڵکی هەولێر خەفەتە خوا بۆ سلێمانی دهۆک خەفەتە خوا بۆ سلێمانی ئەڵێ بۆ وەکو ڕێگاکەی منی لێ ناکەن حەقیان نییە خەڵکی دهۆک هەولێر خەڵکی سلێمانی حەقی نییە سەدی سەد وایە تێگەی ئەو جیاوازیە کە دروست بووە مخەلەفاتی دوو ئیدارەی دروستی کردووە فەساد دروستی کردووە
نەبوونی حکومێکی ڕەشید دروستی کردووە ینی خۆ ئەسبابەکان یەک و دووان وسییان و چوار دیە ئەسبابێ چی وای لەم مشتەما کردووە لەم هەرێمە کردووە کە لە ڕووی داراییەوە وەزەی وا خراپێ کە ئەسبابەکانی تەشخیص کە نەتیجەکەی تێوەڵێ ئەم ئەسبابانە وای کرد کە ئەمە دروست بێت تێگەی قۆڕەخکاری پارەی سلێمانی هەیە یا نەخەر سەرف کراوە و ناکرێت ئەزانی چۆن ئەمە ئێرەوە سەر قسەکەی کە وەکو هێلکە لە مریشکە مریشک لە هێلکەیە ئەم قسەی باوا نەڕات ئێمە ناچار بووین لەبەرەوەی فەسادێک هەیە بە مستەوایەکی گەورە سێ حیزبی سەرێکی لەم وینەیە ئقراری کردو بە بەرنامەیە کە پێی بڵێن بەرنامەی چاکسازی بۆچی چووکە عەکسەکەی هەیە ینی ئەگەر عەکسەکەی نییە بەرنامەی چاکسازی اختیار ناکرێت ئەگەر مەسەن ئێمە هەمومان ئەم سێلایانە بەفی ئەو بەرنامە گەشتونتە قەنەعەت هەیە داهات هەمووی لە وەزارەتی دارایی کۆبێتەوە خەباتی بۆکەین ئەوەی وا تێبگا چاکسازی سویچەکە داگیرسێنی فەساد تەواو بێ و خامۆشە بێ و نامێنێ نییە خۆی دروشمی سەرەکی ئەم کابینێشمان چاکسازیە ئێستا چاکسازی گەیشتۆتە چۆ ئەزانی چاکسازی توێن بڵێ چەند شەوتێکی زۆر گرنگی بڕیوە لە عێراقەوە دەسێ بۆ پێ بفەرمو هەر لەسەر عێراقی ئێمە چەند بەرنامەیەکی ئەم حکومەتی چاکسازیە ئەم حکومەتی هەرێمان جێبەجێ کردو یەکێکیان حکومەت ئەبێ نوێنەرایەتی مفاوەزات بکە نەک حیزب ئێستا لەم 4 ساڵەیە کە ئێمە لێرەی حکومەت کردوێتی چەند وەفدێکی کاک مەسرورە چەند وەفدێکی کاک قوباد بووە چەند وەفدێکی من بوو ینی هەمووی ئەمەی کردووە کێ ئەم ئیداری ئەم مەلەفەی کردووە حکومەت کردوێتی حکومەتیش بەسەرکەوتووی کردوێتی بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی توانی ئیتیفاقی یەکەم کارە سەر بودجە توانی ئیتیفاقی دووەم کارە سەر بودجە توانی ئیتیفاقی سێم کارە سەر بودجە عێراق ئیلتیزامەکەی جێبەجێ نەکردووە لە 20 پارەی لێبڕیوی لە گەرمەی کۆرۆنای پارەی لێبڕیوی دوایی مانگی 200 یاویتە تێ 6 مانگ یاویتە تێ نەیاویتە تێ لە 2022 2 مانگ یاویتە تێ لەم دوایە 400 یاویتە تێ ئەمانە واز لێ بێنێ بەڵام تۆ ئیتیفاقی کردووە ئیتیفاقەکە ینی شەوتێک لە عێلاقی و تەتەور لە عێلاقەت هەبوو لەگەڵ عێراق ئێستا حەجمی ئیتیفاقی تۆ تەتەوری کردو بۆ چۆتە ناو مەلەفی نەوتیەوە کە ئەساسی کێشەی تۆ مەلەفی نەوتە تۆ ئیتیفاقی لەسەر مەلەفی نەوتیش کردووە کە ئیتیفاقی لەسەر مەلەفی نەوت کردووە بە حقوقی دەستوری خۆ تۆ ئیتیفاق لەسەر مەلەفی نەوت کردووە نەک ئەوەی کە یەکێ پێ دەڵێ ئەوە تەسلیم بوون یا یەکێ پێ دەڵێ ڕۆژی جۆم لە برادرێک بوو پیاوێکی ناسراویشە وتیەوە علااقاتی ناوخۆ نەما هی هەرێم ئەوە علااقاتی خارجیان نەما ئەوە نەوتەکەشیان لێ سنگەوە پارەشیان نەما بڕۆن بیان گۆڕ کاکە بەم سوورەتە نییە ئێستا خەڵکی ژەبوو نوقڵانەی هەر ڕوخانی هەرێمی لێ بەڵێ خەڵکە بۆ داوای کردووە هێز بێتە سەر هەرێم ینی خۆ ئەمە تەبەنەوانە دەنگە نەشازەکانن بەداخەوە ڕەنگە خەڵکی زۆر باشیش بن بەڵام ئەوەوە بیرکردنەوەی بن لەگەڵی نیم خۆم شخصیان چیت کردەوە بۆ هێزی پێشمەرگە تا تۆ ئەرزەکەم مەسەرەن ئێمە دوای ئەمە چینە سەر قانون نەوتی گاز ئێمە بە قانون نەوتی گازی شەوتێکی چاکچوونتە پێشەوە جیجانی مشتەرەکمان هەیە و لە تەرەفی ئەمەوە ئێستا کاک فرسەت وەزیری عادەت سەرپەرشتی هینەکانەکە بۆ نمونە کێشەی پێشبەرگەتەوە باسی پێشبەرگە کرد بۆ یەکەم جارە ئێمە لە ناو ئیتیفاقی ئێمە لە قانونی بودجای باسی پێشبەرگە و حەسەی پێشبەرگەی تیابێ سەرکەوتێکی گەورەیە ئەو عقدانەی کە هەبوو لەسەر شەفافیت ئەو هەموو برادری کە چوو گلەیە کردوەڵا موچەکە حکومەت موچانێرێت و هەرێمەی خوا ئێستا ئیسپات بوو حکومەتی عێراق هیچی نەناردو و هەرێم تەمینی کردو تێگەیمە لە بابی چاکسازیە گە تۆ داهاتێ بەرز نەکردایەتەوە نەدەتوانی موچەکە بی نەدەتوانی 22 مانگ موچە بی بۆ معلوماتە ئەم کابینەی نوێیە قەرزیشی نەکردووە بەعکسەوە 2 ملیاردیش قەرزی یاوەتەوە لە قەرزی نەوت
مثلا قانون چەکسازی دەرکردو ئێستا لە سای قانون چەکسازیە ئەو عقدانی کە بوو بە عقدەی هەموو مجتەماعەکەی منوتوە لە پلە تایبەت لە دوو بووچە لە خانە نووسین یاسایی لە وەرگرتنی پلەی وەزیفی زیایە ئێستا تو ئەمانە هیچی دەبە ینی ئەو پلە تایبەتی کە خەڵک وەکو دێوەزمە سەیرێ کرد تۆ ئێستا کێشەی ئەمە نەباو لە ناو مجتەماعی ئێمە ئێستا کەس باسی پلە تایبەتەکە نایکە مەسەلەن هەمومان هاوارمانە کە دەبێت هەموو داهات بێتە وەزارەتی دارایی ئێستا داهاتێتە وەزارەتی دارایی لە لای من ئەگەر سا هەشتاشی بێ کێشەی پلە تایبەتەکان چۆن چارەسەر کرا کێشەی پلە تایبەتەکان بەپێی قانون چاکسازی هەمووی وەکوێکی لێکراوە ئەوەی قانون چاکسازی شمولیەکە تەبان 6 ملیۆن و 7 ملیۆن بۆ کەس نەماوە تێگەی مەسەلەن گەڕانەوەی داهات بۆ وەزارەتی دارایی ینی ئەوەی کە ئێستا بە ئیدعاڵێ هەڵێ داهات نایەتەوە وەزارەتی دارایی با بێبی سەربێنێ هەر کەسێک با بێبی سەربێنێ بە هوتافی سەر تەلەڤیزیۆن و فەیسبوک و ئەمانە دابێت ناکرێ کابرا دەستێ بێنێ بە خۆیان و بڕێ بۆ لای ساڵۆن و بێتەوە بچێتە بەر هین و خوتبە باوەڵا داهاتی نۆخۆ وا و نەود وا و ئەویان واو تێگەی چێڕیش و بۆ قەڵە بە کاوچاوی و برو بۆ ڕێگەکەو یە خوتبە بۆیە بەم خوتبەیان و بەم تەسریحاتانە نابێ وەرە ئیسپاتی کە ناگەڕێتەوە هەمووی ئەگەڕێتەوە ئەوەی کە لە قەنەواتەکانی وەزارەتی مالیەوەیەت هەموو یەگەڕێتەوە لە سەوا چەندی لە قەنەواتەکانی وەزارەتی مالیەوە مەسەل چی ڕسمی گومرگ وەرەگیرێتە وەزارەتی مالیە چی زەری بۆ گرێتە مالی چی ئەوەی کە لە کارەباوەیە هەنێ ئیشکالمان لەسەر مۆزۆی کارەبا هەبووی سەری کارەبا هەموویەتەوە کاگاوات پرسیارە مشکلی سنووقی خانەنشینیمانە سنووقی خانوشیمان دروست کردوەوە سنووقی زەمان خەریکی نزیک بۆمان کردوەوە بۆ بانقەکان بۆ طریقی تەسەرفەکەی کە هیچی تایە جارێر سنووقە تر ئێستا هەیئەت و مدیری و ملاکی و هەمووشی بن بۆ مەقەڕی و هەموویمان بۆ جێبەجێ کردوەوە پارەکانی خۆیان دەچێتەوە سەر حسابیان و لە خلالی ماوەیەکە ساڵێکە دوو ساڵە سی و لەو کاشە کەشانێتەوە خۆیان سەربەخۆی خۆیان وەرەگرن داهاتی هەرێمی کوردستان ئەمە گرنگە بۆ تاریخ ئەوە دانیشتوین سعات 11:28 دقەیە لەگەڵ کاگاوەتی شێخ وەزیری دارایی لە حکوومەتی کوردستان تۆ تەمەند درێژ بی بەڵام من و تۆ ئەمرین خەڵک یەت من پێشتر ئینشەڵڵا عومرە درێژ دەبێت نامەی دکتۆرە ئاکات لەسەر ئەم قۆناغی ژیانی کوردەواری چۆن ئێستا باسی کەریمی عەلەکە کرێ ڕۆژێک کێڵەن لە حەقبەیەکی زەمەنی تری شا پیاوێکە بوو ناوی ئاواتی شێخ بوو وەزیری مالیەی کوردستان بوو باش داهاتی کوردستان چەندە دزرێ ئەزانی چی کەلیمەی دزی کەلیمەیەکە لە ڕووی دیار نامێنە کاکە من لە ڕووی قانونیەوە لەسەر هەموو شتێکەوە من خۆم کەمرایکی قانونی واز لە دزی بێنە ناسکێکەمەوە چەندی دەستی ئەزانی چی بە ڕقم من ناتوانم پێ بڵم لە ناتوانم من ئەو قسەی پێ بڵم تقریبی پێم بڵێ لەم وڵاتەیە فەساد نیڵم پێدەڵم هەیە پێم ڕێژەی فەساد لەم وڵاتات زۆر زۆر بەرزە تقریبا ئەوە تا تقریبا ئەم چاکسازیانە لێ دەرکەی باقی کایەکانی ژیان وەکو شەلە تووشی شەلەل بوو ینی هەنێ چاکسازی شێمە کە دەستمان پێکردو نەتیجەکەی لەم کابینێ دەرناکەوێت بۆ ئەوە ئاگاری لە کابینێ داهاتوو دەرکێت بە تایبەتی ئەمەیت بە دیجیتالکردنی بانکەکان و مەعاش و ئەوانە ڕەنگە بکرێتە حەز ناکەیت تۆزە بێڕەحمی 28 ساڵی حکوومەتی کوردی هەمووی فەساد بووە ئەم 4 ساڵی کە ئێوە حکومەکەن ئەم تۆزە تروسکەیە ئەزانی چۆن ینی تۆ سەریکە لە سیستمێک تۆ لە هیچی رازی نیت لە هیچی رازی نەبوویت یعنی هەموو تەجروبەی ڕاپەڕین تا ئەمڕۆ ئەم 4 ساڵی کە ئێوە وەزیرن ساڵە سێرکە بە فعلی دەست کراوە لە ڕێگەی قانون و لە ڕێگەی ئیجراعاتەوە دەست کراوە چاکسازی لەم بەرنامەی حکوومەتەوە لەم بەرنامە مشتەرەکەی ئەم سێ حیزبەوە دەست کراوە چاکسازی تێگەی بە منەظەمی دەست کراوە چاکسازی لەوە پێش احتیمالە چاکسازی کرابێ بە جوهودی فەردی بە قەراری سەرۆک ئەنجومەنی وەزیران یا بۆ نمونە سەرۆک مام جەلال یا سەرۆک بەرزانی ئەم قەرارانە کرابێ بە منەظەمی بە مەنهەجی دەستی پێکرد بێ و
مستشارێ بۆ هێنابێ و خەبیرێ بۆ هێنابێ و یارمەتی بە و لە UNDP و لە کوێ و لە کوێ بەم ئالێتی کە ئێستا کە دەستی پێ کرد بەم تەریقەیە نەکردەوە. باسی ئەوەی کە دیلۆیت ئێمە و کراوە ئەوانە و کردەوە ئەزانیش تۆ بە من بڵێ تازە هاتووە چۆن دیلۆیت و ئەوانە شەفافیەت و نازانم چی دیلۆیتەوە چەند ساڵە دەمێکە هەیە یعنی ئەزانی مەبەستم محاولات تۆ هەر تۆ هەبووە بێنە بەرچاوی مثلا بۆ نمونە ئێستا دڵشاد جێ- عەبدوڕەحمان بۆ نمونە دلاوەر عەبدوڕەحمان بۆ نمونە دلاوەر عەلادین بۆ نمونە قانونی وەبەرهێنان بۆ نمونە یعنی هەموو ئەو شتانە کراوە مەبەستم ئەزانی پرۆسێسێکی دوور و درێژە هەموو قۆناغەکان گەندەڵی تیا بۆ تروستی گەشتیشی تیا تا بووە، چەند نا؟ مانگێک سیرکە تا چەند مانگێک کە بیدایەتی ئەم حکوومەتی ماتی تا چەند مانگێک بەشێک لە موچای وەکو هید وەرمانەگە وەکو سلفە وەرمانەگەن لە سامانە سروشتیەکان ئەی ئێستا یەکسەرێتە سەر ڕقم حسابەکەی خۆی حەزەکەم زانێ حەماسەت و نیەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تیمەکەی بەڕاستی جدیەتێکی زۆر زۆری پێوە دیارە بەڵام گلەی ئەوەشتان لێ کرێڵە کەرتی تایبەتتان مەشلول کردووە بۆ ئینقاسکردنی کەرتی گشتی من سەیری بەرنامەکان مەکەی بەشێکی باش 4000 کارگا داخرابێت ئیش نەکات ڕۆژانە کارگەدا بخرێ من مەسئولم بەرامبەر بەم قسانەی کە ئیکەم وا نازانم ڕادوێ زانم دایم لە تەلەڤیزۆن قساکەم ڕۆژانە و مانگانە و ساڵانە کارگی هەولێر و سلێمانی و دهۆک لە بەغا و کەربەلا و نەجەف و بەسرەوە ڕائەکێشرن واللهی ئەئاوا جۆم لە دەنگی محافظی عەرەب بووە بە خاوەن کارگەی کوردی وتووە لە ناو ئەم بەرنامەیە وتوەتی ڕەنج گوێ بگرە ئەڵێ کاکە ئیحنا نڕەحب بکۆم وەرنە ئێرە ئەرستانێنێ واتان بۆکەین ئەزانی ئەڵەن چی ئەڵێ کاکە من نە کارەبامێتێ نە ئەحفای زەریبیم بۆەکە کارەبام وەکو بەغاژ نایەتێ بە گرانترم ماتێ ئەڵێ من بۆ نەڕۆم کارەبای کارگەکان بۆ نمونە ئەزانی چەند کارگە داخراوە ئێوە مەعاشی مۆزەفەکانی خۆتانیان ئەی خەڵکە قوڕبەسەرەکەی تر لە سەکەم ڕاز نییە پێشمەرگایەتی خۆشی پێشمەرگایەتی بۆ بژێرمەوە جان لە زمانی پێشمەرگایەتیە کە بازجارێ ئەگەی باس کەوتینە هەنێشە دەکەیشتە حاڵەتی مستەحیل کە ئیتر ئەوە مەجای هیچی تیانە بوو ئەبوو بە سوعبە دەبوون دەفەرم و شەقی لەو ئەرزە هەڵێنە و شوتێکی لێ دەربێنە شەقی لەو ئەرزە هەڵە و شوتێکی لێ دەربێنە ئێ شوتی بە شەق لە ئەرز دەربێت بۆچی چونکە مستەحیلە واقعی کوردستان من لەسەر من مەسئولم لەم 4 ساڵەی کە لە وەزیفای منەوە هی کابینەی نو ئەوەی کە ئێمە هاتوینەتە سەری 8 کابینە پێش ئێمە بە مەشاکری 8 کابینەوە هاتووە تێگەی بەشێک لەمانە واقع فەرزی کردو ڕاستە هەمووی زنجیرەیەکە بەشێکیشی فەسادی سیاسیە فەسادی ئیداریە فەسادی قانونیە بۆ نمونە وەختی خۆی حکایەتی خۆشە بۆ بجەرمەوە لە یادی بەخێر ساڵی 91 لەگەڵ دوو برادرە چین وە مامجارە شەقڵاوە بوو ئێمە گەنج بووین ئەو وەختە بە حەماسەوە قسەمان کرد باسی ئاودی و فەساد و ئەوانەمان کرد ئەوە مامجەرال وا ئەوە مامجەرە بە زانایەکەی خۆی جوای بیاینەوە وتمان ئیجرات کەوتی ئیجراتم پێ ناکرێ وتی ئەو پێشمەرگەی ئێمە هاتووەتەوە نە سەقفەکەی لەسەر ماوگەرماوی پارێزێ نە ڕاخەری هەیە نە پارەی شیری پێ نە پارەی داوی پێ نە پارەی پێ بەتانێشتی بێدا چۆن بەرەیکەم کە من ئەەکەمە بێ ئەمانەی کە محتاجە پێی ئەوی بۆ تامینکەم تۆ ئەو حکایەت و ئەو شتانای بیستی کە لەو هەترا دروست بوو زۆری نەوە شەڕی ناوخۆی بەسەرهات سەیرێکە ئەمانە من قەزم لە چییە؟ قەزم لەوە نێ خوانە خواستە مادەم کابینەی ئێمە لە نوۆین 8 وا و 7 وا و من وا باسی زانم بۆ نمونە کابینەی 8 هەرچەندە من حەزەکەم زانی بە نسبەت منەوە یعنی هەموو کابینەی کووردە یعنی بۆ من چه فەرقی هەیە کاک بەرهەم بێ کاک مەسرور بێ کاک نەچیروان بێ من
بل لە نەتیجە هەر پێشکەشکارم وەنیە بەڵام شاعریش قوربانت شتی تریش چاوەکەم سەیریکە لە کابینەی ڕابردوو بۆ نمونە ڕاوێژکارانی وەزارەتی دارایی بە هاوکاری بانقی نەقدی دراوی نێودەوڵەتی دەستیان کرد بە چاکسازی پێدوانیە پرۆژە یاسای چاکسازی ئەو کاتە ئامادە کرا پێدوانیە ئەگەر بە جددی ئەم نەواتانەتان هەڵبگرتایەتەوە چاکسازیەکەتان کاریگەری زیاتریشی دانا سیرکە چاکسازی لەناو مجتەماعاکرێ لەناو نظامی سیاسیەکە ئەتوانی بڵێ ئەمە چێتە زمری علومی ئینسانیەوە یعنی تەعامل لەگەڵ بەشەرایە ئەمە بە قەراراتی فەوقی بە قەراراتی مەکتەبی جێبەجێ ناکرێ بە معنای کەلیمە خەباتی وێ تێگەی ئێمە ئەم کاروانی چاکسازی کە تۆ دەسێ پێ کردووە ئەوەی داوای ئەوە لێ بکە مخەلەفاتی 92 بۆ ئێستا بە قەرارێک لە ساڵێک 2 ساڵە تۆ لەژێر حساری عێراقا بی ئەوە تەڵەبێکی تعجیزیە قەت ممکن دێ تاقیق بێ باشە هەر مجتەماعەکە خۆی حازر نییە بۆ ئەو چاکسازی بۆ مەفهوم بکێ تۆم لە حەزە بکەی سایمە هەمومان زدی واستە و واستەکاری و مەحسوبێت و منسوبێت مجتەماع لێمەی قبوڵەکات یا تۆ بەم دەستوەرە ئیزنی بە بۆ دەزیێتەوە تەکلیفەکە هەر بۆیێنێ خزمێنەکە هەر بووکە چی و بووکە بۆچی لەناو بەداخۆ فەساد گەشتوتە یادی بە خێرکاگنەوشیوان ناوی نابوو ئەویلوک و گانگرین بەناو سەرتاپای نظامی سیاسی و مجتەماعی ئێمە بڵاو بووەوە گانگرین خوشی دەزانی بە ئاسانی چارەسەر نابێ لەبەرەوە سەبر و حوسەڵەیە تێگەی دەستان خۆش وەکو ئەژڵێن ڕەحلەی 1000 میل بە خەتوەیەک دەست پێکە تۆ دەستی پێکردو سەفەری 1000 میل بە هەنگاوە دەست پێکە باشە بۆی ئەزانم ئەمە درێژترین گفتوگۆی ژیانت بووە تا ئەمڕۆ بەدڵنیایی ئەمێ زۆرترین کاتت بەمە و یەکەم جاریشە بەرنامەکەم یەک میوانی تێدا بێ چونکە ئازانم ئیتر وەزیری پارەکەی پارێژ لەم سەردە بۆ نەکبەتی باشە ئێستا تیمی یەکێتی نایەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئێوە وەکو گۆڕان پێتان وایە ئیشەکانی ئەوانیش هەندێکێک کەوتووە بەسەرێوەدا ئەزانی چی جارێ ئەو برادرانە لە وەزارەتەکانی خۆیان داوامەکەن ینی تەسیری لە ئەدایان نەکردو ئەزان چی لە وەزارەتەکانی خۆیان داوامەکەن باسی ئەنجومەنی وەزیرانەکە سێرکە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران حازر نابن خۆزگە حازر بوون بەیەکێتی قەراری استراتیجی مهمتان داوە ئەزانی چۆن یعنی ئێستا لە ناو مەجلیسی وزەرا ئەکسەریەت و ئەقەلیەت تەمان خۆ دەزانی ئیشەکەن ئەو شتانەی کە لە بەرنامەی کاری حکوومەتاویەتە ناو هینەوە ئەکەوێتە سەر ئەو شتانە ئەکەوێتە سەر ئەو قانونەی کە لە ئەو نظامی کە لە ناو ئەنجومەنی وەزیران پێڕەوەکرێ من خۆم زۆرم پێ ناخۆشەکە دەوام ناکەن هەوڵت داوە بەڵێ هەوڵیشم ماوە زۆریش بە خراپ پێزانم ینی من خۆم بەوجا نەزەری من ڕجا و تەکلیف و هەموو شتێکەکەم ئەمان ئەم هەروێستە بگۆڕن بە قەناعەتی من لەبەرەوەی هەموو کاروباری ئەم وڵاتە لە ڕێگەی حکوومەتەوەی ئەگەر کێشەش لەو سنوورە هەبێ باشە گرنگە ئەو ئەگەر قەنەواتە سیاسەکانی قەتع کردا نابووە قەناتی حکوومەت قەتاکە چونکە ڕەبتی بەژیانی 2 ملیۆن کەسەوەی تەسیری کردووە بەسەرەن هەندێک قەرار هەیە بۆ نمونە لەو بینایە لەسەر بەزۆی تەسعیرەوە ئەوانە قساکە قەرار هەیە جەنابی کاک مەسرور چاوەڕێ بێ ئەوان بێنەوە ئینجابیە ئەزانی کێشەیەکی دروست کردووە ئەمانەتەن کاک مەسرور تا ئێستا ڕعایەتەکا و هینەکەت ینی قەرارێک لە زدی وەزیرەکان نییە گلەی هەیە تەمان وازحە تێگەی بەڵام قەرارێک لە زدیان بە قەراری تا ئێستا نەبووە و ینی جێگەی سوپاسیشە بۆ ئەوە باشە بەڵام سیرکە مەسەرەن لەو بینە قسەمان لەسەر بەرزبوونەوەی سیعرەکە باشە بەشێکی هاتە سەر گۆشت پەیوەندی بە وەزارەتی زراعەوەی بەشێکی هاتە سەر نازام برنج و چی بوو پەیوەندی بە وەزارەتی تیجارەوە سوودفە کاکەما سەفەری کردبوو بێگەرخانیش حازر نەبوو ئێ تۆ بەعزە جارێک ئەگەر وەزارەتی مختص
حاضر نەبێ ناتوانانی قرارێک بێت کەیات ئەو ساکە کە شتێک هەیە زۆر شتیوە ئەوە نمونەیەکە مەسەرەن کاک مەسرور تۆزێ خۆی لەوانە با بڵێم لایە چاکیشی کردو ئەو قەرارانە تا ئێستا نەکراوە بەڵام شتێکی شێ تاکەی بۆ شەش حومە باشە سەیریکە بەسەراحەت وەکوتم تۆ نەپارتیت نەیەکێتی شتی وا هەیە لەلایەکەوە دەگبەتی ئێستا لە هەردوو لایشیانم خۆشەوە ئیزافات بوو باشە شتی وا هەیە پارتی لەسەرەوە بڵێ وەرنەوە بۆ ڕایگەشتی و لە ژێریشەوە خۆی تێکی باتەوە ئەمە ناتوانم بۆ قسێ بکەم ناخۆ تۆش هاونیشتیمانیە من هاونیشتیمانیەکەم باوکم وەڵڵاهی ئەم قسانەی کە منی کەم بۆ من زۆر قورسیشە وەڵڵاهی هیچم نەکردووە پێم بەڵام کرێگرتا اینجا وەرە سەیرا تۆ زای چی کاکەجیانە ئەبێ پارتی جواب ئەزای مەبەستم چیە تێگەی تۆ لە ئەنجومەنی وەزیران ئەزانی من لەناو ئەنجومەنی وەزیرانە ئەو ڕۆحێت و ئەو ئیسفزاز و ئەو شتم نەبیستوە نەدویستوە من لەناو ئەنجومەنی وەزیران ئەمانم نەبیست یعنی جەنابی سەرۆک وەزیران حکوومەتێکی تۆکمەی یەک مەسرور حەزەکە بگەڕێنەوە ئەمە لە کۆبوونەوەی ئەخیر کۆبوونەوەی چوارشەمەی پێشوو کاک مەسرور ئەمەی وتووە پێی ناخۆشەنایەن گلەی لەسەر داوام نەکردنیان هەیە بۆچی منم قسەی ژواکەم ینی قسەی ئەو نییە من نەقلیکەم لە ڕێگەی قەناتەکانی خۆیانەوە ئەمایان بە یەکتری وتووە باش تۆ وەکو پێشمەرگەیەک وەکو ئەوەی کە عمرێک لە ناو خەبات بۆ یەکێتی نیشتیمانیا تێپەڕاندووە وەکو جارێکی ترەی لێمەوە ئەخر پێشمەرگەبوونی سەردەمیان فال و دوایان فال گاڵتە نەبوو ئەی باشە بوو هەوڵێک نیان یان ئێوەش حەزەکەن ئەمە لە ساڵحتانە بۆ انتخابات نابعکسەوە ئێمە یەکەم ڕۆژەوە کە قسەمان کردووە لەسەر یەک ریزی قسەمان کردووە تا ئێستاش ینی لە لای ئێمە وەکو شیعاری مەرکەزی ئێمە یەک ریزی بیلەتەکە ئێمە ئەوە ینی قەناعەتێکە کە لە لای گۆڕان هەیە وەختی خۆی لەبەرەوەی ئێمە یەک ریزیمان لاگرنگ بوو علاقاتمان کە وەختە لە بەقا بووین علاقاتمان زۆر خراپ پیش بوو لەگەڵ یەکێتیە بەڵام لەسەر مۆزوعی ڕێز جمهور دەنگمان نابە مامجار لەبەرەوەی وامان لاگرنگ بوو وحدەتی میلەتەکەی خۆمان پیشانی باشە چەند پرسیارێکی کورتە لێکەم و زیاترمان دوود ناکەم وەکو گۆڕان لە ئەدای کاری حکوومەت بە شێوەیەکی گشتی ڕازین ئەزانی چی با من بەنەوەیکە سوالەکە بۆ گۆڕ ئێمە هەندێک ڕخنەمان لێگرێ لەسەرەوەی کە ئێمە چیەکەین لە حکوومەتە بیستوتە بەدڵنیایی وەنیە کێ ڕەخنەتان لێگرە مەسەرەن هەمان بۆ گۆڕان بۆ غێری گۆڕان قسەمانی گەڵەکە لە ناو حکوومەتە ئەوانەی کە لەم دوایە بوون بە معارەزە و هین ڕخنە لێ ماگرن ڕاستیەکەی ئێمە کە گۆڕان پێشەوەی دروست بێ و خۆی ئالانکە لە ڕێگەی وشەوە لە ڕێگەی کێنێنەوە ئێمە 2 ساڵ پێش خەڵک دەستمان کرد بە وشێرکردنەوەی کۆمەلگا لەسەر بودجە و لەسەر فەساد و لەسەر هەموو شتانە کە ئەلانی گۆڕان کرا 4 ساڵی کە ژێمە دیعایەمان کرد ئەم وشیاریەمان کرد بە لەسەر هەموو ئاستەکان پرۆژەمان بۆ هەموو بوارێک بۆ چاکسازی هەبوو و تا ئێستاش دوای 4 بوو بە 6 ساڵ ئێمە خەڵک وشار بوو وای دەهات هەموو تاچێکم کۆمەڵە بەم 6 ساڵە یا بەم 5 ساڵە حقوقی خۆی زانی ئەرک و واجباتی خۆی زانی چییە زانی شەفافێت چییە زانی بودجە چییە زانی گەندەڵی چییە هەموو وەصفی هەموو نەوە گەندەڵەکان کرا دوای 6 ساڵ کار بەشوان هاتووتی اینجا کاتی ئیشکردن تۆ 6 ساڵە قساکەیت ئەیکە ئیشەکەی ئەوە بوو ئێمە هاتیە حکومەت بەهۆی مەشاکلی سیاسی تەمان خۆ ئەم هەرێمەیە بەبێ بەشکلی سیاسی و بەبێ تەشەنوجات ناژی ئەوە بوو ئێمە لە حکومەت دوورخراینەوە دیسان 4 ساڵی کە معارەزە بوون و لە ناو پەرلەمان و لە غێری پەرلەمان ئێمە لەسەر فەساد و هەموو ئەوانە ئەم قسە و دیعایەمان کرد ئێمە کاگرێوشوان لە لەندەن ئیعلانی کرد قەباتی پەرلەمانی چۆتە ژێر عەلامەتی ئیستیفهامێکی گەورەوە و ئێستاش نەتیجەکەی بینین لەبەر ئەوە بۆ ئەم جارەش ئیختیاری حکوومەت کرا
ئیش بکەم باشە یا هەر قسە بکەم کامیان ینی ئەم بەشداری لە کابینین ئێستا کاکنەوشیروان بمە لە سوڵتا بوون یا ئۆپۆزیسیۆن بوون سەدی سەد لە هینا بتوان بڵێم لە سەدا هەشتا ئێمە لە سوڵتایا بوو بۆچی تۆ بوو بە 10 ساڵ تۆ 10 ساڵە قساکەی ئەیکەی ئیشەکەیت ئێمە مقارنێ بکەین لە بینی ئەو هاوڕێ ئەو برادرانەی کە معارەزەن و هەر قساکەن چی ئینجاز کردووە ئێمەش چیمان ئینجاز کردو لە ڕێگەی کاری هاوبەشی ئەم حکوومەتەوە بۆ چاکسازی من هەر میسالی بچووکە بێنمەوە بۆ نمونە ئێمە توانیمان ئێستا تۆ خۆ گەرمیانیت بڕۆ لە گەرمیان پرسێسە دێک نەماو کاربای بۆ ناچی ئەوە باشترە قسەکەت مەسەرەن پەیوەندی بکە بە هەر سێ ئیدارەکەی هەیە هەر چوار ئیدارەکەی ئەو سنوورە پەیوەندیان پێ بکە تەمانە ئەمە لەسەر هەموو مستەوای کوردستان باشە بۆ نمونە وەزعی جامعات بە شێوەیەکی گشتی خراپ بوو ئێستا بڕۆ تەلەفۆنە بۆ جامعەی کەی چەمچەمان بکە باشە بۆ کۆکردنەوەی داهات بۆ نەهێشتنی دووموچە بۆ پلە تایبەت بۆچی باشە ئەو ڕەفیقەی کە ڕەخناگرێ هەر ڕەخنەیە و هەر ڕەخنەیە و دووبارەیە تەمان ئێستا بەداخۆ واشی لاتوە هەرچی ئەحزابی سەر ساحەی سیاسیە ئەینەن خوتبە و ئەینەن شیعارات و ئەینەن دروشم و ئەینەن منهاجی ئێمە ئەو ترێتەوە ئێوە خۆت ئاوازتانێناوان ئەمە وازمان لێ نایە وازیشی لێ ناهێنی وازی لێ ناین طبعا ئەم نوع خطابە پۆپۆلیستێکی ئێستا دەست پێکردن بە نەتیجە میلەتێکی بێتاقەتە دەستکەوتووە ئەوەی ئێوەش جاران پۆپۆلیستی بوو نەخێر ئێمە پۆپۆلیستی نەبوو باشە یەک خطاب بۆ ئێوە بڵێن مەبدەع بۆ خەڵک ئەزانی بۆچی چونکە تەریقەی ئێمە بزانە بێژگە لە ئێمە کێ پرۆژەیەکی هەیە بۆ چاکسازی کاگاوات تۆ مەڕۆ ئێمە پرۆژە لەسەر هەموو ئاستەکان لەسەر هەموو بوارەکانی ژیان پرۆژەی گۆڕان تەقدیم کراوە لەسەر هەمووی کێکێ بەدیلی ئەمەی ئەزانی چۆنی لێ پارتی ئەزانیی هەموو لایەنە چاکسازی هەیە هەموو لایەنەکان پارتی هەر دروشمەکەی پرۆژەی چاکسازیە هەرکە سەرۆکی حکوومەت لە پەرلەمان نەیوت نەیخوێنەوە بۆ هەموو کاک مەسعود ئەمە حکوومەتە مشتەرەکەی کەمە بەیەکەوە کردومانە لەسەر بەرنامەی چاکسازی هەمومان ڕێکەوتوین بەشێکی هی اتفاقی هەرسێکمانە باوە ئەروە بڵێم بەڵام ئێمە بەرنامەیەکی حازرمانێ باشە ئەم بەرنامەیە ڕەنگە بەشی هەرە بەشی زۆری بەرنامەکەی ئێمەتیش دوو مانگە لەم حکوومەتانیە خۆ ئەویش نهاتۆتە چاکسازێک ئەی باشەنەوەی نوێژ لە دەرەوە لەگەڵ کۆمەڵ و یەکگرتوو ئەوانیش ڕەخنە ناگرن بۆ چاکردنی کایەکانی ژیان با بزانینەوەی نوێیە ئەو برادرانە چیان کردووە باشتر لەوەی کێمە کردووە جەنابی وەزیر یەک دوو پرسیاری تر خوێندکاران زۆرم بۆ نووسن دەرماڵە بەردەوام دەبێ وەکو خۆی ئەو قەراری ئەنجومەنی وەزیرانە هەموو ساڵێک بەردەوام بێ ئینشەڵا تووشی کێشە نابن ئایا ئەم جارە ینی خۆتان لە کاری ئەدای وەزیرەکانی گۆڕان ڕازین گۆڕان لێتان ڕازیە ئەوە ئەبێ خەڵکیکە تەقیمکە نەنە گۆڕان چۆن لە تەقیمی خۆیانە لێتان ڕازیە من ڕەخنەی ئۆرگانەکانی خۆتان نابێ ئەو قسێ من بیکەم بێ جەناب تەنزیمی حیزبڵە ئەوەی من تا ئێستا لەم بیستوە ئێمە بانکەن لەسەر شتێکی معەن بەحاسبە بانکە غەڵەتێکمان کردبێت تێگەی لەسەرەوەی من ڕازیم ئەلکەمال لله باشە لە هەڵبژارنی عێراقا هیچتان نەیەنا دەبێت لەم هەڵبژارنەدا کورسی ئەوە هەڵبژارنی عێراق چەند غەڵەتێکی تێ ینی بەداخەوە بە غەڵەتی شار ڕۆشتووە یەکەم شت با لەوە دەست پێ بکەم تەحالفەکەی ئێمە تەحالفێکی ڕاز نەبوو ئەوەی تەحالفیشمان کرد وعدەکانی لەگەڵ گۆڕان جێبەجێ دەکرد تەحالفتان لەگەڵ یەکێتی شتێکی باش نەبوو نەخێر یعنیەوە دەنگتان هێنا بوو العیبرە بالنەتیجە ئینجا باید بۆ تەواوکەم دووهەم گۆڕان هەڵبژاردننی لە حەو باز نەکردو لە ئەسڵی هەژدە بازنە یعنی ئەوە وەزنی حەقیقی گۆڕان نییە سێهەم غەڵەتێکی کەی فەنی کە بە تایبەتی ژووری هەڵبژاردننی گۆڕان کردی وەکو لە حەو باز نەکردوێت لە هیچ بازنێک نییە بە تەنیا خۆی بە تاقی تەنیا کاندیدیە بوو تێگەی پێم وایە بۆ ئەم ئینتیخاباتە ئەو غەڵەتانە هەمووی ڕاستە بێتەوە ڕاست بێتەوە
ومێدەوارم و گۆڕانێک حەقیقی ئێوە خۆی. دەنگتان ون بوو یا دەنگتان برا؟ ئێمە دووشتە بەشێک لە کینەکانی من لە نتیجەی تەحالفەکە دەنگینەیە، بەشێکی برا کە العادل. نەوەی نوێ بێتە بەدیلیەوە لە سلێمانی؟ من خۆم ناتوانم دڵنیام بم لە چارەنووسینەوەی نوێ وەکو ئاوات تەبا ئێستا ئەوان حاڵی حازم لە بەقا هەیەانە لە کوردستان هەیەانە، ینی لە کوردستان دەنگی زۆر زیاد دەکات. فێ علمی سیاست قانونێکی سیاسی نیە لەسەرنەوەی نوێ بەبێ حیزب و بەبێ هین ئەوانی شەر تکراری خطابەکەی گۆڕانە ئێگەرەوە بۆی ئەوە مەشروع بوو بێ بۆ ئەوانیش مەشروعە چێ خۆی کردوێتی، بەڵام ینی لە نظامی سیاسیە یەکێ لە وحدە ئەساسیەکانی نظامی سیاسی حیزبە، ئەم عنوانی حیزبی لەسەر تەطبیق نابێت. باشە بۆ نمونە سبەینە ئەمەی کە جادەکان خراپە، جارێکی تر جەخت دەکەمەوە، خەڵک ڕووی دەمەکاتە وەزیری ئاودانکردنەوە، ئەو تۆ لێرەیە گین من لەگەڵ وەزیرەکانی یەکێتی قسەی ترەکەم، لەگەڵەوانی پارتی قسەی ترەکەم، چاوەڕوانی لە ئێوە زۆر بووە، وتێتی وەڵا لەوانەیە جادەکان چا بکرێتەوە، مەسەڵەن کە ئەبینێ دەرمان وەزعی خراپە، خۆراک ئاوا خراپە کە لە بەرنامەکانە پیشانمان ناوە، گومرگ ئاواهیە، هاوردە ئەوەندە زۆرە و ناردەنیمان کەمە، گلەی لە وەزیرەکەی ئێوەکە، هەموو ئەمانە نابێتەوەی کەمکردنی دەنگتان؟ ئەزانی لەم مزایداتە سیاسیانی کە هەیە تۆ مەسەن هی وایە ڕەختە لە ئێمە ئەگەری وامان مەحاسەبە لەگەڵەکان لە 92ەوە چی قەوماوە ئێمە لێی مەسئولین، نەخێر ئێمە لێی مەسئولین، نە مەنطیق نە قانون نە هیچ بە هیچ دەلالاتێک ئێمە مەسئول نابین لە شتێک، هەمویان لێی مەسئولین، بەس هەندێک لە ئێوە لێی مەسئولە. نەخێر نابینەوە مەسئول، ئێمە هاتوین جزئێکین لە حەل، جزئێک نین لە دروستکردنی فەسادەکە. تێگەی ئەو فەسادەی کە هەیە ئێمە لە ڕێگەی پرۆژەکەی خۆمان لە ڕێگەی بەرنامەکەمان هاتوین بۆ نەهێشتنی فەساد، ئێمە بۆ مکافحەی فەساد هاتوین، ئێمە خۆڵخێنەری فەسادەکە نین. ئێستا مەسەلەن لەو با ناوی کەس نەهێنین، هەیە لە 94 و لە حکومەتا بوو، لەم کابینەیە لە حکومەتان نیە کە قساکە وا قساکە کە ئەم کابینەیە هەمووی دروست کردو، ئەوە مزایدەیەکە کە عەرەبەڵێ مەی وەکل خوبس کەسی پێ ناخەڵەتێ. تێگەی ئێستاش گۆڕان لەسەر هەموو بادیەکانی خۆی بەردەوامە، سوورە لەسەری و ئەو ئاەتەشە ولا تحملنا ما لا طاقة لنا به. تێگەی هەموو ڕۆژێ ئەڵەن تا 4 دەوامەکی ڕاستە؟ من بەیانیان عادە زوو لە دەوامم و درەنگی ژەڕم. هەستەکەی بۆ نمونە چ شتێ زۆر نیگەرانی کردو ئەم فترە هەستەکەی کە لە وەزارەت بووی غەدری گەورەت لێکراوە لەلایەن خەڵکەوە، ئەمەی کە تۆ پێڵی پۆپۆلیزم، حزبەکانی تر، پارتی یەکێتی گۆڕان خۆی ئەزانی بۆ جەنابیشت و بۆ هەموو کەسێ وایە ڕەخنە شتێکە تەشیر شتێکی تر. تەشیرت پێکراوە؟ تەبان ناخۆشترین قسەکە لە دڵ تاماوەتەوە چییە؟ والحاصل ئەوانە بە پێویست ناکات، چونکە طبیعەتی ژیانی مەوا بۆ تۆ زۆر سەختی و زۆر ناڕەحەتیمان بینیوە، بەڵام هەنێ قسە کە زۆر دوور بوو لە ئەخلاقی منە و پیان وتم زۆرم پێ ناخۆش بوو. تێگەی پێویستم بە جواببانەوەکەی نییە، ینی هەنێک لەوانە هەر پێم ئەی بە جوابیان ببوو. باشە هەستەکەی خوات لە خۆت ڕازی کردووە ئەگەر خەڵکیشە ڕازی نەکردبێ؟ بەدڵنیایی. باشە لە کۆتاییدا شتێکەیە من نەمپرسی بێ بە خەڵک بڵێ من هیچ ناڵم خۆت لە کۆتاییە کۆتای بام قسێک پێ بڵم تا ئەو دقی من لە حکومەتا بم بە هەموو بیر و باوەڕ و قەناعەت و ئەخلاقی خۆم من ئیش بۆ چاکسازیەکەم. باشە نە باکم بووەیە، ئەشزانم ئیشێکی قورسە چاکسازی، ئەشزانم کاروانێکە مەسیرەکەی زۆر درێژە، وەکو کابرای فەیلسوف هەیە ئەم کاروانە هەرەبێ بگە، ئەم کاروانە نەبێ بە بەفر بوەستێ، نابێ بە گەرما بوەستێ، نابێ بە سەرما بوەستێ. تەبان ئەو زیاتر هەڕوە کابرای فەیلسوف باوا بڵێم ئەڵێ ئەم کاروانە گەر هەر سەجێ بەردی تێگرت و وەستا بە حیاتی ناکاتە مەنزڵ. من جوام داناوە بەعزێک لەو جوابانە لەو مستەوایە دامناوە. ئەوەی ڕەخنەم لێگری خەمە سەرسەرم،
رخنەکە ئەگەر غەڵەتیشی تیا بێ بەلامەوە تەبیعیە بەڵام باسی عایلە بکە و باسی شخصی بکە و باسی تەدەخل لە شتە تایبەتە شخصەکانی خۆتا بکە و تەدەخل لە هیوایەت تا بکە و تەدەخل لە عیلاقی خۆت و کوڕ و کچ و ژنت و ئەوانە ینی بەداخەوە نەخۆشن هەر کاروانێ بۆ پرشنگی خۆر بڕوانێ کەم بێ زۆر ئەگە نەخۆر ئەگە نەخۆر بەدڵنیایی سپاس بۆ ئەو وەختە زۆرە ئەزانم بەرنامەی وا زۆر کەمە کە ئەمەندە کاتەکەی زۆر بەشی پێکردم چاوەکانە ماسەکەم نابعکسەوە ئیتر هەر کاتە پێ و بڵەمی بۆ بەرنامەکەم قوربانە بم بابێکەوە بڕێن شتەکانە کۆکەرەوە بەس ئەلەنا دیسان ڕەنگەکان تێکەڵ بێت ئیتر بینەرانی بەڕێز خوافیز بچین بۆ خۆمان لە شوێنەدا بەشی قاوە